ئەوەی کە ڕۆڵێکی گرنگ دەبینێت شەڕێکی مێدیایی مخابراتیە بەم شێوەیەی خوارەوە. جارێ هەنەکات ئەڵێت لە ڕۆژی یەکەمەوە مشتەبا لەگەڵ باوکی کوژراوە. هەندێک جارەڵێن نەخێر لە کۆمایە و تا ئێستا ئاگای یان بێهۆشە. ئەمە بۆچی؟ چەوەی مێدیای ئێرانیە کە ئەوان ئەیانەوێت مشتەبا لە شوێنێک مشتەبا خامنەیی لە شوێنێک نیشان بدەن ڤیددیۆیەکی ڕسمێکی وەک کاردانەوەیەک بۆ هەواڵانە بۆ ئەوەی ڕادستی مخابرات بکرێت وەک ئەوەی چۆن سەنتەرفیوچەکانی کوورە ئەتۆمیەکان لە سەردانێکی ئەحمەدی نەژاد بۆ هۆکارێکی گەورە بۆ بەدەستخستنی زانیاری لای ئیسرائیلەکان. ئەیانەوێت لە شوێنێکا مشتەبا دەرکەوێت مشتەبا خامنەیی دەرکەوێت بۆ ئەوەی ئیتر لێکدانەوەیەکی بۆ بکەن. بەڵام تا ئێستا مێدیای ئێرانی هیچ وەڵامێکی لەو بارەوە نەداوەتەوە. وەڵامەکەی بە جۆرێکی ترە. ساڕۆخەکەی ئەوان لە ڕێمیدیاوە چۆنە؟ ئەوانی ژەڵێن ئێمە لە ڕۆژی شەشەمی جەنگەکەوە یان حوتەمی جەنگەکەوە بنیامین ناتەنیاهۆمان بە ئامانج گرتووە، نووسنگەکەیمان بە ئامانج گرتووە. بە دڵنیایەوە ئەمە تەنسیب خۆی ئێڵێ تەسنیم خۆی ئەڵێ بە دڵنیایەوە یان ئەوە تا کوژراوە یان ئەوە تا بریندارە. دوێنێ چیان کرد؟ ئەو ئەمڕۆ دوێنێ کۆمەڵی خەڵکیان هێناوەکو خەبیر یا شارەزای بواری مێدیا و جەنگ و تێکەڵکردنێک وتیان هەموو ڕۆژێ جارێک بنیامین ناتەنیاهۆ قسەی کردووە دەرکەوتووە. بەڵام چەند ڕۆژێکە ونە ئێمە گومانەکەین. تەنانەت باسییان لەوە کرد پەیوەندی تەلەفۆنیەکەی نێوان ئیمانیۆڵ ماکرۆنی سەرۆکی فەڕەنسا و خودی بنیامین ناتەنیاهۆش هیچ چەند ڕۆژێک پێشێستا بوو و هیچ وێنەی ڤیددیۆی تازەی نییە. تا ئێستا مێدیای ئیسرائیلیش لەو بارەیەوە بێدەنگە واتە ئێستا جەنگەکە بووە بە جەنگێکی مێدیایی. ئەو هەواڵێک بۆ ئەو داهاتاشێ بۆەوەی ئەو خۆی دەرخا و هەواڵێک بۆ ئەو داهاتاشێ و تەنانەت لە مەسەلەی بەشێک لە بابەتە مرۆییەکانیش هەردوو لایەن یەکتری تۆمەتبارەکەن. کاتێک بەر کۆگایەکی بەنزینەکەوێ ئۆتۆماتیکی ئێران ئەڵێ ئێمە کۆگایەکی بەنزینمان بردومان کردووە کە بەنزینی داوەتە فڕۆکەکان. ئیسرائیلیش بە هەمان شێوە بەڵام هەردووکیشیان زیان بە خەڵکی مەدەنی ئەگەێنن. لەبیرت نەچێ ئەم جەنگە تەنها جەنگی موشک و درۆن و بردومانەکان نییە، جەنگی شاشە و مێدیاشە. ئەم شەویش وەک شەوانی دیکە بە پڕ زانیاری و شرۆڤەی نوێ لەگەڵتان دەبین. کەمێکی تر هاوکارمان دکتۆر هەردی مادی لێرە ئامادا بێ و کۆمەڵێک بابەت و زانیاری نوێ هەیە. ئەوەی کە تایبەت بێت ئەوەیە یعنی ئەگەرەکانی وەستاندنی جەنگەکە چۆتە بابێکی تەواو تەواو ئابوووریەوە. چۆن؟ لە دوای ئەوەی کە گەروی هورمز ڕوبەڕووی ئاستەنگ بووە لەلایەن ئێرانەوە نرخینەوت زیاد بووە. کە نرخینەوت زیاد بووە ئەمە فشاری لەسەر ئەمریکا و ئەوروپا دروست کردووە، بەتایبەتی دۆستەکانی ئەمریکا دروست کردووە. ئێستا چاوەکان لەسەر ئەوەن گەروی هورمز ئارام بێتەوە. دۆناڵد ترەمپ چەند کاتژمێرە گەڵێ شەڕەوەستێنم، چەند کاتژمێرە گەڵێ هێشتا ماوێتی ئەبێ ئێران بە تەواوەتی بخەمە سەر ئەژنۆ. ئێرانی ژەڵێ ئەوە ئەو نییە شەڕەوەستێنێ، ئەوە ئێمەی شەڕەکە ئەوەستێنین یان شەڕەکە بەردەوام پێدەین. کەواتە هەردووچیان لە بەرامبەر یەکدا بە جۆرێک وەستاون. پەیوەندی دیبلۆماسی هەیە، پەیوەندی تەلەفۆنی هەیە بۆ ئەوەی کە لە شوێنێ بگەنە دەرەنجامێک. هەرچەندە هەم ئیسرائیل و هەم ئەمریکاش بەکۆی گشتی ئەو بابەتیان ڕەت کردوتەوە کە بێن دانوسام بکەن یان ئاگربەس بکەن، بەڵام هەوڵەکانیش بەردەوامن. دۆناڵد ترەمپ درەنگانی شێوە ڕابردووتی کە ئێمە 180 سەکۆ موشەکەکانمان لە ناو بردووە و موشەکە باشەکانیان نەماوە. سوپای پاسداران ئەمڕۆ وەڵامیدا وتی نەخێر ئێمە تازە دەستەکەین بە ناردنی موشەشی بەهێز و خۆرەمشەهر چوار و خەیبەر و فەتاحدوو ئەوانە. یعنی وەڵامەکانیش بە کردارەکی و لەسەر ساحەی جەنگەکەش ئەدەنەوە. پێشاتێکی دیکەەوە بوو لە بەرەبیانی ئەمڕۆ تاکو ئێستاش حەشدی شعبی لە چەند ناوچەیەکی عێراقدا چڕوپڕتر بردومان کراوە
و قوربانیان هەیە ئەوانش. و یەکێکی تر لەوانە بنکەی ڤیکتۆریایە لە بەغدا کە بۆتە سەر وێردی زمانی مێدیاکان کە بە بەردەوامی درۆن و موشەشی ئاراستە دەکرێت. ئەمە جگەلەوەی لە چوارچێوەی وعد سادقی چواردا بەڵێن ڕازگۆیی چواردا دووبارە ژمارەیەک شەپۆلی موشەشی هەبوو بۆ سەر ئیسرائیل. ئەوە بڕیارە کارۆلین کەمێکی تر وتەبێژی کۆشتی سپی کەمێکی تر قسە بکە ڕۆژنامە نووسەکان ئامادەن کەمێکی تر کارۆلین دی ئێمە ئامادەین بۆی بۆتان بگوازینەوە بزانین ئەو چی پێ تازە چکە دوێنێ شەو چاوەکان هەموو لەسەر دۆناڵد ترەمپ بوو کاخۆ دۆناڵد ترەمپ لە کۆنگرە ڕۆژنامەوەنیکە چیەڵێ بەشێکی هەر زۆری قسەکانی دۆناڵد ترەمپ بۆ ناوخۆی ئەمریکا بۆ بەڕاستی باسی لەوە کرد کە چۆن بتوانێت قەناعەت بە ئەمریکا چکە فشارێکی زۆریان لەسەرە جەنگ لە وڵاتانەوە ئاسان نییە دموکراتەکان فشارێکی زۆریان لەسەر کردووە بەرزبوونەوەی نرخینەوەت لای هەم لای ئەمریکاوە هەم لای هاوپەیمانەکانیشی فشارێکی زۆریان لەسەر ئیدارەی دۆناڵد ترەمپ دروست کردو بۆیە هەر چۆنێک بێ ئەو ئەوێ هەندێک لە گوتارەکانی کۆنگرە ڕۆژنامە نووسەکانی بۆ ناوخۆی ئەمریکا بێ و ئەم جەنگە بە جیاواز لە جەنگی 12 ڕۆژە سوپای ئەمریکا کوژراوی هەیە و کوژراوەکان ڕاستەوخۆ براونەتەوە بۆ ئەمریکا و ینی اینجا خۆیان ڕێوڕسمێکیان هەیە پرۆتۆکۆڵێکیان هەیە پێشوازیان لەکەن وەزیری جەنگ و جێگری تەنانەت ئەمڕۆ سەربازێکیان کە لە سعودیە کوژرا بۆ وەزیری جەنگ و جێگری سەرۆکی ئەمریکا پێشوازیان لێکرد جەیدی ڤانس ینی ئەمەش لە ناوخۆی ئەمریکا دیسان ڕەخنە و کاریگەری لەسەر ئیدارەکە دروست کردووە بەڵام ئەوان استراتیژێکی خۆیان هەیە و ئێوارەی ئەم ڕۆژ علی لاریزانی کە بەشێک لە قسەکانی ئێستا لە ئێستای کورساتە ڕۆیشت بە 6 زمان لە تۆڕی ئێکس پۆستێکی کرد باسی گەروی هورمزەکە ئەڵێ یان هەمومان بە ئاشتی سوودمەند دەبین لە گەروی هورمز یان هەمومان لە گەروی هورمز ئەمرین مەبەستی لەوەیە کە بەبێ ئێران و بەبێ ئەوەی کە ئێران ڕەزامەند نەبێ گەروی هورمز ناکرێتەوە مش دوای ئەوە هات کە دۆناڵد ترەمپ لە ڕۆژانی ڕابردووتی بیرم لەوە کردوتەوە کە تەنانەت هێز بنێرم بۆ گەروی هورمز بۆی ئارامی کەشتیەکان و ئەوانە قسەیەکی شەیە کە پەیوەندی تەلەفۆنیەکەی نێوان دۆناڵد ترەمپ و پۆتین کە کاتژمێرێکی خایاندووە بابەتێک بێ بۆ مەسەلەی گەروی هورمز بۆی پۆتین ڤلادیمیر پۆتین پەیوەندی بکە بە چینیەکانەوە چینیەکان هۆکارێک بن بۆ ئەوەی دۆخی گەروی هورمز ئارام بێتەوە هەڵبەت لە گەشتەکانی ئابووری و لە شرۆڤە ئابوووریەکان و ئەوانە ئێوەش خۆتان بەرچاوڕوونتان هەیە کە گەروی هورمز چ گرنگێشی تایبەتی هەیە بۆیە هەموو ئەو هەوڵانە هەن بۆیە شەڵێم بابەتەکە تەواو چۆتە ناو بابەتێکی ئابووریەوە پەیوەندی بەوە هەیە کە پەیوەندی بە گەروی هورمزەوەی پەیوەندی بە بەرزبوونەوەی نرخی نەوتەوەی پەیوەندی بە بەرزبوونەوەی نرخی غازەوە هەیە لە ئەوروپا تەنانەت ئێمە زۆر زابەتەنزەوە ئەڵێن موشک هێتەقیوە لە تەل ئەبیب کارەبا هەیە بەس لێرە کارەبا کەم بووە ڕاستەکەی مەبەڕێکی زۆر جددیشە ینی ئەوە لە خۆوە نییە ینی پێمانی حکوومەتی هەرێم بێوێت لە ئێستا کارەبا نەدات بەڵام خۆتان نزان هەرێمی کوردستانیش دوژمنی کەم نییە بەڵام لە وڵاتانی ئەوروپا ینی تەنان لە بەریتانیا لە هەندێک شوێن سەرەی بەنزین دروست بووە لە وڵاتانی ئەوروپا ینی مەبەڕیر نییە بەڵام تر جەنگە 2000 یەکێکی تر لەوانی کە زەبرێکی کەمەرشێنی بەرکەوتووە پرسی گەشتیاریە لە وڵاتانی کەنداو بە تایبەتیش ئیمارات بە تایبەتی ئیمارات و قەتەر و کوێت بە جۆرێک لە جۆرەکان هەمووانە زیانی گەوریان بەرکەوتووە هەمووانە هۆکارن بۆ ئەوەی کە فشارێکی گەورە دروست ببێ و بابەتەکە چوارچێویی کەڤەرێکی تەواو ئابووری وەرگرتووە بۆیەشە وێڕای ئەوەی موشەکەکان بەردەوامن وێڕای ئەوەی ساڕۆخەکان بەردەوامن وێڕای ئەوەی درۆنەکان بەردەوامن هەڕەشە و چاوسورکردنەوەکان و ئەوەڵێ من تۆ خەمە سەر ئەژنۆ ژەڵێ تۆ وەرە فەرمو من تۆ خەمە سەر ئەژنۆ بەڵام ئەمانە لە ناو شەڕە هەرەوترێن ئەوەی مهمە ئەوەیە کە هەوڵ هەیە هەوڵی جددیش هەیە هەوڵەکانی زۆریش جددین کە جەنگەکە لە شوێنێکدا بوەستێت ئەهێڵینەوە بۆ شرۆڤەکان ئایا ئەمڕۆ کە 11 ڕۆژی جەنگەکەیە مەسەلەن لەکوێ سیاغە ئەکەن لەکوێ ئەگەنە خاڵێک کە بتوانن جەنگەکەی تێدا بوەستێنن
هەڵبەتە هەندێک لە ئێستاکانیشتان بۆ بخوێنمەوە وەکو ئەبینن کە لەسەرەوە شتوانین شرۆڤە بکەین. سوپای پاسداران بە فەرمی ڕایگەیاندووە کە جوڵەی کەشتیەکانی ئەمریکا هاوپەیمانی لە گەروی هورمز بەهێزی موشەشی ڕدەگرین. هیچ کەشتێکی ئەمریکی بوێری نزیک بوونەوەی لە گەری هورمز نییە. نزیکەی 150 سەربازی ئەمریکی لە زەنجی دژی ئێران بریندار. کەمێک پێستا باسی کوژراوەکانم کرد بەر لەوە باسی گەروی هورمز بکەین. ینی ئێرانیەکانی ئەزانن لەکوێی دەماری ئابووری جیهانیان داوە. بۆیەشە سەرەتا دۆناڵد ترەمپ چەند جارێک گوتی من ئێمە ینی قووەتی یان هێزی دەریایی ئێرانیمان لەناو بردووە بە شانازیەوە باسی کرد بۆ بابەتەکە لەو کەشتێت زەنجیانە بوو کە ڕێگر بوو لە کەشتێک بار هەڵگرەکانی بەگەری هورمزا تێپەڕین. بەڵام ئێستا سوپای پاسداران لە دوای هۆشداریەکەی عەلی لاریجانیەوە باز لەوەکەن جوڵەی کەشتەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی لە گەروی هورمز بەهێزی موشەشی ڕدەگرین و باسی لەو کردو هیچ کەشتێکی ئەمریکی بوێری نییە کە نزیک بێتەوە. هەرەما لە دوێنێەوە بۆتە ڕۆژەوی سەرەکی لە تەنیشت دانانی موجتەبا خامنەییەوە وەکو ڕێبەری نوێی کۆماری ئیسلامی ئێران ئەو بابەتە بۆ بە بابەتێکی سەرەکی بە مەسەلەی گەروی هورمز فۆکەسی 160 دیبلۆماسیەت پەیوەندی تەلەفۆنیەکان جوڵە سەربازیەکان لە گەروی هورمز کۆبوونەتەوە. لەبەرەوەی ئێران پێشوەختە پلانی خۆی بۆ ئەوە هەبووە نازانرێت ئەم شەو یان سبەینی ئەبێ. و جگەلەوە ئەوەی کە پێشستا باسم کرد کوژرانی مەسەلەن حەوت سەربازی ئەمریکی کاریگەرە لە ناوخۆ دروست دۆسا ڕۆیتەر زەڵێ 150 و توێنێش باسی کردوتی زۆرم پێ ناخۆش بوو لەبەرم هەڵنەستاونەتەوە چەپڵیان بۆ لێ نەداوم و تیوانە دیارە ئیشی باشیان ناوێت و بۆ بەڕاستی ینی سوپای ئیسرائیل دەست پێکردنی قۆناغی سێمی شەڕی دژی ئێران ڕاگەاند. ئەمە هەمووی ئەچێتە چوارچەوەی بەرزونزمی شەڕەکەوە. ڕۆژی هەینیشی سەرۆک چەند فەرمانێک ئیمزا دەکات و زانیاری ورتان لەو بارەیەوە دواتر پێشکەش دەکەین. سەرۆک ترۆمپ دوێنێ شەو لەگە وڵاتێکی یەکگرتووەکانی ئەمریکادا وردەکاری و زانیاریەکانی ئۆپراسیۆنە سەربازیەکەی بەش کرد و لەگەڵەوە ئامانجانەی کە پێک دەهێنرێنە لە میانەی ئۆپراسیۆنی تووڕێی داسان ئاسادا و باز لە بردەکارەکان کرد و شەڕکەر و جەنگاوەر ئەمریکیەکان بە باشترین شێوە زیاتر لەوەی کە چاڕەن دەکرا سەرکەوتن بەدەست دەهێنن و هەزاران ئامانجان پێکابە و توانای موشکی بە ڕێژەی لە 100دانەوە تێکشێنراون و درۆنەکانیش بە ڕێژەی لە 185 کۆتاییان پێ هێنراوە لە سەرەتای دەستپێکردنی ئۆپراسیۆنە کۆتا کوێستە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا تاکو ئێستا هێزە دەریایەکانی ئێران چیتر وەکو هێزی شەڕکەر هیچ کاریگەریکیان نەماوە نامەکەمان لە ئێستاشدا oil flowing through the Strait of Hormuz, so the United States and all of our allies can receive their energy needs. President Trump terrorists to stop the freedom of navigation and the free flow of energy. Let me be clear. ئەمریکا دەتوانن وڵاتی یەکگرتووەکان ترامپ ڕێگەناتا بە ئێران کە ڕێگە بگرێت لە ئازادی هاتوچۆ و هەروەها بڵاوبوون و گەیشتنی وزە بە جیهاندا و شتێکی باشە کە ئێمە ڕوبەڕووی ئەو تروریستانە بینەوانێ کە بەردەوامن لە بە ئامانجگرتنی هەوڵاتیانی مەدەنی و وایان لێ دەکەن کە ببنە بەرەمتێکە
ئازایی سەرۆک ترامپ بەردە نرخێنی نەربکو چون ڕوونی کردەوە ئەوەی کە ماوەتەوە لەم ڕژێمەدا خۆ ئەگەر شتێک بکەن بۆ ڕێگەتن لە هاتوچەوەی وزە و دەست بەسەراکردنی گەروی هەرمۆزە ئەوە ڕوو بەڕووی گەورەترین گورزی سەربازی دەبنەوانێت کە زیاترە 20 هێندە لە چاو هەر گورزێکی تری سەربازی تا ئامانجەکانی ئۆپەراسیۆنی تووڕێی داسان ئاسا ڕوونە کە بریتە لە ناوبردنی توانای موشکی و هەروەها لە ناوبردن و کۆتایی هێنان بە پرۆگرامی ئۆتۆمی و کۆتایی هێنان بە هەڕەشە و گوڕەشەکانیان بۆ لەکردنی ئاسایش و ئارامی ناوچەکە و دڵنیابوون لەوەی کە چەکی ئۆتۆمی دەستنین سەرۆک ترامپ سوورە لەسەرەوەیکە و ئەمانجانە بە زووترین کات بەدی بهێن و هەروە سەرۆک ترامپە پێشبینیەوەی کردووە کە ئەو ڕژێمە کار بکاتە بۆ ئارامکردن و ناسەقامکردنی بازاڕی وزە و ئێمەش هوار وڵاتێکتەکانی ئەمریکا هەڵبەشەکانی ماوەیەکی زۆرە خۆیان ئامادەکردنەوە بۆ ئەو کێشە و گرگفتانە تا کوێسە ئیدارەی ترامپە کۆمەڵێک گرنتی خستۆتە ڕوو بۆ دڵنیاییکردنی کۆمپانیەکانی وزەکە لە کەندا و کار دەکان و هەروەها هەڵگرتنی هەندێک لە سزاکانی تایبەت بە وزە هەروەها فەرمانی کردووە بە کەشتە سەربازیەکانی ئەمریکا بۆ هاوڵیکردنی هەندێک لە کەشتەکانی گواستنەوەی وزە ئەگەر پێویست بێت وڵاتێک یەکگرتووەکانی ئەمریکا و سوپای ئەمریکا ئاماژەی زیاتر دەنێرن دەوەش دوای ئەوەی کە سەرۆک فەرمانی پێکردن کە کار بکەن بۆ ئەوەی کە گەروی هەرموز بەکرای بمێنێتەوە ئێمە باز لەو بژاردانە ناکەین بەڵام سەرۆکمان ئەوەی لە توانایدا بێ دەیکات و دەبێ بزانن کە ئەو ئۆپەراسیۆنە بەردەوام دەبێت و لە کۆتاییژە دەبێت هۆی ئەوەی کە نرخی نەوت و گاز و سوتەمەنی لە مەودای دوور و نزیکدا دادەبەزێت ئەوەش دوای بەدیهێنانی هەموو ئاماژەکانمان ئەو کات دەبینن کە نرخی نەوت و سوتەمەنی بە شێوەیەکدا دەبەزێت و تەنانەت کەمتر لە ئەو کاتی پێشەوەی ئۆپەراسیۆنەکە دەست پێ بکات لە جیهانێکدا دەژین کە وڵاتێک یەکگرتووەکانی و هاوپەیمانەکەی وڵاتێک یەکگرتووەکانی بگەچیتە ڕوبەڕووی هەڕەشەی بەکارهێنان چەکێتۆمی نابنەوە و هەر وڵاتێک یەکگرتووەکانی ئەمریکا خۆ سەرۆکە کاری کردو بە تێپەڕاندنی یاسای ڕزگارکردنی ئەمریکا کە یەکێکە لە گەورەترین پڕۆژە یاساکان لە مێژووی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا کە جەماوەرێکی زۆری هەیە و لایەنگری زۆری هەیە لە ناو جەماوەری ئەمریکادا و بۆ ئەوەی کە هەموو لایەک دڵنیابن کە ئێمە ڕەکمەندا و کتاوە 5 پێداویستی سەرەکیش هەیە بۆ ئەو پڕۆژە یاسای وەکو سەرۆک ئاماژی پێدا یەکەمیان ئەوەیە پێویستە دەنگدەرەکان کارتی دەنگدان ئاشکرا بکەن لە کاتی دەنگداندا لە سەدانەوەتی ئەمریکیەکان یاخود لە 1995یان لە ساڵنەوەتی کۆماری خوازەکان بدیم کرد خوازەکان لەسەرەوە ڕاستین هەروەها پێویستە هەموو هاوڵاتێکی ئەمریکی بەڵگەنامەی هاوڵاتی بوونی ئەمریکی پیشان بدەن لە کاتی دەنگداندا ئەوە جەماوەرێکی زۆری هەیە و لایەنگرێکی زۆری هەیە لە ناوچەکەدا و تەنیا هەوڵاتیانی ئەمریکی بۆیان هەیە دەنگ بن لە هەڵبژاردنە کشتیەکاندا چونکە پێشتر دیموکرات خوازەکان ڕێگەیاندا و بەدەیان بلیێن پەنابەری نایەسایی بەشداری هەڵبژاردنەکان بکەن و دەنگ بدەنە ئەمەش بۆیە کە دڵنیابین تەنیا هەوڵاتیان ئەمریکی کە خۆیان تۆمار کردووە مافی ئەوان هەیە کە دەنگ بدەن و پێویستە کۆنگرسی ڕازی بێت سێم ڕێگرتن لە هاچە ڕەفتار و کردارێکی نایاسایی بەتایبەتی دەنگدان لە ڕێگەی ئیمێڵەوانەیە ئەمە ژوا دەکات کە هەمووان بەشداری بکەن بە شێوی فیزیکی و تەنیا ئەو کەسانە دەبێتکەنە خۆشن یا کە مندامن یا لە سوپان یا سەفەریان کردو ئامادەنین لە کاتی دەنگداندا بۆ ئەم چاکسازیانە بۆ ئامانجی ئەوەیە کە یاسای دەنگدان چاکسازی و ڕفۆرمی تێبکرێت و ئەمە جیمی کارتەر و جێمز بێکەر پێشتر گەشتونەتەوە دەرەنجامەی کە کەم و کوڕێکە هەبووە لە یاسای دەنگداندا گەورەترین بۆشایی بۆ ساختەکاری چوارم لەمەدا بە هەموو شێوەیە قەدەغەیە پیاوان بەشداری بکەن لە وەرزشی ژنانداوە بڕیارێکی جێبەجێکارانی دەرکردو بۆ کۆتایی هێنان بۆ هەڵسەکەوت و ڕفتارە خراپ و ناڕەوایانە و پێویستە کۆنگرسیش دەنگ لەسەرەوە بدە. پێنجەم گۆڕینی ڕەگەزی منداڵ سەرۆک ترامپ فەرمانێکی جێبەجێکارانە دەرکردووە بۆ ڕێگەتن لە کارانە و ئەوەش بۆ بەسەربردننی بەڵێنەکەتی پێویستە ئەنجومەنی پیرانیا کۆنگرس ئەو پرۆژە دیموکرات خوازەکان ئەو خۆیان بە دوور بگرانە لە نەوتنی قسەی ڕاست و پێویستە لە سێنا قسەی ڕاست و دروست و بکەنون و وەکار بکەن بۆ بێزکردنی پاک و خاوێنی وەکو بەڕێز دۆناڵد ترامپ بژێرن بۆ سەرۆکی وڵاتێکی یەکگرتووەکانی ئەمریکا بۆیە داوا لە کۆنگرێس دەکەین کە ئەو کارە تەواو بکەن و بە زووترین کات تێیپەڕێنە و ئیمزای بکەن. ئامادەم وەڵامی پرسیارەکانتان دەمەوە. پرسیار یەکەممان سەبارەت بە یاسای ڕزگارکردنی ئەمریکا کە یەکێکە لە گرنگترین ئەو پرۆژە یاسانەی
کە پێشکەشتان کردو دموکرات خوازەکان لە دژی دەکات کە هەندێک هاوڵاتی ئەمریکی نتوانێت دەنگ بدەن و کارەکە سەخت دەکات لە بەردەمیاندا. ئەو قسێ هیچ بنەمایەکی هەیە؟ ئایا ئەو پڕۆپاگەندەی زۆر هەن چونکە دموکرات خوازەکان ئەوان خۆیانن کە ئەو ئەفسانەیان دروست کردووە بەداخەوە ئەو قسێ زۆر دەکرێت لە ناو کەناڵە میدیایەکان دەوڵاتێکی تۆکەن ئەمریکا ڕگەل هیچ کەسێک ناکرێت کە بەشداری بکەن لە دەنگداندا. بۆیە هەوڵەتیانی ئەمریکا و ئەوانەی کە بەژاری دەکەن بژارنەکانی ئەمریکا دەمافی ئەویان هەیە کە دەنگ بدەن هەوڵەتیانی ئەمریکی خۆیان دەنگ بدەن و پرۆژە یاسیەکانی لەسەر ئاستی ناوخۆی دەوڵەت ئاماژە بەوە دەدەن خۆ ئەگەر بێت و بدۆخەکە بۆ شێوەیە نەبێت و کارەکە بۆ شێوەیە نەبێت و ئەوە Plus weeks now. I was at the airport this morning in St. Louis, Missouri, and it was early in the morning, and one of the TSA agents, I saw she was kind of tearing up, she was crying, and I asked her, I was like, what's wrong? And she was like, I can't make my phone payment, I can barely, it's coming up. I think a lot in the Beltway, there's so much noise between Democrats, Republicans, it's the Democrats' fault, it's the Republicans' fault. But what is the White House's message to the American people? Paycheck, it's take away the politics. What do you have to say to those people? President Trump wants the Department of Homeland Security, he wants TSA, he wants FEMA, he wants the brave men and women of our United States Coast Guard to receive their paychecks, and he wants this department to be fully funded. To any American out there who ئەمە خات و کارۆلین بۆ قسەی کرد ئەنی بەشێکی تەرجەمەی قسەکانی دۆناڵد ترەمپ و کۆچی سپی زیاتر شتی درۆن هەڵگرا مەسەلەن باسی لەوە کردو دەستکراوەیە لە هەڵبژاردننی هەر بژاردەیەک لەبارەی ئێرانەوە و ترەمپ مەسەلەن بەپێی زانیاریەکانی هەواڵگری ئەمریکی ئێران تاوتوی بۆ ڕێژکردنی گەروی هورمز ینی بە شێوەیەکی گشتی کارۆلین تقریبان قسەکانی دۆناڵد ترەمپی دووبارە کردەوە شتێکی تازەی پێ نەبوو. بابەتەکە بە تەواوی خەریکە لە گەروی هورمزدا چڕە بێتەوە. دەمیوانەکەم لێرەیە دکتۆر هەردی مەهدی دکتۆر زۆر بەخێر. سڵاو کاکزانیان سپاس لە کوردیش پیرۆز بێ ڕۆژی جلی کوردی. سپاس ڕۆژ لە جۆرگا حەسوودیم بردووتم بە بەڵام من تەوقیتەکەم دقیق بووە من ئەمڕۆ ڕۆژی جلی کوردیە و ڕۆژی پاراست هەر بۆ شتێکی خۆش پێ بڵم سابارەت بە ڕۆژهەڵات لەبارەی جلی کوردیەوە. بەڵێ ئەم کوڕەی پەهلەوی ڕزای کوڕی محەممەد ڕزا شای پەهلەوی ئەوەی کە بەڵێ ڕۆژ پەهلەویەکە ئەمەی کە ئێساتەوە کاڵێ من ئێرانە گرمەوە دەست و ئێران یەکە خەمەوەوانەوە زوو هەڕەشەکە لە میلەتای نافارس بە تایبەت کورد جا لەگەڵ باپیرەیە ئێمە کێشەمان هەبوو لەسەر جلوبەر جلی کوردی لە ساڵی کوردی قەدەغە کرد ئەڵبەتە جلی بەلوچ و جلی ئەوانی تریشی قەدەغە کرد یەک جۆر جلی یونیفۆرمی دیاری کرد بۆ هەموو ئێرانیەکان کە پێڵەن کولاپەلەوی ینی کڵاوێکی هیناوە شەخسی موکریان لەوێ پیاوێکمان نەبوو ناوی مەلا خەلیلی گۆڕۆمەری بوو مەلا خەلیلی گۆڕۆمەری یەکێکە لە زانە دیارەکانی ئەو سەردەمی عەسری خۆی و لە بواری فەلەکناسان و علومی دنیایش تقریبا لە مەسەلەی ئیسترلاب و لە مەسەلەی فەرناسی ئەو کاتە لەوێ زۆری پێ ناخۆش بوو بۆ یەکەم جار لەوێ کە بینیان ئەم جلانەیان پێ ئەگۆڕن ئەم جلانەش کورد مسلمان بوو کەس شەڕی بەجلی سوار لاپەڕەیە لەوێ ئەڵێ هەر کەس جلی کوردەکەی بگۆڕێ ئەوە مسلمان نییە یاخود لە ئێمە نییە پشت بەستن بەو حەدیسەی پێغەمبەر کە ئەڵێ هەر کەس شێوەی ئەوانتر وەرگێ ئەوە مسلمانیان لە ئێمە نییە ویستم بڵێ ڕێگە ناین تەجزیە تەڵەبەکان مەبەستی لە کووردە بۆیە بەڕای من ئەمڕۆ کە ئەم جلە کوردی بەرکرد بەڕاستی بەشێکی بەیادی مەلا خەلیل لەبەرم کرد
و بەشێکی بەیادی ئەو ئەوجا دکتۆر هەرچەندە من زۆر داواش بەتەمەنی پێویستی بڕۆژڵاتەوە هەبوو بەست بەڵە بەڵە بێگومان منی شار پەیوەندی بەوە هەیە مەسەلەن ساڵی 2010 تەڵەبە بووم لەوێ یعنی 16 ساڵ پێش سای خوێندکار بووم بەڵێ چەند ڕۆژێک هەندێک جار ڕۆشتێکە لە تارامی لەکوێ پەکمەکەوت لە عینوانەکە کە مەسەلەن هەیە قادر زادەوە حەسەن پورەوەوانە من لەوەیان نەبوو هیوادارین هەموو شوناسێکی کوردی گرنگی پێ بدرێت مەترسی سەیدێک وەڵی کاکزانە شتێکی زۆر جوانە باس کرد کە پاراستنی ئەو کللتورە بۆ ئێمە چیەگەن تەنها بۆ گەرمکردنەوە بۆ ئەوە نییە کە ئێم بڵێ باپیرمانەمەی لەبەر کردووانە لە ڕاستیا پرسی کورد لە ڕۆژەڵاتە وەکو پرسی فارسەکان نییە بەرامبەر بە کۆماری ئیسلامی یا بەرامبەر بە پهلەوی پرسی کورد لەوێ پرسی سەر سفرە نیە ئێمە کاتێکە سفرش پڕ بووە کوردەکان هەر ناڕازی بوون قازی محەممەد سمکۆ محمود خاین زڵی جافر سوڵتان تا ئەگاتە سەرکردەکانی دیکە کە لە مەخیرەوەتر هەموو کەس ئاشنایە پێیان پرسی کورد پرسێکی شوناس خوازانەیە چونکە لەوێ دەوڵەتە مرکزەکانی پهلەوی کۆماری ئیسلامی هەوڵی سڕنەوەی شوناسیان ناوە لە مەسلەی زمانەوە بیگرێتە ئەگاتە نەریت و کللتور بۆیە پاراستنی شوناس بۆ خۆی ڕۆڵی کلاشینکۆفێکە بینێ ئەگەر ئێمە ئەو چەکەشمان لە شارانە بێت بێگومان اینجا ئیشاڵا ئەوە هەر ئەمێنەیە لە هەر چوار پارچەی کوردستان لە هەر شوێ هەبێ چکە ئێمە زۆر زۆڵمان لێکراوە ڕاستە لەبارەی دیبلۆماسی و سیاسەتەوە لە هەندێک شت تەحەفوزەکەین بەڵام ئەوەش دیسان بەشێکە لە نەتەوایەتی مەسەن هەندێک زار ئەڵێ خۆپارێزی ئازایەتیە دەفەکەی تۆ بسرێتەوە توکەی پارێزی کاتە جەنکە و تۆ براوی لە تۆ براوی زۆر باشە دکتۆر بابینە سەر بابەتە سیاسی باش ڕقیقەکە دوایانی ئەبدێت لای جەنابەت چیە مەسەلە وڵای ڕاستێکی خۆت زانین شەڕەکە تقریبن درێژکراوەی ڕۆژانی ڕابردووە بڵێن پێشهاتێکی زۆر ڕیشەی لە تەغییری استراتیژی شەڕ ئامانجی شەڕ یان وەستاندنی شەڕ لەو شکڵش بۆ مەڕوونەیەوە بەڵام ئەوەی کە تەتەورێکی ئەوەی پەرسەندێکی زۆر تونتر بوو لە ڕووی بەکارنانەوە ناوچە فارزیشەکان زۆر بردومانکران ئەمڕۆ ئەم 24 ساعتی ڕابردوو لە دوای لە دوای ترەمپەوە پرسێکاتوتە پێشەوە کە ئەوژەوەیە کە ئایا ئەم جەنگە ترەمپ تەواوی ئەکات چۆن تەواویەکە ینی بە تەواوکراوی بە کاملی تەواویەکات یاخود ڕای ئەگرێت ئەمە دووشتی زۆر جیاوازە ڕاگررتنی شەڕ جیایە تەواوکردنی شەڕ جیایە من لە لێدوانەکانەوە بە دقیق لەسەر وشەکانیان وەسام لە دوێنێ هەموو وتارەکانیش و پێش وتارەکە شێروتم باوەڕ ناکەم شەڕ بوەستێنێ پێچەوانەی بەشێکی زۆر لە ئەو هاوڕێ شەڕەکانەکانی ترم بەڵام پرسەکە لە چییە ئەو لە قسەکانی بە دقیقی ئەڵێ چی ئەڵێ شەڕەکە زۆری نەماوە بەمانەی ڕاگررتنی نییە بەمانەی ئەوەیە خەریکە بە کاملی ئێران دەستەمو ئەەکەین ئەمە زۆر جیاواز لەوەی کە بڕ شەڕ ئاگر بە شەڕەکە ڕائەکەین چکە شەڕ لێکم یاناترم قازانجەکە چونکە بەدەستی پڕەوە ئەگەڕێتەوە بۆ ناو ماڵی ئەمریکیەکان لە جەنگەکەدا بەڵام لە دووەمیانە لە ڕاگررتنی شەڕەکەیە لە ڕاستیە نەک بەدەستی پڕ ناگەڕێتەوە بەڵکو دوور نییە میتێرمی کۆنگرێسیش بدۆڕێنێ لەبەرەوەی ئەگەر لە بەردەوامی جەنگەکەیە ئەگەر بەردەوام بێ و بە نقطەیەکی زۆر مەلموستر نەگاکە ئێستا پێگەیشت و ئەوی نقطەی مەلموس چییە هێنانە سەر مێزی تەنازل و سازشی ڕێبەری تازە بێت یا هەر کەسێکە نوێتی ئێران بکە بڵێ ئەم خاڵانە هەموو ڕازیم پێ ئەمە زۆر بە دقیقی ڕوودا زۆر بە ئاشکرا ڕوودا ڕەنگەگەر بشیکەن بە مەرحەلە بێ خۆی ڕادیکاڵی نیە لە سیاستا بێ هەمومان ئەوە بەوە ڕابێ شتی ڕادیکاڵ نییە بڵێ 100% بەڵام ئێران ماماتەڵی پێ شوارسکۆف و بیرخەمەوە ینی شوارسکۆف جەنراڵی ئەو سوپایە بوو کە کاتی خۆی یەکێک لە جەنراڵە گەورەکانی ئەمریکا بۆ لێدانی جەنگی یەکەمی کەندا و ڕاستپێرا بۆی کە سەدام حسێن بکوژێت یعنی بۆی ئیشەکە یەکسەرەکەن لە سەردەمی بۆشی باوکە بۆی بێکجار سەدام حسێن تاواکەن ئەمێ بڵێم شتەکە ڕادیکاڵ نییە بە هەموو جۆرە پێودانگێک حکوومەتی بەس تەواو بوو تا ئەو لەحزەیە کە شوێنی سەدام حسێنیان دۆزیەوە و لیەن و چوو بێ شوێنێکەوە کە چەند مەتر کۆنکرێت بەسەری بۆ ئەو کاتە موشکی ئەوسا بەجاری یەکەم نەیتوانی با لە بنمیچی یان بنجی ئەو ژێرزەی کە سەدام حسێن تیا خۆش عشار داوە ئەڵە جاری یەکەم لێ داشتەکانی بەس جاری یەکەم لێم ما و جاری دوم لێمە خەریک بوو ئەو بکە ئیتر بێکجاری سەدام حسێن لە کۆڵکەینەوە چونکە سیستەمی عێراق جیاوازە یعنی سەدام حسێن لە کۆڵکرایەتەوە هەموو شتێک تەواو بوو ئەو کاتە وەکو جیا لە کۆماری ئیسلامی دەی ئەڵێ لەو کاتیا پیان وتم بگەڕێنەوە بەسە تا ئێرە بەسە نامانەوێ بەعس و سەدام حسێن تەواو بن بەم نیوەگیانەی پێویستمانە جا ئێستا سیر کە سینارۆ تقریبا ئەمریکا ڕازیە بەو نیوەژیانی لە ئێران پێچەوانەیە لە ئێران پلێکەکەیان کوشتووە وانە ڕێبەر نەماوە بەڵام سیستەمەکە نیوەگیانە هەردووکی لە نەتیجەیە نیوەگیان بوون لەوە ئەچێ بۆ ئەمریکیەکان کافی بێکە بۆ
بۆ ئامانجی ترم بۆچی چونکە نیوە گیان یعنی چی یانی تۆ ناتوانانی یارمەتی دەرەوە بیت لە ڕووی ئابووری زیاتر تێکشراوە یعنی ناتوانانی ئەتۆم بیر لە ئەتۆم بکەیت چکە زیاتر لێتێن ئێستا ئەو قوی جارانی شنەماوە هەروەها لە ڕووی خەڵکیشەوە بەم دۆخە ئابووری خراپەی ناوخۆ ناتوانانی خەڵک ڕازیکەی لانی کەم لەسەر ئاستی بژێوی و ژیانی ڕۆژانیان بۆی ئەو نیوە گیانە هەمیشە محتاجی ئەو هێزەرەکیانی کە لێیان ناوی لەو کاتەیە و کچۆ سەدام حوسێن لە ساڵی 1990 تا 2003 نەکرد هیچ پەلەقاژەیەکی دەرەکی نەنوان وەکو جاران بردومانی کوێکە پەلاماری وڵاتانی دراوسەیە پەلاماری کوێتە نەگەر هیچی نەکرد ڕۆژ بە ڕۆژ لەناو خۆشییا بچووکترە بوو تەنها دوای لێهات بوو لەگەڵ بنەماڵەکەی خۆیان کێشەی بۆ دروست بوو حسێن کامل و سەدام کامل لەگەڵ جەنراڵەکانی ئەوانەی هەواڵگری وەکو وەفیق سامەڕایی و ئەی زۆر نزار خەزرجی و زۆر کە چوون دەرەوە هەر لەو بابەتانە بوون بۆیە ئیتر سەرەی خۆ خواردنەوە بوو ئەوە استراتیژیەکەی لە استراتیژی جەنگا ئیسرائیل زۆر بەکارێنێ ئەڵێ کوشتن بە هەزار چەقۆ ئەڵێ خۆم لێ نایم یعنی مەرحەلەیەک خۆم لێ نایم لەناو خۆیان چەقۆی بۆ ڕاستەکەم یعنی دانەیەک بریندارەکەم ئەمە تیمار ناکات دانێتی بۆ ڕاستەکەم بە هەزار چەقۆی لێم پندێکی کۆنی وەزم لە استراتیژی کۆنی یۆنانیەکان بەکارێنێت ئەجا مەبەستم لە چییە لێرەیە بۆیە بۆن بەنسبەتی وەکو تحقیق بەنسبەتی ئەمریکا من بەنسبەتی ئەمریکا تقریبا ئێستا توانێت بە هەک بێکە و بگەڕێتەوە ناو کۆنگرێس و ئەوەی کە چەند ڕۆژی لەم نقطەیە بۆ کابینەکە لەوە چێ بەڵێ بەڵام کافی نییە بۆ کافی نییە لەبەرەوەی کە هێشتا ئێران ئەگەر چی ڕاگرتە بەدەستی ئەو نییە ئێران لەم ئاگربەستیشم خۆڵ نییە ئێستا کەواتە قسەیەکی پێماوە لە ڕاستیان شەقام سەیری پشتەوی سیاست ناکە زانە شەقام سەیری سەرمێزگا سەیری ژێرمێز ناکە یعنی دوور نییە ئێستا کەناڵێکی ئێرانی هەبوو بێت بە سەڵتەنەی عومانی وتبێت یان بە ئەمریکەکان یا بۆ کافی وتبێت ئێمە ئامادەین هەموو ئەو شتانەی ئێڵێن کەین بەڵام ینی لێمان گەڕێن با لە میدیایە ئیسلاکی داخلی ئێمە وا بڕۆین بڵێن بەو شێوەیە چکە جاری پێشوە وایان کرد لە کۆبنەوەی وتیانشەوەی قەتاریان بەکار خامنەی وتی من نەگفتوگۆ ئەەکەم نەشەڕیشەکەم بەڵام هەم گفتوگویان پێکرد هەم شەڕیشیان پێفرۆشت ینی هەردووکیانیان پێکرد بۆیە ینی بەڵام خەڵک ئەمە نازانن هەم خەڵکی ئێران ئەڵێ چی سەوز کرد هەم خەڵکی ئەمریکا ئەجۆنە بۆیە بەڕای من شەڕەکە بەرەو تەواوکردن ئەڕوا نەک بەرەو ڕاگرتن ئیتر تەواوکردنەکە تەواوکردنەکە ئەوە مهمە لە چوو ئەوە تەواوکردنەکە لەسەر ئاستی میدیایی لەسەر ئاستی دانپیانە لەسەر ئاستی دۆکیومنت ئێران بێنە سەر خەت کەدان بنێ بەو خەڵانەی کە ئەمریکا پێویستێتی هێشتا ئێران ئەمە ناکە ینی بەڕاستی ئەمە ناکات چونکە گروپێک لە ئامانجخوازەکان ئیداری ئێرانە من دووەم مەسیری ڕاستەکەی ئێران زۆر ڕوون نییە تا ئەم دەقێش ئێمە ئەزانین شەڕ بەردەوامە بەڵام لە ڕاستیە تا ئێستا ڕێبەر نەدەرکەوتووە نەزانین ماوە نەزانین مردووە ئەمانە هەمووی خاڵی ینی قابلی تێڕان تەنانەت بۆ سیاسەتی ئەمریکیش ترامپ پێرەشەوە وتی جار نازانین کێ جەنگی ئێران بەڕێوە بە هەنی ئەوەش بخۆی ڕاستە پرسیارێکە کێ بڕیاری بەدەسەرەوە تۆ زانین ینی ڕێبەری باڵا توانای ڕاگررتنی شەڕ توانای ئاشتی توانای هەڵگیرسانی شەڕیشیەیە ئایا ئەم ڕێبەرە هەیە تا ئێستا لە عمریا ینی ڤیددیویەکی لێ بڵاو نەبێت و یەک ڤیددیو نەبێ ئەوش لە لایڤێکایە ئەڵێ بەڕێزان تەڵەبەی پێڕن فەقێ لێ تەڵەبی پێڕن بە فەقەکانم تەڵەبەکانم ئاگدارەکەمەوە کە دەرسەکانم تعتیل کردووە و بە تووڕێیەوەڵێ ئەوە کۆتایی بە دەرسەکانی مەناو کەسیش نەپرسێ بۆچی و باوکیش من بابەتە ئاگدار نییە دوسێ ساڵەوە بێش تەنها ئەم ڤیددیو چەند دقەیە هەیە هیچ لە دوایتری نییە بۆیە ئەبێت ینی بزانین ئێران چی ئەوێ ڕاستیە چونکە شەڕاگرتن بەدەستی ئێران نییە شەڕاگرتن بەدەستی ئەمریکایە بەڵام اعترافکردن بەدەستی ئێرانە ینی ئەمریکا ئەو اعترافی ئەوێت ئەمە بەنسبەتی ئیسرائیل و جیاواز خەتێک دروست بووە لە دوو سێ ڕۆژە خەتێک بەتەواوی جیاواز ئیسرائیل لەوە چێ ئەو شەڕی ئایدۆلۆژیای هەیە شەڕی بوونگەرایی هەیە لەگەڵ ئینا دوێنش باسم کرد دەربووی کە بە خێرایی شاری پێ بکەمەوە شەڕی دوو دەوڵەتی دینیە بەرامبەر بە یەک شەڕی دین قورس هەردووکیان ئایدۆلۆژی هەردووکیان دینین هەردووکیان باوەڕیان بە کۆمەڵی ئامانجی دوورمەودا هەیە مستەقبەلی هەیە کە دینەکەیان داوایان لێکە هەردووکیان کۆمەڵێک خەون و ئەوانەیان هەیە ئەم باوەڕی بە گەورەکردنی ئەرزی میعاد و ئیسرائیلی کوبرا هەیە کە ئەمە لە پەیام و لە تەوراتەکەیان زوو باسیەکەن هەیە ئەمیش باوەڕی بە ڕێخۆشکردن هەیە بۆ مەهدی و منتەزیر و گەڕانەوەی مەهدی و دروستکردن دەوڵەتێکی جیهانی کە هەموو دنیا دوایکەوێت دەجال لەبێ کە لە ئیسرائیل ئایبیننەوە و لە یانگرەکانی ئەوە ئایبیننەوە وە خودی ڕێبەری سێمی کۆماری ئیسلامی ئێران باوەڕێکی لەم چەشنە هەیە کاک زانانی باوەڕی وای هەیە کە مەهدی لە ناو فارسەکانە دەرەکەوێت و باوەڕی وای هەیە کە ئەم کۆماری ئیسلامی ئێرانە وەلی فەقی حەلقەی نزیکترینە لە تاریخا لە مەهدی منتەزیرەوە یعنی زۆر بەتەمایە بەنزیکی بێت ئەم باوەڕانەی هەیە ئایا ئەم باوەڕانە لە مەیدانی
سیاستە هەمان باوەڕێ مێنێتەوە چونکە هەمیشە وایە سەر ڕەوچە من زۆر ڕادیکال بەڵام کاتێکە جێگیریتەوە بەڵام کە خۆمە بمە سکرتێریا سەرۆکی ئەو شوێنە ناچاری هەندێک عمل ینی پێڵەن عملگەرایی محەممەد بن سلمانە ڕوویدا لە سعودیا مەسەلەن ناکرێ بڵێم هاوشێوەیە بەڵام جیاوازیان زۆر لەگەڵ زۆر کۆمەڵگی سعودی کۆمەڵگی ئێرانی زۆر جیاوازە ینی کۆمەڵ خانگیری هەیە ئەوکو دوێنە ژوتم یەخەی ڕێبەری تازە و هەر یەخەی ئەم حکوومەتی ئێران نەگرێت ئەگەر سڵحکە ئەگەر شەرکە ئەگەر بەردەوام بێت ئەوژەوەی ڕێخستنەوەی دیبلۆماسیەتی زۆر قورسە ڕێخستنەوەی ئابووری قورسە دروستکردنەوەی ئەو جبەخان و چەکانەی کە لە ساڵی 1920ەوە لە ساڵی 21 حسابکە ئێران ڕۆژ بە ڕۆژ بەرەو سەر چووە لە مەسلەی پیشسازی چەک و چەکسازیە لە سەردەمی کۆماری ئیسلامی ئێران گەشتە لووتکە زۆر قورسە ئەمە دروستکرێت کاکزانە ینی ئەمەش پرسیارە ئایا بەم ئەجێندای ئەگەر ویلایەتی فەقی بمێن ئەم چەکەی پێویستە ئەگەر ویلایەتی فەقی نەمێنێ ئەو کاتە خوێندنەوەیانە زیاتر لەلایەن ئیسرائیلەوە ئەکرێن کەمتر ئەمریکایشی بەوانەیە ئەمریکا نا ئەمریکا وەکو چۆن لە فەنزوێلا ئیشی با ئایدۆلۆژیا و بەسیاسی ئەمریکا هێزێکی ئەکسیۆس ئەمان قسەی جەنابەت ئەکسیۆس دەڵێ ترامپ نیازی هەیە دوای جەنگ هاوشێوەی فەنزوێلا مامەڵە لەگەڵ کەرتی نەوتی ئێراندا یەکەم ڕۆژەکە بیری بێ لێرە ئیشی بەوەیە ئیشی بەنەوت و گەری هورمز باسی کاکەم کەم نییە ئەو حەجمەی وزەی ئێران کە ئەیا بەچین من زۆر لێرە دووبارێکەمە چونکە تەرکیزم ئەو لە چوارچەوەی استراتیژیە گشتەکەی ئەمریکایە ئەو حەجمە 1 ملیار و 800,000 بەرمیل نەوتە بەر لە شەڕ بە نیمچە خۆڕایی ئەیا بە چین فەنزوێلەش 1 ملیاری ئەیە ئەگەر تۆ دەست بگری بەسەر ئەنەوتەیە و هەر بە فرۆشتن بیفرۆشتەوە بە چین ملکەتی زۆر لە جۆرەکان لە کەناڵێک ترەوە ملکەتی ئەمریکا ئاکەیتەوە بۆیە بەلای ترەگەر ئێران و فەنزوێلا بێکەوە بێ جیاوازیەکە بەهێزترە فرسەتێکی باش بە دروستکەم جیاوازی نێوان ئەم سێ هێزێکی ئێستا لە شەڕان لە ڕووی بەڕێوەبردنەوە زۆر گرنگلیان تێبگەین ئەمریکا هێزێکی سەرمایهدار گروپێکی پراگماتیست و لیبرال هەژمونک خواست یعنی هەژمویان بەلاوە گرنگتر وەکو ئیمپراتۆرە قەدیمەکانی جاران بەڵام نەک بە خاک گرتن بەڵکو دەسەڵاتی خۆت فەرزکەی بەسەری ئەتر ئابووری بێ سیاسی بێت هەر جۆرەگەیە بە دۆستایەتیە بە دژمنایەتیە هەژمونگەرایە لە ئێران و لە ئیسرائیل بەم شێوەیە نییە ئەمان ئامانجگەران یعنی واقعی سەرزەوی کە تواری سیاست و کۆمەڵگەکان ئەگۆڕن بۆ خەیاڵدانەکەیان نەک خەیاڵەکەیان بەس ترەم وانە ترەم لە کاتێکا کە ئەزانێ ئەمریکا پێویستێت یا کورسەکەی پێویستێت یان بەرژەوەندێکی باشتر لە بەردەمیایەتی زۆر ئاسایە خەیاڵدانی خۆی گۆڕێ هەردی قەت بنە مەسەن لە لێدوانەکانیە تۆ لە 1 سەعاتە شتە گۆڕێ 5-6 لە دوانی پێچوانێ وەرەگریتەوە بەشێکی پەیوەندی بەوەیە کە عقلێکی تەکتیکگەرا و پراگماتیکی هەیە بەڵام لە یەکەم ڕۆژ تا ئێستا لە شەڕی ئیسرائیل ئێرانە لە 12 ڕۆژەکەشە نەتەنیاهو هەر یەک قسەکە کۆتایی بەم ئێرانەیە مەترسی دوورە خێنە لە خۆمان هەر ئەم قسە دووبارەکاتەوە شەرحیم قسەیە بووەکە لای ترم وانە لای ترم بەڵێ دوور نییە لەگەڵ بەدیلەکەمانان ڕێککەوین جایەکتر ئەڵێ بەدیلمان ئامانجەکانمان بەدیێناوە نزیکی لە ئامانجەکان سروشتی بیرکردنەوەی دەوڵەتەکان سروشتی ئایندەی شەڕەکەش پیشانەیە باش هەندێ کۆمنتت بۆ خوێنمەوە کۆمنتی قسەی ناتەنیاهۆن ئەڵێ ئێمە لەگەڵ دوژمنێک لە جەنگداین کە دەیەوێت لە ناومان ببات ینی قسەکانی نازان بزەبەتە گەرەوە خۆی تەرجەمە کرابێ ناچار بووین بەرەو جەنگ بڕۆین جەنگ بڕۆین و تێچۆ ئابوووریەکانی شێکجار زۆرن نازانام یان قسەکانی لە نقطەی قوت نین نقطەی زعیف لە ڕووی سایکۆلۆژیەوە لە ڕووی گوتارەوە هیچ گەرانتێک نییە بۆ گۆڕینی دەسەڵاتدارانی ئێران نائومێدی ترس لە ئابووری مەسەلەن ناچار بوون ئەوانە هی قسەی سەرکردنی لە کاتی جەنگا نازانم بۆ بێ جیاواز بیری لە بکەینەوە بۆ ئیسرائیل تۆ زانی لە ساڵ 1940 دروست بووە ڕۆژ بە ڕۆژ بەهێز بوو لەم ناوچەیە یعنی ساڵانێک کە دروست بوو لە 1970 ینی کۆمەڵگەی جوو لە ناو خاکی فەلەستینە 1970 بوو وردە بوو بە نیوە دوایی زیاتری بوو لە نیوە ئێستا زۆرترە لە مسلمانەکان لە ڕووی بەڵام سیرکە لەو ڕۆژێک کە دروست بووە چنێک لە ڕووی تەفەوقی سەربازی بەسەر وڵاتای ناوچەکەیە هەبووە حکوومەتی بەعز ڕەشەی لێکرد نەیتوانی حکوومەتی سووریا ڕەشەی کرد کەوت بەعز کەوت میسر ڕەشەی لێکرد دووسێ جار گۆڕا سعودیە جۆرەکان لەگەڵ ئاسایی کردەوە ئیمارات ئەسڵەن لەگەڵ ڕێکەوت تورکیا یەکەم دەوڵەت کەدانی پیانە لەگەڵ هەموو ئەو دەستکەوت دیبلۆماسیانە و ئەو باڵایە سەربازی کە هەیەی هەمیشە خۆی بە مەزلوم ئەزانێت ئەمە پرسیارێکی زۆر گرنگە شیعەش ئەو تەبعەتێتیانە شیعەش ئەو تەبعەتیە خۆی بە مەزلوم استفادە لە بۆ جەماوەریان بۆ دەرەوە ڕاکێشانی سۆزی دیبلۆماسیەتی جیهانی و سۆزی ڕای گشتی جیهانی بەرەو لای خۆی
تۆ حوتی ئۆکتۆبەر بیرمانە زۆر نزیک لە حوتی ئۆکتۆبرات چ مەلحەمەیەکی دروست کرد لە دنیاە ئەمە ستەمێکی گەورە کراوە لە ئێمە چیمان لێکراوە بەسەر ماڵ و ناڵمان درراوە بەسەر ینی داستانێکی زۆری بڵاو کردەوە ترەمپ عفو نەتەنیاهۆ ڕێک دقیقەن ئەمەی ئەوێ ڕەوایەتی با بەشەڕەکە چونکە لە ڕاستیە ئەو تەنها چەک ناتوانێت بپارێزی بەڵکو سۆزی گیانی و لۆبیە گیانیەکان و دیبلۆماسی گیانیشی پێویستە ئەنی دوێنێ و ئەمڕۆ هەم نەتەنیاهۆ هەم ترەمپ دوو قسەیان کرد ینی هەم لە کۆشکی سپی وەزیری بەرگری بووە بزانم هەم لە نەتەنیاهۆ قسێکیان قسەکە ڕێک دقیقەن ئەمەی منەگەیانێکە باسێکم ئەوێ سۆزی ڕای گشتی جیای ڕاکێشە بەرەو لای ئەو بڕیارەکە یاوێنە بێ بڵێن بڕیارەکەمان دروستە چونکە بڕیارەکە تەشکیکی لەسەر زۆر جار هەم لە ناو ئەمریکا دەرەوێت قسەکانی دۆناڵد ترەمپ بۆ ئەو تەبریز هێنانەوە بەڵێ ئەخمە بەسمەوەیە نەتەنیاهۆ شەوان قسێگەڵ ئەڵێن بزانن ئەگەر لێمان نایە ئەتۆمیشی دروست کردبوو بفەرمون سەری کە ئەمە موشەکەی هەیە ئەوە خۆیدان پیانانە بەوەی کە ئێران توانای موشەگیانی بە ئیسرائیل هەیە بەڵام لایەک تریشەوە ئەڵێ کەواتە ئێمە لەسەر حەق بووین کە ئەماوت لەسەر مێز ئێران ئەوت من لەسەر موشە گفتوگۆ ناکەم ئەگەر بیری بێت لە کات گفتوگۆکانە ئەمان ئەبێ موشەکەش بێتە سەر مێز ئەو سێ خاڵەکە بێن سەر مێز جان ئیسرائیلەکان لەگەڵ ئەمریکیەکانە زوو قسە دووبارەکەن ئەڵێن ببینن ئەگەر لێمان نایە موشەکی زۆر لەمە زیاتری ئامادە کردبوو و ئەتۆمیش ئامادە کردووە تەنانەت تەنها قسەیەکە لە گفتوگۆکانە بڵاویان کردەوە ئەو قسە بوو کە ویتکاوتی ئەخی ڕۆژی کۆبوونەوە شەوی پێش لێدانەکە ڕۆژی پێش لێدانەکە ئەڵێ عراقچی لێم تووڕە بوو هەسایەوە هەنی عراقچی لەم تووڕە بووە لە کاتێکا بکەزانێت ئەڵێ عراقچی لە من تووڕە بووتی ئێمە ناتوانین ئەتۆم سفرکەینەوە ئەبێ نسبەتێک بمێنێ و تەسلیمیشی ناکەین ئەڵێ وتم نا پێویستەکە سفریکەنەوە ئێمە ئیشمان ئەوەیە ئەوی ژوتی ئێمە 460 کیلۆگرام یۆرانیۆممان هەیە توانای دروستکردنی 11 بۆمبی ئەتۆمی هەیە ئێمە ژوتوان ئیشی ئێمەژێ نێڵنەوە ڕووبا کۆبوونەوەکە هەساینەوە و ئەتر حەپەساین لەگەڵ ڕەگە لەو کاتەیە پێویستیان بۆ خاڵە بوو بێ بۆ دەستپێکی جەنگەکە مەبەستمە چی بوو ینی ئەم ڕێڵاندنی سۆزیان زۆر گەورە کرد ئەگەر ئێمە بۆ بەیانەکەی لە ئێرانمان نایەت ئەیتوانی 11 بۆمبی ئەتۆم دروستکە کە دروستی کرد قسەکەیەتە پێشەوە قسەیەگەی لەسەر ئەمریکا هەیە زۆر قسەکە تقریبان دقیقیش ئەڵێن ئەمریکا نایە لەو دەوڵەتانەی کە بۆمبیان هەیە لەو دەوڵەتانە ئەیا کە ئەیانەیە دروستیکەن وەکو عێراق وەکو سووریا وەکو لیبیا وەکو ئێران بەڵام لە پاکستان نایە لەبەر هێت کە دروستی کرد ئیتر لێدانەکەی کەمێک سەختە بێت چکە مەترسی زۆرترە ینی ئەو سەرکێشیە قورسە تۆ بیکەی بە وڵاتێکە ئەتۆمی هەبێت بۆیە قسەکە یانەیە بڵێن بۆیە لێماننا بۆی نەگەینە ئەو مەرحەلەیە هەر لەسەر ئەوە بوو ینی ئەوەی ناتەنیاهۆش ینی ئەوە نیە لە نقطەی زعیفیەوە قسە ئەوێ ڕای گشتی ڕاکێشە بەڕای من چکە لە ڕووی بۆچی زانەوەڵم لەبەرەوەی تۆ سەیری ئاسمانی ئێران کە نەیماوە فڕۆکەی جەنگی نەماوە ینی نافرێت کۆی نەما بێت هێزی دەریایی سڕکراوە فڕۆکانی مەدەنیشینەوە بەڵێ ئەو هیچەوە هەشی بێ فڕگەشتەکەی هەر نابوت کراوە لە هەموو تقریبا لە زۆربەی شوێنەکانە ئەمەی نەماوە لە شوێنەکانی پیتاندنی یۆرانیۆم دراوە و گوایە ئەوە شەردی سانەوە لەبار براون بە ئیدعای ئیسرائیل و ئەمریکا باشە ینی یەکێک ئەگەر ئێمە ئەم شەڕەمان کرد بێت خێرا سەرکەوتن ڕاگەین و کاکە تەواو بردمانەوە ئەوە جێگیر کرا بەڵام هێشتا شقامی ئیسرائیلی ڕای گشتی جیهانی ڕای گشتی ئەمریکی دەستکەوتی تری ئەوێ لەم بابەتە وە خودی ترەمپ پێویستی بەوە هەیە زامنی کۆنگرس بکات لەبەری قورسە ئەوەی کۆنگرس میتێرم چەند کورسیەکیان فەرقە چوارە یعنی ئەو کورسیانە لێک هەڵی بچووکە ئەکرێ دەستی بێت لە دەستدان بۆ ترەمپ یعنی چی یانی لێسەندنەوەی دەسەڵاتەکانی ڕاگەیاندن و گورزوەشاندن لە دەرەوەی ئەمریکا ترەمپیش هەموو قوە و نازینی بەم حاڵەتەوە من ئەمریکای گەورە دروستەکەمەوە ئەمریکای مەزن دروستەکەمەوە ئەمریکای مەزن مەچی دروستەکرێتەوە بە کۆنتڕۆڵکردنەوەی ئەمریکای لاتین کە ئۆباما لاوازی کردو بە باوەڕی ترەمپ بە کۆنتڕۆڵکردنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لە سەردەمی ئۆبامایە لەدەست چووە بە باوەڕی ترەمپ هەموو ئەو شەڕانی کە لە پێشوە ئەمریکا کردوین لەم ناوچەیە هەر هەمووی هەڵە بووە ئەم ڕاستەکە باشە ئەم ڕاستە بێ ئەنجامێکیش بەریتەوە بۆ ڕاستە ئەنجامەکە ئێستا تەحقیق هەندی بەشێکی زۆری ئەتوانم ڕاستە لە سەدا هەشتای جێبەجێ بووە بەڵاڕینی ڕژێمەکە ڕژێمەکە لە ئامانجی ئەمریکی نەبوو لە ئامانجی نووسراوی سەر مێزی گفتوگۆش نەبووە و هیچ کات ترەمپیش ئەڵێ ینی زوو ڕۆبیۆ مەسەلەن ڕۆژێکیان ڕۆبیۆتی لە سێم ڕۆژە چوارم ڕۆژ بوو ڕۆبیۆتی ئیتر بەرەو گۆڕینی سیستەمێران بەڵام دوور نییە ئەمە شەڕی عەلامیش بێت لە ڕاستیاتر تازە سیستمانەوەی ئەو سیستەمە
خەریکە وردە ناتوانێت تهدید بۆ دراوسەکان ناتوانێت تهدید بە بۆ پرژەوەتەکانی ئەمریکا چونکە بەڕێکەوتنە بێ ئەم شەڕە ڕاگیرە خۆ بە قسە ڕناگیرێت لە میدیا ڕناگیرێت و هەروەها وردە لەوەی ئێرانی ژوا لێ بکەن کە نەتوانێت ئەو گروپە ئیتنی و نەتەوەییانی کە لە ئێرانە هەن دژی ویلایەتی فەقین نەتوانێت سەرکوتی ئەوانش بکە وردە چالاکی باشتر و جۆڵی زیاتر دووسکان لەناو کورد لەناو بەلوچ لەناو ئەحوازەکان لەناو تورکی ئازەری وتر لەمە دوای پێچەوانەوە بەهۆی لاوازبوونیە لەمە دوای پێچەوانەوە لە جیاتی ئێران دەزۆر باتە کاروباری ئەوانی تر ئەبینی لە ئازەربایجانەوە دەزۆرە درێتە تەورێز لە تورکیا دەزۆرە درێتە ورمێ و تەورێز لە شوێنی دیکە و دەزۆرە دێتە منتەقە کوردستانیەکان سووریا چونکە ئێران ئێستاش خەڵکە نێرە بۆ تێکدانی سووریا دێ بەدڵنیای سووریاش بەشی ئەوە تیرۆریست و پاشماوەی و ببینە لە ناوچەی کەندا و زەرێکی زۆری هەردوێنش محەممەد جۆلانی تەلەفۆنی کردووە بۆ لەگەڵ بۆی هاوسۆز بێ لەگەڵ شەڕی لوبنانە جا لە کەنداوە تقریبان هاوسۆزێکی ئەوروپیش بۆ کەندا و دروست بووە باوەڕ ناکەم دوای ڕاوەستانی شەڕ کەندا و هەر بەمە لە ئێران خۆش بێت بیر لە توانای سەربازی هێرشبەری ئەکاتەوە خۆپڕچەکردنی زیاتر کاتەوە بەبێ ئەو ڕێگە تەقلیدیە کە ئەڵێ ئەمریکا پارەیەم بە ئەمریکان پارێزێ لەمەلا بیر لەو کا خۆی ئەوە دروستکە چۆن تورکیا دروستی کردووە و هەروەها بیر لەوەش بکاتەوە کە تۆڵە لە ئێران بکاتەوە بەڵام تۆڵەی نەرم ئەوەی کە محەممەد بن باوەڕی پێێتی کاتی خۆی هادەگەڵ ئێران ڕێکەوت و تێوانی پێشووی من هەڵە بوون ئەمان هاتوو ڕێک پەلامانی ئێرانیان ناوە وەکو مەلک فەد و مەلک عەبدولعەزیز و مەلک عەبدوڵڵا ئەوانە ئەم هاتووتی من لە ناوە ئەو ڕژێمە هەڵەوە شێنمەوە تقریبا لەمەشان نیمچە سەرکەوتوو بوو لە هەموو بوارە نەرمەکان لە یاری بگرێتە ئاگاتە بەرەو سینەما و بەرەوەینش خەریکە ئیشەکاتیایە لەوەی دوای ئەم شەڕە ئەم ڕقەی زۆر تونتر بێ بەرامبەری بەڵام لە ڕێی بیرمان نەچێت کەناڵی ئیران ئینتەرنەشنەڵ لە ژنجیان ئازادیە گەورەترین مەترسی بوو بۆ سەرێنە ئێستا نا چۆ دەستی ئەو ڕۆبع پەهلەویەکە باسمان کرد جاران زۆر مەترسی بوو دێ ئەو بنەماڵی حاکمەی سعودی دروستیان کرد یەکێک بوو لە عایلەی مالیکەی سعودیە بوو دوایی بەڕێکەوتەکە فرۆشتیەوە بە سرمایدارێک تر دوای فرۆشتەوە بە کەسی ئێرانی ئیسرائیلی ئێستا تقریبا پەهلەوی دانی زۆرتر دکتۆر بابەتی حەشتی شابی لە عێراق مثلا چەند ڕۆژێکە بە بەردەوامی چڕوپڕتر بەتایبێتەوە بەرە بەیانی مثلا لێدان لە حەشتی شابی چۆ قۆناغێکی چڕوپڕتر قوربانیان هەبوو مثلا کوژراویان هەبوو برینداریان هەبوو ئەمە ئێوارەیەش مثلا لە لیوای 145 حەشتی شابی درراوە ئەوە دووبس بەڵێ پێشتر لە دەشتی نینەوە دەشتی کەرکک با بڵێ گورزەکان زۆرە بن زۆر بوون زۆر بوون لیوای 45 لیوای سی ئەوانە هەموو لیان درراوە یعنی ئیسرائیلی شەلیانەدا بەڵێ هەم ئیسرائیل و ڕۆژانی پێشتر ئەمریکا ژەلیان هاوپەیمانان ئەوانە بەڵێ مثلەن حتا تەکتیکەکەی بە شێوەیەکی وا بووە سەرەتا لە شوێنێکی داوە کە چوون بەهانایەوە دیسا لی داونەوە بۆیە قوربانیان گەیشتە 10 کەس کوژراویان بە بڕای زیاتری تەشەنە سنەوە زەم شەوانی ڕابردوو باسمان کرد وتمان دەوردە عراق بەرەوەچە ئەو نەتوانێت ئەو دۆخە خۆڵە مێشی ڕاگرێت قسەکەی لەسەرەوە بۆ دکتۆر ینی بۆ عراق هیچ قسەیەک ناکە یان ناتوانێت عراق ئەم حکوومەتی ئێستا کە لەسەر حکومە لە ڕاستی حکوومەتی کاریباڕێکەرە جەماوەری بەشی ئەوە نییە کە بە پشتیوانی جەماوەرەکەی یا بە پشتیوانی پێگەێنەرەکانی حکوومەتەکە بچێت وەکو مالکی کە یای لە سەدرریەکان یا وەکو عەلاوی یای لە فەلوجە هەموو گروپەکانی سڕیەوە سیاسەتی زەوی یەکسانکردنی بەکارێنا لە ناوی بردنە گروپانە حکوومەتی سودانی وانە تۆزانێت پێگاتی حکوومەتی سودانی پێگاتەیەکی هەشە زۆر مۆلق ولا ئێستا زۆر پێویستی بۆ نمونە بە ئیتالی تەنسیقی ئیتالی تەنسیقی نیوەی حەشتی شعبیە و زۆر پێویستی بەوەیە لە ڕێی گفتوگۆ لەگەڵ ئەم گروپانە مامەڵە بکات چکە ئەم گروپانە سەر بە ئێرانن ئەگەر بێت و ئەم گروپانە سەرکوتکە شوفا ان شاء الله ئەگەر بێت و ئەم گروپانە سەرکوتکە ئۆتۆماتیک ئێران لی زوێرە بێ ئەو کاتە ینی چەند فەرسەخت دانانەوەی سودانی دوورەکەوێتەوە ئەگەر بێت و لیانەیە لە ئەمریکا دوورەکەوێتەوە بۆیە حەزەکە یاری خۆڵە مێشی بکە بەڵام ئەم لێدانە من ئەڵێم قسەوەی تریشی هەیە کاکزانان بە تەفسیری خۆم لە ڕۆژای ڕابردوو ئەم گروپانە پەلاماری هەرێمی کوردستانیان نا بەڵەوە و ئێستا نازانانی وەدان کوردستان پارێزراوە بێت دەست پێکان دەست پێ ناکەنەوە ان شاء الله ڕۆبیۆش تەلەفۆنی کردو بۆ سودانی ینی ئێمە بۆیە لێمان ئەدرێ گوایە هاوپەیمانی ئەمریکاین ئەمریکا ناڵێمی هیچ بەڵام کەندا و تا ڕادێک جۆر لە جۆر کەدای پاراستووە ینی بەشێک ئەوەی لەوە خراپتر ڕۆی ئاگەر پەگەندانە بووە بۆی ئەبێ ئێرەش بپارێزێت بەشێکی بە درۆن هاوکاری بۆ هەولێری کردو بێ بارەکانی خۆی لەوێن
بەڵام هاوکاری ناوچەکانی هەرێمی کوردستان نەکردووە ولی ئێستاش هەڵۆچێت بەو پەلەپەلە نەتوانێت ئەو سیستەمە بەرگریە بۆ هەرێمی کوردستان دانێ یاخود نەیەوێ داینێ من ئەویان نازانم بەڵام ئەم گروپانە ئەتوانێت سەرکوتکە لەبەری هەمان ئەو پەلاماریکە لێرانەیە ئەکرێت بین ئاوا دووسێ کەوچکیش بگرێتە ئەو گروپانەی دیکە لەبەرەوە باوەڕم وایە بەشێکی بۆ پاراستنی هەرێمە یەکەم دووەم نیازی ترم لە ڕۆژانی داهاتووە دوور نییە ئەگەری خۆپیشادانیێتەوە سەرمێز لە ناو ئێرانە و ئەگەری هەڵگەڕانەوەی چەکداری لە ناو ئەهواز و کورد و تورکی ئازەری و عەرەبەکانە لەوە چێکێک بێ لە فاکتەکان چکۆ باسەکرێ زوو ئەگەر ئەوە زیرو بێتەوە ئەم گروپانە بتوانن پەلاماری هەرێم بن و بتوانن بچنە سەر سنوور ئەو سیناریۆ تێگەچێت بۆیە شتێکە لە قۆزاخیان ناوی بەرە بۆیە ئەم لێدانانە بەشێکی پەیوەندی پاراستنی هەرێمەوە هەیە بۆی سەرکوتیانکەن بەشێکیشی بۆ ئەوەیە کە لە کاتی ئەنجامدانی سیناریۆی پێش پەرەسەندوترا ئەم گروپانە سەرێشە دروست دەکەن بۆ ینی ئۆپەراسیۆنی ئیسرائیلی ئەمریکی شتێکی تریشمان بیر نەچێ ینی ترەمپ ئەویت لە سەدا 95 هێرشەکانمان بۆ سەر ئێرانە پێنجی هێشت بووە پێنجی بۆ ئەم جۆرە حاڵەتانەیە بۆ ئەیا لە بەرژەوەندیانەی لە لوبنانە لە عێراقا ئەگەر حوسەکان دەست بکەنەوە لەوێ لێیە بۆی ئەو پێنجی داناوە بۆ ئەوان بۆی کە زۆر مطمئین نەبن لە ڕۆژانی سەرەتای جەنگەکە بەڕێزت پێشبینیەکە هەبوو کە مۆدێلی بە عێراقی کردن بەڵێ سووری لەسەرەوە وڵا ئەم تۆزێکم باس کرد بەس ناو نەبر من مۆدلی بەعراق مۆدلی فەنزوێلیکردن کاتێکمش لەوە کاتێک وەڵامەیاتەوە کە لە ناو گروپی پراگماتیک لە ناو ئیدارەداین ئێرانە دروست بێت تا ئەم دقی ئێمە ئەم دەنگە نابیسین تەنیا یەک ڕۆژ پزیشکیان گڵۆپێکی سەوزی هەڵ کرد پێرش قالیباف شتێک لەو بابەتەی شتێکی نزیک لەوەی وت کە ئەگەر ڕاین ئەگەر ئەوان پەلاماری ئێمە بن پەلاماری ناوچەکان ناوچە ئابوووریەکانی ئێمە بن پێگە ئابووریەکانی ئێمە بن ئێمەش دووریە پەلاماری ئەوان بینەوە بەڵام ئەوە بەدەست ئەوانە یعنی بەمانایەکی تر شەڕاگرتن لای ئێوە ئەگەر ڕاگرین ئێمەش ڕایەگرین گڵۆپێکی سەوزی پراگماتیک هەڵ نەکراوە بۆ ئیداری ئەمریکی و بۆ ئیداری ئیسرائیلیش بۆیە ئیداری فەنزوێلی وانە بوو مۆدەرۆ ڕۆشت هیچ لێ دوانێکی پێچەوانەی ئەمریکا نەبیسترا و زۆر بە سەلیسی ئیشەکە ڕۆشت قسەکە لێرایە ئایا ئەم دانانی ڕێبەرە تەمان زۆر ئیشەکە تونتر دەکاتەوە چکە باوەڕی ئێستا نەک محافزکارەکان لەسەر حکومن محافزکارە زۆر تونداژەکان لەسەر حکومن و ئەوان بڕیارێن و بەبوونی ڕێبەرێکی وازاتر دڵگەرمتر و هیچ گومانێک نییە کە ئەو جۆرێکی تر مامەڵە بکە ئەخری هیچمان من لەسەر چی تەفسیرکە من ئەگەر مادام هیچ لێ دوانێک تازی نیە وایە پێیان وایە ئێستا وایە وەسەتەکەی باوکی بخوێنێت عرف لە ئێرانە چۆنە کاتێککە ڕێبەرە گۆڕێ وەسەتی باوکی خوێنێتەوە وەکو جۆرە لە سوێند خواردنە هەروەها وتاری خۆی بڵاوکاتن لەم وتارەیە استراتیژی خۆی بۆ ئیدارەدانی وڵاتەکە بەیانەکە تۆ توانین بیخوێنیتەوە شکاری ناوەڕۆکی بۆ بکەیت ئێمە نە وتارەکەمان بینیوە نە سوێن خواردنمان بینیوە نە ئەسڵەن دڵنیاین لەوەی ئایا بەڕاستی ئەمە چونکە دوێنێ میدیای ئێرانی بڵاوی کردەوە کە بریندارە لەسەر جێگەیە کراوە بەڕێبەر ینی بەمانایەکی تر ئەمە یعنی چی ینی خۆی ئاگای لێنێ بۆ بەڕێبەر ئێمە بە زۆرێک کرد پێویستمان پێێتی ئێرانەکان پێویستیان پێێتی بەشێکی بۆ سەرکوتکردنی دەنگە میانڕەوەکانی دیکەیە و یانەوێ خەڵکی تر بکەن بەڕێبەر وەکو ڕۆحانی وەکو حەسەن خومێنی وەکو لاریجانی ئەوانە بەشێکیشی بۆ ئەوەیە حەسەن خومێنیش پیرۆزبایی لێ کرد هەموویان پیرۆزبایان لێ کرد ئەوە شتێکی ترە تۆ لەسەر ئاستی بەڵام مەبەستم من ملادەکە هەر هەیە ملادەکە هەیە تۆ بینەچێ مەسەرەن ئەسڵەن لەگەڵ باوکیانە کێشەیان هەبوو ئەمانە ئەی چۆن لەگەڵ کوڕەکان بەتایبەت کوڕەکان کە ئەزمونێکی دێ بۆیە مۆدێلی ئێستەشی لەگەڵا بێت هێشتا عێراقیزەکردن لەسەر مێز بۆچی عێراقیزەکردن دوو جۆرە یان مۆدێلی 2023 بە یەکجاری لەناو بردنێتی یان مۆدێلی نەویەکە چکە سیناریکی زۆر فراوانە سیناریکی فراوان ئێستا بۆ بریشەکان ئەوەینەوە دویەک نزیکترە بەڵام وەکوتم مەیدانی شەڕ من قسەی مطلق ناکەم و قسەش لە ئاسمان و لە پێشبینی فاڵگرتنەوە ناکەم بەڵام باسی سێ چوار ڕۆژەکەم کە لە بەردەستمایە من توانم تەحلیل ئێمە بکەم بە لێدوانەکان و بەو شتانێکەوە یعنی دوور نییە مۆدێلی نەویەک دروستکەن بەڵام لەگەڵ یا نەفەسێک بۆ نافارسەکان نەفەسێک بۆ معارزەکانی ئێران لەناو ئێرانە دروستەکەن ئەمە تا ئێسەیە بەڵام ئەگەر بێت و دەنگی پراگماتیک لەناو ئێرانە بەرز بێت وەکو تۆ ئەڵێ ئەگەر هات و ئەم پیاوە لە ئێران دوو جۆر سیستەمی مامەڵەکردن لەگەڵ دژمنا هەیە یەکیان پێڵە حسەینی یەکیان پێڵە حەسەنی حسەینی ئەوەیە کە ئەچێت و هەڵەگەڕێتەوە خروجەکان لە دەوڵەت یەتە کەربەلا و شەید دەبێت حەسەنی ئەوەیە کە ئەچێتە شام و لەگەڵ سوڵتەیە تەوقعکات و سڵحەکات و دانیشێت هەمیشە خامنەی ژوا بوو خامنەی ئەم جارێک کە پێویستی بە سازشێک بوو
باسی ئیمام حەسەن وعلە ئەگەر پێویستی بە شەڕ بوو هەڕەشە وایە نمونەی حسێنی هێنایەوە شتێکی تریژێ لە عقیدەی شیعەکانە کە هاوکاری ئەم دوو مۆدێلەکە ئەویشەوەیە کە یعنی سووربوون لەسەر باوەڕ تا گیان لە دەستدان یاخود توقیەکردن یعنی شاردنەوەی باوەڕی خۆت لە ئەزمە و لە کاتی تنگانە و پەنهانیە دووریش نییە وەکوتەوەتێ ئەگەر ڕێبەری باڵا بێتە سەر کورسی بزانێ لە بینی 0 یان ڕژیاسپی ئەو عقیدەیە بەکاربێنێت باوەڕی خۆی داپۆشێت بڵێ یەک باشترە لە 0 جۆر لە جۆرەکان ڕازی بێ بەو سازشانەی کە پێەکەن وەکو چۆن لە عراق لە ساڵ 91 بە حکوومەتی عراقی و ئەوانە کرا زۆر باشە سەفوان دکتۆر دێمەولات ئەچینە ژووری هەواڵ کاکێنە بەزمان لەگەڵە بزانین کاکە ئاراسمان لەگەڵە باشە باش هەر ناوێکە ماڵەوە سێ کەس وتیان کاکە ئاراس کاکە ئاراس سڵاوت لێبێ چ زانیاریی ئەبدێت کراوت لایە بۆ ئێمە و بینەرانی بخوێنیتەوە سپاس دەکەین سڵاو کاک زانا دکتۆردی سڵاوتان لێبێ ماندوو نەبن سڵاو بۆ بینەرانی کورسات نیوز زانە باش بۆ خۆت ناوەکەت ڕاست کردە بۆیە من هیچ ناڵێم دەمەوێ بەڵە زانیاری هەیە لەبارەی جەنگی ئێرانی ئیسرائیل ئەمریکا دوایین تازەترین شتە پامی نوێی کۆشکی سپێ لەبارەی جەنگەکەەوە کە وتەبێژی کۆشکی سپی قسەی کرد بەڵام بەر بچمە لای پەیامەکە و هەنێک لەو زانیارانی خستێ ڕوو باسی بەردەوامی هێرشەکانەکەین لە ماوەی 1-2 ساعتی ڕابردووە هێرشی ئێران و ئیسرائیل بۆ سەر یەکتر بەردەوام بووە ئێران هەڵدانی شەپۆلی 35 جەمی موشەکانی بۆ سەر ئیسرائیل ڕاگەیاندووە لە بەرامبەر سوپای ئیسرائیل بردومانکردنی چەند شوێنێکی لە تاران لە ئەسفەهان لە کەرەج تەنانەت لە دوورگەی کیش لە جنوبی ئێران واتە هێرش و بردومانەکان بۆ سەر یەکتر بەردەوامن لە پاڵ بەردەوامی هێرشەکانە کارۆلین لیڤید کەمێک بەر لە ئێساوکوی لە شاشەی کورسات نیوزیش بینیمان قسەی کرد پەیامی هەبوو هەنێک زانیاری خسە ڕوو لەبارەی جگەلەوەی کە تاکیدی کردەوە لەسەرەوەی کە شەڕەکە بەردەوامە بێت سوورن لەسەرەوەی کە ڕژێمی ئێران بگۆڕن یا لا بدەن و باسی لەوە کرد کە ڕاگررتنی جەنگەکە لە دەستی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا تا ئەو کاتی ئەو بڕیاردا جەنگەکە بەردەوامە بێ و باسی لەوە کرد ئەوان توانای سەربازی ئێرانیان بەتەواوەتی لاواز کردووە بە جۆرێکە ئاستی هەڵدانی موشەکەکانیان ناخود توانای موشکی ئێرانیان بە ڕێژەی لە 190 لە ناو بردووە کەم کردوێتەوە هێرشە درۆنەکانیان بە ڕێژەی لە 185 لاواز کردووە و لە ناو بردووە و لە پاڵەوەیە ئەکسیۆس زانیاری دزە پێ کردووە باسی لەوە کردووە کە ئەمریکا داوای لە سوپای ئیسرائیل کردووە کە هێرشەکانی بۆ سەر دامەزراوە نەوتیەکان وەکوی کە لە چەند ڕۆژی ڕابردووە بینیمان بە تایبەتی لە تاران و لە باکووری تاران کەم بکاتەوە ئەمە بەسمەوە بۆ قسەی کە ئێمە دوێنێ باسمان لەوە کرد کە دۆناڵد ترامپ لە پەیوەندێکی تەلەفۆنیا لەگەڵ ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا سعاتێک بە تەلەفۆن قسەیان کردووە لەوێ بەپی زانیارە دزە پێکراوەکان بە پێوانەی کە شارەزا و نزیکن لە زانیارەکانەوە باز لەوە کرێت ترامپ لەو پەیوەندیە داوای لە پوتین کردووە کە ڕۆڵی نەوەندگیر بگەڕێبێتە سەرخەت بۆ ڕاگررتنی جەنگەکە چونکە زانە من دەمێ شتێکتان بۆ باسکەم ئەوەیە کە هەم ئەمریکا و هەم ئێرانیش دەیانەوێت جەنگەکە ڕابگیرێ بەڵام بە ڕێگەی جیاواز ڕێگەی جیاوازەوەیە کە دۆناڵد ترامپ ئەوێ چاوەڕێ بۆ هاوشێوەی ئەوەی کە لە ڤەنزوێلا لە ئۆپەراسیۆنێکی کورتخایانە ڕوویدا ئێران تەسلیم بێ بەڵام ئەمە ڕووی نەدا بۆیە ئێستا چاوەڕێ ئەوەیە لە ژێر فشار و لە ژێر هێرش و بردومانە ئێرانەکان بێنە پێشەوە ئێرانی شێوێ جەنگەکە ڕابگرێ بەڵام بە مۆدلێکی تر ئەویش فراوانکردنی جەنگەکە بۆ سەر کەندا و گەورەکردنی کاریگەریەکانی ئابووری جەنگەکە هەم لەسەر وەکو خەرجی لەسەر ئەمریکا هەم وەکو لەسەر بازاڕی نەوت و ئەوانە بۆیە ترامپ داوای لە پوتین کرده بوو کە لە ڕێگەی سینەکانەوە لە ڕێگەی ئەوانەوە بێنە سەر خەت و بە ئێران ناچار بکەن شەڕەکە ڕابگرێ و بێتە پێشەوە بەو مەرجانەی کە ترامپ پێوێت تەسلیم بێ و گەروی هورمز بکاتەوە لە دوای 24 ساعت لەمە یەکەم کاریگەری ئەم پەیوەندی تەلەفۆنیمان بینی کە ڤلادیمیر پوتین تەلەفۆنی بۆ مەسعود پزیشکیان سەرۆکۆماری ئێران کرد و داوای لێ کرد کە ڕۆڵی خۆی بگێڕێ لەوەی کە ئاستی پەرستنەکان کەم کاتەوە و گەروی هورمز کەم کاتەوە وەکوی کە باسەکرێ ترامپ بە پوتینی وتووە کە داخستنی گەروی هورمز کاریگەری لەسەر بازاڕی نەوتە بینێ وەکوی کە دوێنە بینیمان بازاڕی نەوت بازێکی گەورەیدا خەریک بوو لە کۆنتترۆل دەربچێ بەڵام ترامپ بە یەک لێدوان بازاڕی نەوتی کۆنتترۆل کرد بەوەی کەوتی جەنگەکە لە کۆتایی نزیک بۆتەوە بۆ ئەوەی نەوت هێندە گران نەبێت کە کاریگەری کۆمەلگەی نێودەوڵەتی و جیهانی لەسەر ئەمریکا دروست ببێ بۆیە بازاڕی نەوتی هێنایە خوارەوە و بە پوتنی و تۆ گوایە کە فشارەکان سزاکانی سەر رووسیا کەمەکە بۆی نەوت بۆ ئەوروپا دابین بکە بەڵام لەوێ کێ ئەمێنێتەوە زیانی بەرەکەوێت سینە بۆیە سین ناچارە بێتە سەرخەت
فشار لە ئێرانەکان بکە بۆ ڕاگررتنی جەنگ بۆی گەری هورمز دانەخرێ و نرخی نەوت لەوە زیاتر بەرز نەبێتەوە و ئێستا شتێکی ترە بینیزانە لە 4 ساعتی یەکەمە سینارۆ دڵخوازەکەی ترامپ و ناتەنیاهو ئەوە بوو کە بە کوشتنی ڕابەر و لێدان لە هەرمی یەکەمی دەسەڵات لە ئێرانە دەسەڵات ئێران تەسلیم بێ خەڵک بێتە سەر شەقام و ڕژەمەکە بگۆڕێ بەڵام ئەمە ڕووی نەدا لە قۆناغی دووەمە تونکردنەوەی فشارەکان بوو هێرشەکان بوو لە سەریان بۆی بێتە پێشۆڵم تا ئێستا ڕووی نەداوە بۆیە لە ئێستاە لە دوای پەیوەندی تەلەفۆنەکەی ترامپ و پوتین دەبینین یاخود چاوەڕێ دەکرێم هەفتەی یەکلاکەرەوە بێت لە جەنگەکەیە ئایا جەنگەکە بەرەو ڕاگرتن و دانوستان و کۆتای پێنانەچێ یاخود قۆناغی نوێ دەستپێکە ئەگەر بێت و نێوەنگیرەکەی رووسیا ئەنجامی نەبێ وەکوی ترامپەڵێ بەردەوامە بین لە لێدان لە ئێران ئەم جارە هێرشەکان بۆ سەر دامەزراوە نەوتیەکانە بێ ئەمڕۆ وەزیری جەنگی ئەمریکاڵێ لێدانێکە دەین لە ئێران کە هاوشەوەی نەبوو بێ لە پێشترە ئەمانە هەموو هەڕەشان فشارن بۆی کە ڕژێمی ئێران بێتە پێشەوە بۆ ئەوەی کە دانوستان بکەن چونکە لێرەدا جیاوازیەک لە ئامانجەکانی نێوان ئیسرائیل و ئەمریکا بەدی ئەکرێ هەرچەنە هاوتەری بن ئەمریکا چاوی لەوەیە لە ماوەیەکی کورتە ڕژێمی ئێران بگۆڕێ یا تەسلیم بێ و بێتە پێشەوە بۆ جۆرەی کە ئەمەوێ بەڵام ئیسرائیل دەیەوێ بەردەوام بێ لە هێرشەکانی بۆ سەر ڕژێمی ئێران تا ئەو کاتی وای لێ بکە کە لاوازی بکە هێندە لاوازی بکە کە توانای هەڵدانی یەک موشک و یەک درۆنیشی بۆ ئیسرائیل نەبێ بۆیە ئەبینی لەم کاتەیە کە ترامپ چاوەڕێی نێوەنگیرەکەی پوتینە ئیسرائیل هێرشەکانی تون کردوێتەوە بۆ سەر ئێران دەیەوێ وەکوڵێ دەست بۆشێنە لەو چەند ساعت و چەند ڕۆژێک کە چاوەڕێ ئەکرێ بزانین ئەنجامی ئێران دێتە پێشەوە بۆ دانوستان یاخود نایەتە پێشەوە چونکە ترامپ لە مەسلەی هەڵبژاردننی یاخود دانانی ڕابەری شاتا ڕادەیەک بێ هیوا بوو بەوەی کە چاوەڕێ بوو لە دوای ڕابەر ئێران تەسلیم بێ بەڵام نەبوو ئێستا و دوای ئەوەی کە سوپای پاسداران نەکەرەوەی تەسلیم نەبووناتە پێشەوە تەحەدایەکی ئەمریکای کرد بەوەی کە ڕابەری نوێ ڕاگەن کە مشتەبا خامنەی لە شوێ کراوە بە ڕابەری نوێ هەر چەندە زانیاری هەواڵگری هەیە کە باز لەوەکەن مشتەبا لە بردومانەکە یەکەمە بۆ سەرماڵی ڕابەر لە تاران پێکرا بێ لە ناو چوو بێ مردە بێ یاخود بریندار بێ بەڵام ئەمانە پژاز نەکراونەتەوە ئەوە ئەبەسمە بە قسەیەکی ترامپەوە کە دوێنێ وتی من هیچ پامێکم بۆ مشتەبانی وەکوی بڵێن نایخوێنمەوە جا ئەمە بۆ ئەوەی کە دان بەوان نانێکە سوپای پاسداران ڕابەری نوێیان هەڵبژاردووە ئەو ڕابەرەکە بەدڵی ئەو نییە یاخود زانیارەکان لە ژێرەوە بە جۆرێکی ترنکە باز لەوە کرێ مشتەبا پێکرا بێ و توانای ئەوەی نەبێکە لەم کاتەیە وڵات بەڕێوە بەرێ بەڵێ ئاراز سپاس دەکەین ئاراز زانیاریەکانتم زۆر بەدڵ بوو پێشنیازێک بکەم بۆ دکتۆر علی تر ببی بە بێژەری هەواڵ لە خزمەتانە ئەوەی بە من بکرێ لێرە بێ لە ستۆدیۆ لە خزمەتانە دەست خۆش بێ ئاراز زانیاریەکانت زۆر باش بوو زۆر بە مسەیتەری باست کرد هەر بژی و سەرکەوتوبی سپاس بۆ ژووری هەواڵ دکتۆر لە شوێنێک گۆستاندومی بەڵام ئەمەوێ بەڕاستی حملێ بکەین بۆ سەر گەروی هورمز ینی هەستەکەم شتەکانی ئەمریکا زیاتر لێوە چڕ بۆتەوە بۆی چاوی میدیای جیهانی شتەکانی بردوتە ئەوێ من کۆمەڵێک شتێنی هەمیشە حەزەکەم ینی تەقە لە کۆمەڵک دەرگا بێنم ئیتر چونە ژوورە و تەفاسی لای جەنابتا ببورە مەسەلەن ئەڵێ قسەیەکی کە پەیوەندیەکەی نێوان دۆناڵد ترامپ و ڤلادیمیر پوتین پەیوەندی بە بابەتی گەروی هورمزەوە هەبووە مەسەلەن دۆناڵد ترامپ باسی کرد لە کۆنگرە ڕۆژنامەوانەکەی خۆیان کارۆلین باسی کرد ئەمڕۆ عەلی لاریجانی بە نازانم هەر زمان مەڕات و بڵێن تویت پۆستێکی کرد بەڵێ بە 6 زمان 5 زمان چەند بوو نووسی بوو یان هەمومان بەیەکەوە کورت و مختصر کوردانەکە بڵێ لێ خۆین یا هەمومان ئەمرین لەوێ ینی جۆرێک لەو بابەتانەیە گەروی هورمز ئێستا یەکلاکرەوە پێش ئێستا سوپای پاسداران مەسەلەن هەڕەشەی کردوتیان هیچ کەشتیشی ئەمریکی بۆی نەبێرەنابێ هاوپەیمانەکانیشی و بوێری ئەوەیان نییە تەنانە دوێنێ دۆناڵد ترامپ پێشوتی بیرمەوە کردوتەوە خۆ بڕێەوەی بەمە ئەوانە ئەمە بەرەو کوێمانە بە پێت وایە مەسەل ئەمەش بەقەت ئەتۆمەکە بابەتێکی مهمە یان پێوەندی بە گۆڕینی ڕژێم و دەست و پێ ئێمە ئەمڕۆ باسی جیا لە ئامانجەکان کە باسمان کردن باسی شتێکمان بەلای شتێکە ڕۆشتین بەس یەک لە خاڵەکانی ئەمە ڕوونترێکاتەوە مەسەلەی شەقامی ئەمریکی و ڕایگشتی جیهانی و لەگەڵ ئابووری جیهان ڕایگشتی جیهانی هەمیشە چاوی لە گیرفانێتی بێگومان بەتایبەت شەقامی ئەمریکی کە ئەبینێ بۆ نمونە بانزین بەرزبێتەوە یان ئەو جۆرە ئەو شتانی کە پەیوەندیان بە ڕەوتە بازرگاریانەوە هەیە هەمیشە سەری سەرچاوەکانێکە کێ بۆ بە سەبەبی ئەم بابەتە بۆیە خێرا دەست بەجێ ترامپ پەیوەندی بە ئەنجومەنی ببوورە من بە زۆر ئاسایە هەر دکتۆر مومین نەبێ وڵا ئەو نییە گەروی هورمز زیینوترین کەناڵی گوێزەرەوەی وزەیە بەڵێ ینی بە هەر جۆرە
داخستنێکی کەمکردنەوەیەکی کاریگەری بێ لەسەر مەسلەی وزە بەڵام هەر ئەمە نییە یعنی لێدان لە پێگەکانی وزەش دیسانەوە خۆی گەری هورمز بە درێژایی شەڕەکە کاریگەری هەبوو لەسەر بازار بەڵام بەو حەزمەنیان هێڵا کاریگەری هەبێت چونکە کەناڵی تر هەبوو بەڵام لە دوو ڕۆژی ڕابردووە کاتێک ئیسرائیل و ئەمریکا وا بێتە 3 ڕۆژیش کاتی ئیسرائیل و ئەمریکا ئەڵێن لە پێگەکانی ئابووری و بەرهمێنانی وزەئین لە ناو ئێرانە وە لێشی ئەندا ئەمە کاریگەری ئەبێ لەسەر ئۆپیک لەسەر بەرهمێنانی وزە بۆیە ئەگەر تۆ ببینە ئەگەر بەدیل هەمیشە هەیە مەسەڵ هورمز ئەگەر کەم بێتەوە کەناڵی ترمانێ لە سوێسا هەیە لە کوێتر هەیە لە بابلمەندەب هەیە یاخود بە نیمچەیی هەیە بەڕێگەی وشکانی ئەو ڕێگەی کە سعودی دروستی کردووە لەوە هەبێت ئەو دکتۆر لێرە بۆیە بە تەفاسی لێەوە باش بوو بەڵام چی ترمانەیە بەڵام کاتێک گۆڕاوی تری بۆ داخڵە بێت کێشەکە بێ بە دەبڵ تۆ لەم لا گەری هورمز هاتوچێتیە لاواز بوو کەم بوو بێتەوە یاخۆ جار هەر نەبێت بە هەڕەشەکانی ئێران یاخود لە مەترسی ئەوەی کە شەڕیش هەیە لەوە ئەوانە خۆگیانی خۆشیان بەلاوە خۆشەویستە دوجار لەبەر ئەوەش بێت لەم لاشەوە بەرهمێنانی نەوت لە ناو ئێرانە پەک بخرێت ئەمە جارێکی تر نرخی وزە سوتەمەنی بەرزەکاتەوە بۆیە تەرکیزی هەردوو لا ئەزانن نقطە خاڵی لاوازی هەردوو لا چییە بۆ تۆ بین ترم دەمێکە لەگەڵ پۆتینا بۆ گەرم و گوڕی قسەی نەکردووە دوێنێ قسەیان کردووە خاڵێکی سەرەکی بریتی بۆ لەوەی کە چۆن گاز و سوتەمەنی زیاد بکرێەوە زۆتە بەرەم بێنێت و لەبارەی ئەنجومەنی ئاسایشی وزەوە قسەیان کردووە و یەکێکتر لەو خاڵانی کە بۆ هۆی دابەزیێنی نرخی سوتەمەنی لە ئەمریکایە و لە جیهانە بەشێکی ئەو بوو کە 400 ملیۆن بۆ 500 ملیۆن بەرمیل ینی زیاد بکرێت لەنە ئەو وڵاتانەی کە یەدەگیانێ دەستکاری یەدەگیان بکەن بیخەنە بازارەوە تا ئەم خۆناغەش تێپەڕێ بەشێکی زۆری پەیوەندی بە هورمزەوەیە بۆیە شەمخانی عفو لاریجانی وتی گەری هورمز بەوە پارێزراوە بێ کە هەمومان پێکەوە بیپارێزن و ئامانجی هەمومان بەدی بێ ئەگەر نا ئەبێتە شوێنی خنکانی نەزانام زۆربەی و تیاچوونی هەمومان یان وەکو تۆ وتێ یان سفر یاسد یا من شەریکم یا من شتێکی ئەم حتا قالیبافیش قالیباف بەشەکەی تری ڕاگەاند وتی ئەگەر بن لە پێگە ئابووری و پێگەکانی وزەکانمان ئێمەش هەمان شێوە ئەو وڵاتانی کە بەرژەوەندی ئەمریکایانتیایە ئەینەوە لەو ئامانجە ئابوووریانە یعنی جۆر لە جۆرەکان جەنگی ئابووری خەریکە ئەچێتە قۆناغێکی بەترسیداتر کە ئەمەیان ڕاستەوخۆ پەیوەندی بە شەقام و ڕای گشتی هەموو لایەکەوەی چه شەقامی ئەمریکی بێت شەقامی ئێرانی بێت چ ڕۆژهڵاتی ناوەڕاست بێت چ جیهانیش بێت بۆیە قسەکردن لەسەر وزە لەسەر هورمز لەسەر لێدانی پێگەکان پەیوەندی بەوە هەیە و جۆر لە دەماری یەکتر ئەگرن بە کورتەکەی ئەوە قسەی چە بوو کە ئەڵێ مەترسی هەیە کە بۆم ڕێژی کرد بێت مثلەن لە هورمزانی گەر هورمزی بۆم ڕێژ کرد بێت بە دوای سەر چاوەکەی ئاگەڕام ینی پێت وایە مەسەلەن ئەوە جەنگەکە بباتە دۆخێکی دوو دۆخی وەستانیان مەسەلەن پەیوەندی بە توانەکانەوە هێستا گەر دوو قسە ئەکرێت لە ئەمریکا یەکیان ئەوەیە کە ترەم بەڵێ بیر لەوە ئەەکەینەوە کە ئیدارەی هورمز خۆمان بەڕێوەی بەرین و مەترسیەکان دوورخێنەوە ئەو دوسێ ڕۆژە ئەو قسە لێک دوو شوێن ناکردوێتی ئەمە جۆری دارانەکە چۆنە ئەوەیە کە تۆ هێز بێنیتە ئەم ناوچانە قسەیەک تریش کراکەی کە لای وەزیری بەرگری جۆر لە جۆرەکان ئاماژەی پێیا هەروەها لای یەکی لە سیناتۆرەکانی تریان ئاماژەی پێیا کە ئەڵێ بەرەو ئەوە ئەچین کە جەنگی وشکانی دەست پێ بکەین جەنگی وشکانی چەند ئامان جەنگی وشکانی دووسێمانە هەیە یەکیان ئەوەیە لایەنگرەکانی جەنگی وشکانی دەست پێ بکەن لە ناو ئێرانە کە ئەمە جارێک تۆزێک ینی قابلی مقامخۆیە و هێشتا ناتوانین قسەی تەواوی 50 توانین تەفسیری بۆ بکەین جەنگی تریان ئەوەیە کە گروپ دابەزێنێت لە ئێرانە ینی ئەوەی کە ئینزالجەوی لە ئاسمانەوە بەڵێ هێز تایبەت دابەزێنرێت خاڵێک تریان بریتە لەوەی کە لە هورمزە لێرە پارێزێکدا بنین باسی ئەومان کرد کە تەنها لە سنووری ناحەی خەلیفان و دۆڵی ئالانە درۆن هەبوو بەڵام بەداخەوە کەمێک پێشستا زانیاریەکان باس دەوە دەکەن کە درۆنێک لە هەولێر خراوەتە خوارەوە بە هیوایەوەن کە هیچ زیانێکی ژیانی نەبێ بۆ کوردستان و هاوڵاتیان و هەڵگومان بە هیوای ئەوەین کە هاوڵاتیانیش لەو کاتەدا یارمەتی هێزانیەکان بدەن لە شاری هەولێر زۆر لیان نزیک نەبن و قەرەباڵغی دروست نەکەن بۆی وەکو شەوانی دیکە بە سەرکەوتوی پرۆسەکە تێپەڕێ انشاءالله هیچ ڕووداوێکی ئەوە تۆی
لێ ناکەوێتەوە بۆ برە دکتۆر مەبەستم لە چی بوو ئەو بوو لەوێ وەساندم وتمان یان ئەوەی هێزی تایبەت لە ئاسمانەوە دابەزێن بۆ ناو ئێران کە ئەمە ڕوویاوە جاری وایە لە مەسەرەن لە عێراق هەر هەفتەی پێشوو شتێک لە بابەتە هێزێکی ئیسرائیلی دابەزی و بۆ مەهامێکی تایبەت دازانم چیان لێ دوایەوە بەڵام ئەمریکا ئەزمموی ئەمە هەیە ئەو هێز تایبەتی کە لە فەنزوێلا دابەزی هەمان ئەرکی جێبەجێ کردو کاری خۆی کرد و گەڕایەوە دوور نییە ئەو ئەگەری کە ئەڵێ ئێمە جەنگی وشکانی دەست پێ ئەەکەین یاخود ئەو زۆر هێزی پیادە یاخود ترامپی شەڕۆژ لە بێژوتی هیچ دوودڵیەکەم نییە لەوەی پیادە هێزی پیادە بەکاربێنم دوور نییە ئەم هێزی پیادە خود ڕاستەخۆ ئەمریکیکان بن کە لە هورمزە کاری خۆیان بکەن یاخود بە پشتگیریکردنی گروپە چەکدارەکان یا بە وڵاتانی کەندا و ئەگەر بێت و ئێران لە وڵاتانی کەندا و بەردەوام بێت بە هێناناوەی گۆڕاوی وڵاتێکی کەندا و چونکە ئێستا ئەمڕۆ قسە بوو کە بەحرێن بیل لەوە کاتەوە کە وەڵامەکانی تورمی چەند ڕۆژێک ئەمە ڕەشانە هەیە هەم قەتەر ئەم قسانی هەم بەڵێ هەم هەولێر دەڵێن زۆرشی کەڵە بوو بەس چوو بە سەردانی بەڵێ سەربازی وانەی کرد بوو لەوە چێک بەڕای من بابەتی جەنابەت باسێکی مەسەلەی بەسمەوە بە بابەتێک کە زۆر دقیقە مەسەلەی ئەو پێکهاتەکانی ئێران بەڵێ لە ڕێگەی ئەوانەوە ئەو داخەڵبوونە هەبێت بۆچی لە نزیکی هورمز چەند پێکاتێکمان هەیە لێ ئەهوا ئەزمان هەیە بەڵەوە عەرەبن و لە ساڵی 1995 کە دەستوری ئێرانی دانراوە تا دەستوری کۆماری ئیسلامی ئێرانی لە 1970 تا 1970 لەناو ئەم دەستورەیە مافی ئەم گروپە بە تەواوی بە هیچ شێوەیەک ڕەچاو نەکراوە پێشێرکراوە چۆن مافی کورد پێشێرکراوە هەروەها لە تەنیشتیانەوە هەر لەو ناوچەیە ئەتوانی بە بەلوچەکان پشت بە بەلوچەکان بەسەکە گروپێکی چەکدار و ئازا و لەگەڵ هەردوو کۆماری ئیسلامی ئێران و پەهلەویەکانیشا شەڕیان کردووە دوور نییە ئەمانە بەکاربێنرێن چونکە بۆ کوردیش ئێران مەترسی ئەگەر یەکشتیش بڵێن ئەگەر نەخشەی بۆردمانی ڕۆژانە سیرکەین ئەمڕۆ دوێنێ ناوچە کوردستانەکە کەمتر بۆردمان کرا لە ڕۆژهەڵات کەمتر بۆردمان کرا بەشیان ئێران و ئیسرائیلەوە ئەمریکا و ئیسرائیلەوە بەشێکی بلۆچە بۆ گەڕابێتەوە کە ئەم ناوچانە تقریبن کە نەفت کراون و لێ دراون بەشێکیش لەوە ئەچێ تەشجیع و هاندانەکە ببرێ بەرەو خوارو بەرەو ناوچەکانی هەم فارس هەم ناوچەکانی چکە لەو ناوچانە بۆردمانی زۆر کرا ئەمڕۆ ئەم بۆردمان و ئەم ئاماچ پێکانە لەوە ئەچێ ئەو ئەگەرش زیینوکەنەوە کە ینی ئیرادە با بە خەڵک ئەتر لە خۆپشاندان بێت یاخود بە دروستکردنی گروپی چەکدار بێت یاخود بە دابەزەنی هێزی خۆی بێت بەدڵنیایی لەگەڵ دابەزینی هێزی خۆیان ئەگەر ئۆپەراسیۆنی سنووردارمانەیە ئۆپەراسیۆنی کراوەشمانەیە هێزی تایبەت ئەگەر ئۆپەراسیۆنی کراوە بەکاربێنێت ئەوە لایەنگری بۆ دروستە بێت و هێزی دیکە حەزەکانی یارمەتیان بە بەڵام ئەگەر ئۆپەراسیۆنی داخرا و دیاریکرا و کات ماوە کورد بێت ئەو کاتە هەر ڕازی نابن کەس بەشداریکە چکە بۆ نێک تایبەتیان بۆ دووشت احتیمال هەیە ئەمریکا ئەم ئۆپەراسیۆنە بەکاربێنێت کاکزانە هیچیان بریتە لە بۆ کۆنتڕۆلکردنی یۆرانیۆم پیتێنراوەکان کە ئەگەری دروستکردنی بۆ ئەتۆمیانەیە چکە ئێران پێشتریش ڕاگەیاند بوو کە ینی لە 1960 لە بەرەمانە گەشتە ئاسی لە 1960 و زیاتریش کە ئەمە ئیسراحەت دەتوانێت بۆ بێتەوەی دروستکە بەڵام ئەلبەتە لە ئێستایا قورسە تۆزێ بەڵام خۆر ئەبێ ئەم یۆرانیۆمە دەستی بەسەرا بگیرێت و نەوەک تسی ئەوەیە لە دنیای هەمیشە کاتێکە لەگەڵ وڵاتێکە کە پیتان نەیهەبووە لە ئۆکرانیا کاتی خۆی لە لیبیایە لە عێراق لە سووریایە زۆر مەترسی بۆیە لەگەڵ عێراقیشا نیمچە سڵحێکیان کرد بۆ ئەوی ئەگەر هەی بێت تەسلیمی ئاژانسی وزەی ئەتۆمی بکەن لە ئێرانیشا ئەمە ئەگەر بکەوێت دەستی ئێران گروپی زۆر جیاوازی لێیە هەر لە ناو شعای دنیای گروپی جیاوازی لێ لە عێراق گروپی لێیە ئەگەر بێت و ئەم جۆرە یۆرانیەوە بکەوێت دەستی ئەم گروپانە لەوەچە ببنە مەترسی بۆ سەر دنیا و ئێمە سینەمای ئەمریکی لەوەتەی هەیە مێشکی ئەمریکا بەوە ڕایەنێ کە نابێ ئەم جۆرە چەکانە بکەونە دەستی کارکتەری نادەوڵەتیەوە ئەگەر تەنانەت ئەمریکیش بێخۆی بۆیە ئەو خاڵێکیان ئەم جۆرە هێزان لەوەچە بۆ ئەوان دابەزن خاڵێکتریان بۆ وەکوتم بۆ پاراستنی ئەو شوێنانی کە ئەیانەوێت دەستی بۆ نەبرێت هەر لەوە جیاوازێک لە بینی ئەمریکا و ئیسرائیل هەیە کە ئەمریکا تا دوێنێ نازانم باوەڕی وا بوو کە ناوێت بدرێت لە
شوێنەکانی بەرەمێنانی سوتەمەنی وزە بەڵکو ئەمریکایی بێن نابێت لێ بیان پارێزین ئیسرائیل نابێت لێیان دێن بۆ ئەوی کە شەلەلی اقتصادی ڕۆبەڕووی کۆماری ئیسلامی ئێران بێتەوە ئەو خلافی تەکتیکیە کە لە بین ئیسرائیل و ئەمریکا هەیە بەڵام لەسەر ئاستی ئامانج زوو دووباتیان کردەوە کە بێکەوە شەرتەواوکەین بێکەوە دەستیان پێکردو کامەرا عوسمان لە ڕێکخراوی CPT ئەمریکیڵێ سوپای پاسدارانی ئێران سنووری قەزای پێنجۆنی تۆ باران کردو ئێوارەیە بڕۆ ئەمە تازەیە لە کاژمێر 5 خولەک تا سەرچاوەیەکی تا ئێستا باوەڕکرا و دقیق بوو مێدانیش بۆ زۆربەی ڤیدیۆ ئێوارێ ئەمڕۆ سوپای پاسدارانی 3000 تۆ بارانی گوندی قەلەندەراوای سەر بە ناحەی گەرمیشی قەزای پێنجوێنی کرد تۆ بارانەکان هیچ زیانێکی جانیان لێ نەکەوتەوە بەڵام بوونەتە هۆی بڵاوبوونی ترسود لە ڕاوچێ ئەمە زۆرێکە دیسان لە زۆرێک لە پێیان بێت زۆر لە پێیان بێت شتێک هەم ماوین هەم ترسیشە لە منتیقەکان کاک زانە شتێک باسکەم بەسەڵم کردبوو بۆ وتم با لە ئەخیرەوە هەواڵە گەرمەکان لاچن چەند خاڵەگەیە کە زۆر گرنگە کە ئێران کاری لەسەرەکان لە ئێستەیە ئێمە شەوانە هەر باسی ئیسرائیل و ئەمریکا ئەکەین ئەی ئێران لەمە دووە هێزی بەرگری چی ئێمە بینین موشەکە دوورهاوێژەکانی زۆر کەمبوونەتەوە و تەنانەت بردومانەکانی بۆ سەر ناوچەکانی تریش بەرەو کەمبوونەوە ئەچن ئەوانی کە ڕاستەخۆ ئێران خۆیەوەشێ باسی درۆنەکان ناکەم بۆ سەرهێڵی کوردستان بەڵام درۆنە خۆکوژەکانی لەگەڵ موشەکەکانی موشەکە دوورهاوێژەکانی ئێران و ئیتر باسی فڕۆکەوان ئەو شتان ناکەین ئەمانەی ڕۆژ بە ڕۆژ بەرەو کەمبوونەوە ڕۆشتون باش ئێران پلانی چییە کە ئەڵێ من 6 مانگە توانم ئەم شەڕە درێژە پێ بم و یەکی تیاوتی بۆ 10 ساڵ ئامادەین ئەم شەڕە بکەین ئەمە نازانم ئەمە تا چەند شیعاریان ڕاستەقینەیە بەڵام تا ئەمڕۆ درێژەی پیاوە ڕاستی ئەم بە بڕای من لەمە دووە ئێران لە ڕووی استراتیژی سەربازیەوە هەوڵەیە ینی بەش یەکەم پشتە بەسێ بە هێزی نەرم و میدیا کە دنیا تێبگەێنە کە ئێران ئەگەر لەگەڵ ئێران شەڕ بەردەوام بێت ئابووری دنیا کەوێتە مەترسیەوە بۆ دەرەوە ئەڵێ ژیانی ئەوروپیەکان تێگەچێ مەسەلەی وزە تێگەچێ ئەمریکان لە ڕاستیشە جوڵی کردووە جۆڵی بە دوو ڕقمی نەوت یعنی ڕۆژە و نەوت بوو بە سێ ڕقمی و دوای گەڕایەوە ئەمە تا ئێستا تا ڕادەیەک لە میدیای دیموکراتەکانە ڕەنگیاوەتەوە کە هاوکاری ئەو پەیامە سیاسی ئێران بوون ناڵێم بە هەمانگ یا بێ هەمانگ من ئەویان نازانم بەڵام نەوعەممە ینی تەخزیەی ئەو پەیامیان کردو ئەوروپیەکان هاتوون مەسەلەیەکی وەکو فەڕەنسا وتێتی بیر لەوە ئەەکەینەوە کە شەڕ ڕاگرین نێوانگیری بکەین وڵاتی فەڕەنساش ئەمەش بۆ خۆی ینی ئەمە یەکێکە لە سیاسەکانی ئێران کە لە ڕووی هێزی نەرمەوە هەوڵەیە دنیا جۆرێک تەسویر بکە کە بڵێ بەردەوامبوونی شەڕی من هەر من زەرر ناکەم خاڵێکی تر بریتە لە شەترەنجی شەڕکردنەکە فراوان کە ئەمە هەر استراتیژی ڕایبەری کۆماری ئیسلامی ئێران بوو کە ئەیوت شەڕی ئەم جارەی ئێران وەکو 12 ڕۆژەکە نییە کە تەنها شەڕی ئێران ئیسرائیل بێت بەڵکو شەڕی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوە لە تقریبا دوایمین پەیامەکانیە زۆر بەڕوونی بەسەر زمانی خۆی بە تۆماکرایی ئەمەی بڵاو کردەوە وی هەندێک ئەڵێن ئەو استراتیژی کە بەجێی هێشتووە ئەگەر خۆشی مرد درێژی لەسەر نەک تەنها لە ناو ئێرانە ئەو لامرکزی کە بینیمان هەرکەسە و بۆ خۆی شەڕی ئەکرد لەگەڵ لە تا ڕۆژی دیاریکردنی ڕێبەر لە دەرەوەش بۆ پرۆکانیش هەمان ئەمیشە بۆ هەوادارەکانی خۆشی ئەمەی کردووە بۆیە فراوانکردنی شەترەنجی شەڕ ئەوە یەکێکە لە ئامانجەکانی تاران کە ئەوێت هێزی دیکە شەریکە فراوانکردن لەکوێ ئەگرێتەوە بۆ نمونە ئەم زیادکردنی لایەنگرەکانی خۆی تێوەگلاندنی وڵاتانی کەنداو کە یان ئەبێ بەشێک من لە شەڕ یان ئەبێ بچن واستە بکە شەڕ ڕاگرن ئەوە جۆرێکتر لە فراوانکردنە وروژاندنی کارتی لوبنان کە ڕۆڵیشی هەبوو ڕاستەکەی ئیسرائیل لە ڕۆژی دەرکەوتنی ڕۆژی دەرکەوتنی ئیسرائیلەوە پێشەوە ئیسرائیل زۆر کاراتر بوو لە بردومانکردنی تەنانەت لەناو بنکە عێراقیەکانیشە و لەناو ئێرانە بەڵام لە ڕۆژ بە ڕۆژ لە باسی پرسی لوبنانە لە ڕاستیا سەرێشەی بۆ لوبنان دروست کردووە بۆ ئیسرائیل دروست کردووە ڕاستە حیزبوڵڵاهی جاران نییە بەڵام ئیسرائیل زۆر زوو ئێوێ حکوومەتی لوبنانی خەلعی سلاح بکە لە حیزبوڵڵاه ئەمە فرسەتێکی زۆر باشە بۆی بلەتێکی ئیسرائیل مەشغوڵی ئەوەی لەتێکی مەشغوڵی ئێران لە شەڕەکەەوە ئەوە فراوانکردنی شەڕەکەی بەڕاستی و زوو هەڕەشەی حوسەکانیش لە ئارایە کەی ئەوان و ئەوان ئەگەر بیانەوێ بردمانی تەلەبی بکەن پێشتر کردویانە ئایا ئەو موشەکانیان ماوەیانە ماوەچ دوای بردمانی تون کراو لە ئەمریکاوە ئەوە فراوانکردنی تری ڕوبەرەکەی شەڕەکەیە خاڵێک تری سیاسەتی تاران ئەوەیە وڵاتانی دیکە بە نەرمی ڕائەسپێرێت کە یا داوای ئاشتی بکەن یان لە جیاتی ئەوەی کەندا و بچێتە پاڵ ئەمریکەکان
میسرێ دەڵێ من هاوکاری کەنداوەکەم کە موشەکان زۆر زێنەی پێدەگەێن ینی بەم شێ بمێنەوە من شتێک لە موشەکان بۆ گەڕێنمەوە چونکە ئەمە جۆر لە جۆرەکان ینی ئیسقرارەتێک لە مەوقیفە ئەیا بە کەنداویەکان بڵێ دە باشە ینی بەم حەجمەش لە زیان ئێمە باشتر لەوەی کە بچینە پاڵ ئەمریکا نەزانین مستەقبەلی شەڕەکە چی لێت چونکە ڕاستی هیچ زمانێک نییە لەو مۆزوع ئەمریکا چیان بۆ کات ئەوە یەکێکە لە سەر بکات ئێران بیر لەوە کاتەوە کە تەکتیکی ئەسکەری خۆی ینی تەکنیکی سەربازی ڕۆژانەی خۆی ئاڵوگۆڕ هەموو ڕۆژە یەک شت نەبێت لە ڕاستیە لە ڕۆژان یەکەم تا نوێم ئەویت ئەمڕۆ ینی وەجبەیەکی تر لە موشێکی جۆرێک ترم ئاراستە کرد یاخودەوەم کرد بەڵام تەکتیکی شەڕ چییە لەوە چێت لەمە دووە ئەویش پەلاماری بنکەکانی پێگە و بنکە ئابووری زۆر زۆر هەستیارەکان بە کە هاوکاری ئەەکەن بۆ فراوانکردنی گۆڕەپانی شەڕەکە لە مەسلحەتی ئێرانە خاڵێکی تر ینی ئەوەیە کە گروپی ناڕاستەوە خۆ بۆ وروژێنێت شەڕ دروستکە لە شوێکانی ترا ینی لە ئۆسلۆ بەڵێ بەڵێ لە ئەمریکا جۆرە لە جوڵانەوە ڕوویاوە لە ئۆستۆ ئەوەی کە ینی لە سنەیە ئەمە زۆر ئاسانە تەمان بۆ شیعتۆزە قورسرە ئەمە گروپی خۆتەقاندنەوە و نردنی خەڵکوانە لەوە ئێش بەشی ئەو لاگرێ بێت کە جۆر لە جۆرەکان لە پشێوی گشتی دروستکە تەنها ئێران نەگرێتەوە ئەمە یەکێکترە لەو ئێستا ئەوە بەردەوام ئەوە لەو زمینی واقعبی ئێستا ئەوەی کە جەنابەت باسەکەی هەندێک بەڵێ دەرکەوتووە لایەنگری هەیە لە ئەوروپا چالاکیان کردووە شەر دێر چالاکی تونتیژ ڕێگەی دیکەش هەیە بەشێکی تر پارەی ئێرانی لە دەرەوە هەیە لەوەی ئەم پارەی خەرجکا بۆ ئەو گروپانەی لەوەی هەر ئەسڵ شیعەش نەبن بەڵام میلیشیایە و بەکری ئەگرێت بۆ ئێران لە ئەزمموی سەر ساڵی ئەمیشەی کردووە کاک سەرۆکی زمانی شوراژەڵە بە دوای ڕاگرنتی جەنگەوە نین ئێمە بەڵێ بەڵام ئەوە تەمان بۆ ئەوە خۆی ڕاگەن لە ئەو نیە ڕاگرت لە ئەو نیە بەڵام جۆر لە جۆرەکان ئامانجگەرایەکی تیا دەرەکەوێت کە ئەڵێ شەڕبا بەردەوام بێت یعنی دیسانەوە ئەگەر هەر کامیان بڵێ من شەڕاگرم ئەوە ینی ئەو گوڵە پەسەوزەیە لەوتی ترە مامەڵ لەگەڵا بکە کەسیشان ناوێت ئەو بکە بەڕاستی بەڵام من ویستم ئەزمونێکی ساڵانی ئەزمونێکی کۆماری ئیسلامی ئێران پێ بڵێم کاتی خۆی کۆماری ئیسلامی ئایا ئەتوانێت شەڕ بەرێتە ناو پایتەختەکانی ئەوروپاوە لە ڕاستیان لەوە ئەچێت لە ئێستەیە خودی فارسەکان یا شیعەکان نەتوانن ڕاستەخۆ پاریستێک بەنیا ئۆسلۆ بەڵام بەدەستی دوو ئەتوانن بۆچی چکە ئەزمونێکی وایە کە ساڵانی هەشتاکان کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ میلیشیای تونوتیژە کە ئەسڵەن پەیوەندیان بە ئیسلامیشەوە نەبوو لەگەڵ ئەوانە ینی بەکرێ ئەگرتن یا پارەی پێیان بڕۆن بۆ نمونە لە پاریس فڵانە کەسم بۆ تیرۆرکەن و قسەیەکی شە بوو هات لە تیرۆکردنی شەرفکەندی ئەم گروپانە بەکارهاتن بۆ سوودی وەرەگرت لە گروپی ئیتاج داخواست ئەی تۆ ئەو بۆ من کە منیش فڵانە کردەی تەقینەوە یان فڵانە کار بۆ تۆ ئەنجامەیە بۆیە دوور نییە لە قۆناغی زیاتر پەلەقاژەیە ئێران دەست بەرێ بۆ هاوکاری ئەو گروپی تیرۆرستانەی کە ڕۆژانە پێ حرام مامەڵیان لەگەڵا بکە ئەم ئەزمونەشی هەیە ئەم ئەزمونەی کاتی خۆی تەجروبەی کردووە بەڵێ لە پشتەگەی لە ئەوروپا پێڵێن ئەو قەتڵانەی ئەو تیرۆرانی کە کۆماری ئیسلامیان لە دەروی وڵاتی خۆی کردوێتی لە دەروی وڵاتی خۆی کردوێتی جاری وایە بۆیە دیارنێکەکی کردوێتی خۆی محرکی بۆ یعنی خۆی وتێتی بیکەن بەڵام پارەیەوە بە گروپی ئیتای جوداخواست بچێت لە نەم سام قەتڵی بۆ بکە یاخود چەکی بۆ بگوازنەوە بیا لە ئەڵمانیا تەقینەوە بکەن یاخود لە پاریس بکەن ئەمەش ڕوویاوە حتەنانەت لە تیرۆرکردنی دکتۆر قاسم لۆ و شەرفکەندیە ئەم گروپانە بەکارهاتون کە هیچ گروپی ئیسلامیش نین ئەسڵەن بۆیە فراوانکردنی ڕوبەری جەنگ طبعا ئەمە جەنگی مانەوە نیە تر ئەوە کۆماری ئیسلامیان لەو کاتانە ئەم جۆرە تەکنیکان ئەگرێتە بەر کە بە یەکجاری یەکلایی بوو بێتەوە کە ماوێتی بەڵام خوێنەوەی باش ئێستا دکتۆر ینی بابەتێکی کاڵی ئیسرائیلەکان لەناو خۆیانە وا تاوتویان کردووە ئەمریکا تەحقیقی سەرەتاش جەنابەت باس کرد مەسەلەوتت تا کوێ هاتوو وردەکاریەکەت باس کرد لە ڕووی اقتصادیەوەم لە ڕووی مەسەلەی وێزگا ئەتۆمیەکانەوە بۆ یۆرانیۆم بە پێیتاندراوە بەڵام ئێستا قسەیەکەڵێ ترسیان لەوە هەیە بەو لێ دوانە بەرزوون و زمانە ئەمریکا گەیشت بێتە قەناعەت و هەفتەی داهاتوو کۆتایی پێبێنێت هەر بۆ پێت وایە شتێکی وەها قەرار بەم نزیکانە ویتکاف کۆشنەر قەرار بۆ ئەمڕۆ لێرە بن لە ئیسرائیل بچن یەکتر ببین ویتکاف و نەتەنیا یەکتر ببینن لەوە چه بەشێکی بۆ نازانم هەردوو سیارێکە واردە یەکیان بۆ ئەو بێکە چکە دوێنێش ترمپیش و نەتەنیاژوتی کە پێکەوە شەڕەکە تەواوەکەین ینی بێکەوە هاتوون بێکەوە تەواوەکەین
ویتکاف ڕۆشتووە لەوچێ بۆ یا بۆ ڕوونکردنەوە ئایا تۆ چی کردو من چیم کردووە ئاڵگۆڕی دۆسیەکان یاخود بۆ ئەو چوبێکە بڵێ نەچوون ئەمڕۆنیە قەرار بکۆبوونە بە ڕاستەکە من کە هاتم هەواڵەکەم من بەس لە عمان بینی من ئاوا خوێنمەوە کە بڕیارێک تەسنیم ئەڵێ دوێنێ ئەڵێ ناتەنیاهۆیان کوژراویان بریندارە ئەوە ڕۆژی کەمیش بڵاو بوویەوە کاک ئەبڵێ ئەڵێ پشتی بە کۆمەڵێک شت بەستووە تەسنیم نازانم خەبەرەکەیان بینی ئەڵێ ئەو ڕۆژوایە وت بەڵام دوای دەرکەوتەوە لە ڕاستیا تۆزێک ئەمە دووەم جارە ئەمە دووەم جار ئەوە بەڵام جارێکەکەم ئەو بوو 24 ساعتی نەبرنەتەنیاوە چۆ ئەڵێ پشتی بە چەند شتێک بەسەوە تەسنیم ئەڵێ یەکێک لەوانە مەسەلەن ڕۆژانە دەرکەوت ێستا دەرناکەوێ مەسەلەن قەرار بوو ڕۆژی سێشەممە کۆشنەر و ویتکۆف بچنە ئیسرائیل ئەوە بکەن نەچنەوە من دوێنێ شەوەیان هەبوو وڵان لە شەڕایە خۆ تۆ کە شەڕە کرد بێ خۆش ئامادەکەی بۆ هەموو شتێک ئەڵێ مەسەلەن ینی داوای کردوکە داوایان کردوکە ئەمنیەتی حیمایەتیکردنی ئەو ئەڵێ هەموو ئاماژەن ئەنجاڵێ پەیوەندیشی تەلەفۆنی هەبوو لە نێوان ماکرۆن و ئەوە نازانین تاریخەکەی کە هیچ شتێکیان نیشانەدا خۆی ئەم هەواڵانە شەڕێکی دەرونیش بێت دەم خۆش بەشێکی شەڕ دەرونیە بەڵام بەشێکی تەکتیکی سەربازیە شەڕ دەرونەکە ئەوەیە کە تۆ ورەی سەنگەری خۆت بەرزەکەیتەوە هەروە ورێ بەرامبەر ئەڕوخێنی بەڵام جەنگە تەکنیکەکە چییە؟ هەردوو لە ئەم تۆبەتانە بۆ یەکتر دروستەکەن ئێستا ئیسرائیل لە پێشی باسم کرد بزە بەڵێ ئێستا ئیسرائیل لێ مشتبان لەوە چێ مرد بێت ڕاست نییە بەڵام ئێرانەکان خوان واناڵێن ئەماش دەڵێن نەتەنیا مرد بۆیە هەردووکمان ئێمە کە بەشێک نین لە شەڕەکە ینی خۆشیان نەخاتە گومانەوە ئێستا دڵنیا بە ئیسرائیلەکانش حەزەکەن ئەم شەو نەتەنیاهو ببینن ئەوش حەزەکەن لە نزیکەوە مشتبا پارە سەرفەکەنەوە هەرنیە لە میدیاکانی خۆ بەڵێ هەندێک شتێک ئەیبینم کە ئیسرائیل ئەیکا لە میدیا عەرەبیەوە ئەمڕۆ بەرپرسی ئەو دابشکردنی ینی وتەبێژی حکوومەت ببوورە وتەبێژی حکوومەت باسی ئەوەی کرد ئیسرائیل ئێران وتەبێژی حکوومەت وتی ئینتەرنێت بەکی ئەدرێت وتی ئینتەرنێت خۆتزانی بۆ بەنی سەعات کەم کراوەتەوە ئەڵێ بەڵام ئەین بەو کەسانە بە بەردەوام کە دەنگی ئێمە ئەگەێنن ینی ئینتەرنێتەکە بۆ لایەنگری و سیاسی دەنگی ئێمە گەێن لە کرۆکان یەکێک لە خاڵەکان ئەوەی تۆیتیایە کە بەبەستیەوە بوو ئەیەن بەو کەناڵانەی کە ئەبنە وتەبێژی دەستە دووی کۆماری ئیسلامی ئێران بۆ نمونێ CNN لەناو ئێران لەناو تارانە راپۆرتی کردووە CNN بەوەی کە شەپۆلێکی گەورەی دروست کرد لە دوو خاڵە یارمەتی ئێرانیە یەکەمیان زۆر بە خەستی بڵاوی کردەوە کە کوردەکان کوردەکانی عراق داخلی ئێران ئەبن و ئۆپەراسیۆن ئەنجامەیان ئەمە بۆ کۆماری ئیسلامی ئێران نیعمەت بوو چونکە شەقامی ئۆپۆزیسیۆن و فارسی ناوخۆی یەک خستەوە وتیان ئەوە کەواتە خەتەر لەسەر خاکی ئێرانەیە نەک لەسەر خەتەر لەسەر کۆماری ئیسلامی ئێران دەبێت هەروەها ئەو جۆرە کەناڵانە کە ئەو کتۆڵی خەرجیان تیاکێشن ئەو جۆرە هاوکاریکی تریشیان کرد ئەوە بوو کە ئەو دەنگۆیی بڵاو کردەوە کە ئەمریکا نیەتی هەیە شەڕ ڕاگرێت ئەی باشە ئەمریکانیەتی هەبێ شەڕ ڕاگرێت کەواتە ئێران سەرکەوتوو بوو لەوەی کە خۆڕاگری کرد بۆیە ئەم کەناڵانە دقیق قسەکەی جەنابتە یعنی خەرجی تیا ئەکرێت بۆی شەڕە میدیایەکە لە بری ئێران بەڕێوە بەرن پارەی بۆ تا خەرجەکرێت بەڵێ بەدڵنیایی لە کۆشنەر ئەوە لەو بابەتی چوونی ویتکۆف و کۆشنەر خەرجیتیاکە ئەمریکا شەرتیایە خەرجەکە چکە شەڕی میدیایی هیچی کەمتر لە شەڕی سەنگەرەکان بزەبت من پێش ڕیلێکم لەسەرەوە کردو ساو لە پیجی کورسات نیوز هەیە دکتۆر مەسەلەن بەوردی ببینە سەر بابەتیەوە پێت وایە پەیوەندی نێوان ئیسرائیل و ئەمریکا هێندە ئەستراتیژی بێ مەسەلەن قەرار بە یەکتر بدەن والله ئەو ترسە ڕاستیان مەسەلەن ڕەنگەوش ئەوش بەشێک بێ لەو تاکتیکە سەربازیانی ئێران ئەیخاتە ناو ئەوە بەشێکی تاکتیک سەربازی ئەمریکیش ئێستا دوێنێ ترامپ هەموو دنیای هێنایە سەرخەت کە وتارێکی زۆر گرنگ پێشکەسەکەم لە باری شەڕەوە وتارەکەش هیچ نەبوو درێژەی ئەوی پێشوو بوو بە پێچەوانەوە زۆر گەرمتری کرد شەڕەکەدا دوای وتارەکەی شەڕ تونتر بوو بەڵام ئەگەر بمانەوێ کاک زارا لە پەیوەندی بەهێزی ئەمریکا ئێران تێبگەین ئەبێ سەیری لۆبیەکانی ناو ئەمریکا بکەین تا ئەم چرکەیەش هەر سەرۆکی کە ئەمریکا بێ بێتە سەرخەت ئەبێ لۆبی بەهێزی جۆکانی لەگەڵا بێت لۆبی بەهێز جوو کە ئەوانەی کە ئیسرائیل سەپۆرتیانەکە زۆربەی انتخاباتەکان ڕاگررتنی جوەکانیان بەلاوە گرنگترە لە هەزاران مسلمان یا هەزاران غیرە ئەمریکی کە لەوێ مافی دەنگداری شارێتەنانەت کۆمپانیا گەورەکان ئەمانە بەشێکی زۆریان لەگەڵ دەوڵەتی ئیسرائیلە پەیوەندی تۆ ینی شەریکی کو مایکرۆسۆفت سێرکە بەشێکی زۆری و بەرنای لە ئیسرائیلەوەی بە ئەوروپا یعنی لە ئیسرائیل ئەگەر سێ بنکەی سەرەکیە بێت
لە چین کارکە لە ئەمریکا لە ئیسرائیل بەرهەمێکی زۆری ئەوروپی مایکرۆسۆفت لە ئیسرائیل ئاسانیە لە دێک بەردان لە ڕووی ئابووری زۆر ئابوووریکی تێکەڵان هەروەها لە ڕووی هەڕەشەکانەوە کاف ئەمڕۆوتی ئەگەر ئێمە شەڕی ئێرامان نەکردایە ئیسرائیلی قوتە ینی ئیسرائیل لە ناو ئەبرد کە ئەمە خەتی سوورە بۆ ئەمریکیەکان بڵێ بۆچی چونکە لە ڕاستیا تەنها ئەوە نییە لە بەرخاتری جوو ئیسرائیل هەبێت لە ڕاستیا دەستێوەردانی ئەمریکی و هەروەها ملکەچکردنی وڵاتانی کەنداو بۆ ئەمریکا لە دوو لاوە ئەمریکا توانی بی وڵاتانی کەندا وا لێ بکە کە هاوکاری سیاسەتی ئەمریکی بن یەکێکیان بریتی بوو لەوەی کە ئیسرائیلی بۆ دروست کردوون بەبوونی ئیسرائیل هەموو وڵاتانی ئیسلامی ناچارن لەگەڵ ئەمریکایە مجاملە بکەن بۆی ئیسرائیل لەوە گەورتر نەبێت یاخود پەلاماری نێن هەروەها بەبوونی وڵاتێکی و ئێران دیسانەوە باڵانسی ئەمری هەردوو وڵاتانی سونە نشین هەروەها شیعە نشینی لەو بێنە ڕاگرت بوو کەواتە بوونی ئیسرائیل جۆر لە جۆرەکان بوونی کارتی بەهێز دیپلۆماسی ئەمریکی لە دەرەوەی وڵاتی خۆی بە بۆنەی ئیسرائیل و ئیسرائیل ئەمیشە بۆ ئەمریکا ئەکاتەوە ینی ئیسرائیل لە کۆمپانیەکان لە دەوڵەمەندەکانیە لە بەرهەمێنانە لە کڕینی چەک و چەکسازیە خۆم جەنگەی ئیسرائیل تەنها ینی تۆ ئەم جەنگە ئەگەر تەنها ئیسرائیلیش بیکە خێرە ترەمپ ئامادەنی لەگەڵ جاری وایە لەگەڵ سەرۆکی ئەمریکا بێت 6 مانگ موعدی بۆ وەرگرێت جار لەگەڵ دانیشێت بەڵام گەورەترین کۆبوونەوەی لە بیانی ئەم جەنگەیە ئەو کۆبوونەوەی بوو کە لەگەڵ بەرهێنەرەکانی چەکا کردی بۆچی لەگەڵ بەرهێنەر چەکا چونکە ئەو بەرهێنەرانی چەک بازار بۆ ئەمریکا دروستەکەنەوە بازار بۆ خۆشیان دروستەکەن و جۆری قازانجەکەشی گۆڕین لەبەرەوە لە کاتی شەڕە بڕیاریان ناو بەڵێنی لێوەرگرتن پەیمان نامەیە ینی جۆر لە ڕێککەوتن و لە گەیشتنامەیان وەرگرت لە کاتی وازم ڕۆژی سێم بوو یا چوارەم بوو بڕیاریان نا چوار هێندە بەرەمێنایی چەک زیادکەن کەواتە ئەم شەڕە بەشێکی بریتە لە کۆتایی هێنان یاخود نینۆکردنی ئێران بەشێکی تری بریتە لە ساختکردنەوەی چەک بەشێکی تری بریتە لە تاقیکردنەوەی چەک هەر ئەمێوارە قسێکی سادەی خەڵکی ژەکرێت لە سوشال میدیا و لەو ئەڵێ چاودێری سیاسی لە پڕ قسێکەکەن ئەڵێ تا ئەمریکا هەرەوەی ویست ئەوە پیشانی خەلیزیدا وڵاتانی کەنداویدا کە ئەوە ئێرانە من نەبم ئاواتان لێکە یاڵەوەرە چەکم لێ بکڕن ها زۆر سادەی ئەڵێن بەڵام ڕەنگە باقی سیر کە تۆ عقدی وڵاتێکی کەنداوی 400 ملیار لەبارەی چەکڕینەوە لەگەڵ ئەمریکایە 400 ملیار بەچی پێ ئاکرێ ئەگەر بە مەترسی دروستکردن نەبێت لەسەر سعودیە یا لەسەر ئیمارات ینی ئەوە خاڵێکە ینی تقریبا بۆتە مسلمە لە سیاسەتی گشتی ئەمریکا لەبەرەوە ینی پەیوەندی ئیسرائیل ئەمریکی و جۆری درێژدان بچەک حەزەکەم یەک خاڵتر باسکەم کارزانە تۆ ئەگەر دقت بی لە شەڕی ئێران عراق شەڕی ئەمریکا عراق باشە لە ساڵی 1990 کێ شەڕەکەی ڕاگرت ینی خۆ عراق ڕای نەگرت ئەمریکا ڕایگرت و ملکەتیان بێکرد خۆی عراقی نەبوو کە شەڕەکەی ڕاگرت بەڵام لە ساڵی 91 تا 2003 ملبلانەی ئەمریکی عراقی هەر درێژەی هەبوو ینی ئەمریکا لەو شوێنەی کە شەڕ دەست پێکا خۆشی لەو شوێنە ئەتوانێت ڕایگریا تەواوی کە تەواوکردن و کوتم جیاوازە لە ڕاگرتنەکەی بۆیە جاری وایە شەڕەکە تەواو بووە لەسەر زەمینی واقع ئەو وڵاتە توانای نامێنێ وردە خەریکە لە بارەچێت ئێستا ئێران خەریکە بەرەو دۆخە ئەچێت شەوانی تر بۆ ئەمە هەرم ئەمە ئەومانە بیست کە وانە گورزی ڕۆی و ئەوەی صادقی ئەوەنە و گورزی ئەوە لە صادقی چوار و نەزانم چەندێکەوەنە جاری وایەش دژمن ینی ئەمریکا وڵاتێکی زلێزە ینی بەراورد ناکرێت بە وڵاتێکی و ئێران بەڵام ئەی بۆ ئەم شەڕە بە تەواو ناکە بەشێکی پەیوەندی بەو ئەوەیەکە ینی کوردەواری شتێکی زۆر جوای ئەڵێ شەڕکەر وازیە ناوە نێوانگیر واز نایەنێت باش ئەمە پەیوەندی بە چیەوە ئەمە تۆزێک بە پێچاو پێش ئەم قسەی ڕاستە بەڵام نەک بە دەقیقی لەناوبردننی کۆماری ئیسلامی ئێران تەنها یاخود سنووردارکردنی کۆماری ئیسلامی ئێران تەنها بینی بچووکردنەوەی ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران و کۆماری ئیسلامی ئێران نیە لەو ئێرانە بەڵکو شەڕێکی ڕانەگەێنراو هەیە لەگەڵ چینە شەڕێکی ڕانەگەێنراو هەیە لەگەڵ رووسیایە شەڕێکی ڕانەگەێنراو لەگەڵ ئەوروپیەکانە چونکە جارێکی تر وزە بێت بچێتەوە سەرمێزی گفتوگۆ لەگەڵ ئەمریکیەکان بامەڵی لەگەڵا بکەن و هەروەها جۆرێکی تری شەڕەکە پەیوەندی بەوە نییە کە ئێران تەواو وتی کاکە ئیسرائیل من لەگەڵ تۆ شەڕ ناکەم ئەو پەیمان نامەیە کە ئیمزایەکەم کە تاماوە من هەرگیز شەڕی تۆ نەکەم خۆمە کەواتە بردنەوەی ئیسرائیل وانە بەڵام ئیسرائیل بۆ بێدەنگ نابێت لەوە چونکە استراتیژی ئیسرائیل پەیوەندی تەنها بە ئێرانەوە نییە پەیوەندی بەوەیە کە وڵاتانی ناوەندی بەهێز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستان نەمێنن لە میسرەوە دەستی پێ کرد لە سووریا لە عراق لە عراق دەستی پێ کرد میسر سووریا لیبیا وەوا سەرەی ئێرانیشە و سەرەی وڵاتانی دیکەژێت بۆیە ئەوە یەکێک لەو خاڵانی کە
گرنگە بیر لێ بکەیت و کە شەڕەکان تەنها نییە حتا تەنها جاری واژە بۆ کاکزانە سەری کرد لە ساڵی 1940 1930 جەنگی دومی جیهانی نەبوو ئێران وتی من وڵاتی من بێلایانی هەڵبژێرم لە هەردوو جەنگی یەکەمی جیهانی دومی جیهانیا ئێران وتی من بێلایەنم باشە ئەبێ کەس نەچێتە ناویوانە لە جەنگی دومی جیهانی بەکەم بنمونە بۆ تو لە ساڵی 39 بەیاننامەی بڵاو کردە وتی من بێلایەنم لەم شەڕەیە باش بە هەموو پێوەرێک نابێ یەک سەربازی ناوپەیمانان نەبەری دژاوپەیمانان بێتە ناو ئێرانەوە کەچی بەرەی هاوپەیمانان کە ئێران کە زۆرترین وەبەرهێنانی ئابووری و زۆرترین چەکسازی و ئەسڵەن ڕەزاشا خۆی بەریتانیا هێنابێ سەر کورسی سەر تەختی پاشایەتی پایلەی ئەوان بۆیان دروست کرد کەچی لە ساڵی 40 هێز لە باکوورەوە رووسیا و بەریتانیا و کاتا هاوپەیمان بوون لە باکوورەوە رووسیا تا تاران هات داگیری کرد لە جنوبیشەوە تا تاران بەریتانیا داگیری کرد باشە تۆ وڵاتێکی هاوپەیمان بووی هەردوو سەرۆکی ئەمریکا و سەرۆکی بەریتانیاش هاتنە تاران دانیشتن شای ئێرانیان دوور خستەوتیان ئێمە کۆبوونەوە لە کۆشکی شای ئێران کۆبوونەوەیان کرد بەبێ ئامادەبوونی شا یعنی ئێرانی داگیر کرد لە کاتێککە ئێران ڕاگەیاندبوو کە بێلایەنم کەواتە مەرج نییە بە چاوی تەقلیدی سەری شەڕەکە بکەین بڵێ مادام ئێران شەڕەکە ڕائەگرێ یا مادام ئەمریکا شەڕەکە ڕاکەوە شەڕەکە تەواو جاری وایە شەڕەکە بەوە تاو نابێت تۆ ئەگەر بێلایەنیش بیت لەسەر تۆ شەڕێکرات و بە خۆت نازانی بۆیە هاتن ئێرانیان دابەش کرد و ئەو بوو بەرهەمی ئەو داگیرکردنە کۆماری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان دروست بوو کۆماری ئازربایجان لە ناوچەی تەورێز دروست بوو ئەوەی پیشەوەری و نێودگیری شتێکی تر بە دوای باسیەکەم باسیەکە لای پامنێری هەولێرەکەەوە ئەسمە لای پامنێرەکە باشژای بخۆ ڕاماسلااو لێ بێم کاتت باش کەمێک پێش ساڵ ڕاگەندرا کە دەنگێکی بێز لە هەولێر بیسرا و درۆنێک خراوەتە خوارەوە ئەمێ زانیاری مام دەیتێ بە ئێمە و بەبینەران زانە سلااوت لێبێ وەک ئاماژت پێدام چەند سوپاس دەکەم کەمێک پێش ئێستا ئەوەی هەیە لە ئاسمانی شاری هەولێر دەنگی تەقینەوەی بەهێز بیسترایە ئەو دەنگی تەقینەوەیە بە گوێرەی ئەو زانیاریانەی کە هەیە تاوەکو ئێستا هێرشی درۆنی بووە ئەو هێرشە درۆنیە لە ئاسماندا سیستەمی بەرگری ئاسمانی هاوپەیمانان تێشتیان شکاندووە بەڵام پارچەکانی پاش ماوەکەی تاوەکو ئێستا نەزانراوە گەیشتۆتە ئاراستەیەکی شاری هەولێر لە چ گەڕەکەیەک یان خۆت لە چ گوندێکی دەوروبەری هەولێر کەوتۆتە خوارەوە ئەوەی کە هەیە تاوەکو ئێستا بەو شێوەیە زانیاریەکان تاوەکو ئێستا هیچ وێنە و هیچ هاوڵاتێک وێنەی نەناردووەیان هیچ با بڵێن سەرچاوەیەک بەوە نەگەیشتۆ کە درۆنەکە یان ئەو تەنەی کە تێک شکێنراوە لە ئاسمانی شاری هەولێر لە چ ئاراستەیەک لە شوێنێکی شاری هەولێر کەوتۆتە خوارەوە ئەمە لە دوای دوێنێ شەو لە دوای ئەو هێرشانەی دوێنێ شەو کە سێ درۆن بوون دژە تیرۆری هەولێر ڕاگەیەندراوێکی بڵاو کردو کە سێ درۆن لە ئاسمانی شاری هەولێر تێک شکێنراون پاشماوە و پارچەی یەکێکیان کەوتە سەر کۆنسوڵخانەی گشتی ئیمارات لە شاری هەولێر ئەمە دوای ئەو هێرشەی شەوی ڕابردوو بیستنی ئەو دەنگات تەنها ئەوە بیستراوە کە ئەم شەوهەیە لە دوای هێرشەکانی شەوی ڕابردووە جا ئەمە کاریگەریەکەی بەش بە درێژایی ئەو جەنگە کە ئەمڕۆ لە 11مین ڕۆژی هەڵگیرسانی جەنگ داین بەردەوام بووە لە شاری هەولێر لە ڕابردوودا ئەوەی کە هەیە بە شێوەیەکی گشتی ڕۆژانە دووبارە ئەبێتەوە ڕۆژانە دەنگی جیاواز لە شوێنی جیاواز ئەبیسترێ زۆرترین ئەو هێرشانەی زۆرترین ئەو دەنگانی کە ئەبیسترێت بە ئاراستەی ڕۆژئاوای شاری هەولێرە کە کۆنسوڵخانەی ئەمریکای لەیە کۆنسوڵخانەی گشتی ئەمریکا لە هەولێر وە لەگەڵ فڕۆکەخانەی نێودەوڵەتی لە شاری هەولێر ئەمەشیان یعنی زۆرترین دەنگ و ئاراستەکانی هێرشەکان لەو سنوورە بووە بە درێژایی ئەو 11 ڕۆژە من ئامارێکم لەلایە بە شێوەیەکی گشتی ئاماژەی پێدەم کە سنووری پارێزگای هەولێر وە بە شێوەیەکی گشتی کوردستانیش تا ڕادەیەک یەکلایی بۆتەوە بە ژێرەی ئەو ئامارەی ئەو 11 ڕۆژە کە من پێم گەیشتووە تاوەکو ئێستا ئەوەی کە دەوترێت بەپێی ئەو سەرچاوی کە من زانیاریم لێوەرگرتووە 222 هێرش کراوەتە سەر هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی زۆرترینیان لە سنووری پارێزگای هەولێر بووە سنووری پارێزگای هەولێریش دابەشە بێت بۆ سەر چەند سنوورێکی جیاواز ئەوەی ئیدارەی سربەخۆی سۆران کە هەیە دوێنێ چێویش هێرش کرا بۆ سەر چیای بەنی هەریر و چیای کۆڕەک لەو سنوورە لەگەڵەوەشدا سنووری خەلیفانیش بە هەمان شێوە چیای هەریر و بەنی هەریر نزیکە لە فڕۆکەخانەی هەریر لەو سنوورە کە بنکە سەربازیەکانی ئەمریکا و هاوپەیمانانی لێوەکەوەی کە دەوترا لەگەڵەوەشدا لە دەوروبەری سنووری پارێزگای هەولێر بە تایبەت ئاراستەی ڕێگای خەباتیش وەک لە ڕۆژانی ڕابردوو بە درێژایی هێرشەکانی ئەو بۆردومانانەی کە کراس بنکەی سازمانی خەباتی لێبوو ئەوەی حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و لەگەڵەوەشدا لە سنووری دێگەڵەش بە ئاراستەی پارێزگای هەولێر چەند هێرشێک هەبووە
تاوەکو ئێستا وەک ئاماژەم پێدا زۆرترین ئەو هێرشانێک کە کراوە لە پارێزگای هەولێر بووە کەمترینیشی لە پارێزگای هەڵەبجە بووە پارێزگای سلێمانی و دهۆچش بە پلەی دووە موسێم دێن بەپێی ئەو ئامارە جا لەگەڵ ئەو بڵاوبوونەوەی ئەو ئامارانە یان ئەو شتانی کە تاوەکو ئێستا و هێرشانە هەیە ئاماری گیان لە دەستدانیش تاڕادەیەک ئەوەی کە بڕاگەیەندراوە بەڕسمی تاوەکو ئێستا ئەوەی هەبووە کە ئاسایشێک کارمەندێکی ئاسایش لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بۆ زانە و ئەوانەی دیکە کە حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان پارتی ئازادی بە تایبەت کە ڕایگەیاند و من خۆم چوومەلایەن و بە تایبەت ئەو ڕۆژێک کە لە هێرشەکەدا پێشمەرگەیەکیان شەهید بوو تاوەکو ئێستا سێ پێشمەرگیان بە ڕسمی ڕاگەیاندووە کە شەهید بوونە لەو هێرشانی بە درێژایی ئەو 11 ڕۆژە و لەگەڵ ئەو کارمەندەی ئاسایش وەک ئاماژەم پێدا لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر ئەوە بەپێی ئەو ئامارە چوار گیان لە دەستدان هەبووە بریندارەکان تاوەکو ئێستا نەزانراوە چکە وەک ئەوەی ئاماژەم پێدا دوێنێ شەویش لەو پرۆژە نیشتە زێبوونەی کە پارچە موشەچیەکان پارچە با بڵێن درۆنی و موشەچیەکان هەردوو ئاراستەکان هەبوون لەوێش برینداری سوک هەبوو بەڵام زۆرینەی ئەو بریندارانی کە هەبوونە بریندارەکانیان سوک بووەتە پارچەیەکی بچووک بۆ نمونە بەرقاچیانیان دەستیان کەوتووە هەروەک ئەو پارچەی کە لە گەڕەکی سوودوی پارک کە گەڕەکی سربەستیشی پێ ئەڵێن لە شاری هەولێر کەوتو بۆ خوارەوە ئەویشیان بە هەمان شێوە کارمەندێکی گەیاندن دلیڤەری پێ ئەڵێن بەر قاچی کەوتبوو و برینەکەی سوک بوو ئەمە تاوەکو ئێستا بە شێوەیەکی گشتی ئامارەکان بووینە کە لە سنووری پارێزگای هەولێر و کوردستان بە گشتی تۆمار کراون ئەو هێرشانە شەوی ڕابردوش ئەوەی کە هەبووە تاوەکو سعات 12 شەو بەرەبەرەی بەیانی کە نزیک سعات 3 شەو ئەو هێرشانە هەبوونە بە تایبەت ئەوەی شاری زێڕین کە لە نزیک کونسوڵخانەی ئەمریکایە ئەو شوێنە پارچەی درۆنی و پاشماوەکانی بەربووبوونەوە واتە کەوتبوونە خوارەوە و زیانیان بەر بەشێک یعنی بەشێک لە ماڵان گەیاندووە بە تایبەت دیارترین ئەو زیانانەی کە بەرماڵان ئەکەوێت لە ئێستادا شکانی جامی پەنجەرەی ماڵەکانیانە کە لەگەڵ هێزی زۆری دەنگەکە پارچەی یان پارچەی پێکەوتن بە جامەکان ئەوە دیارترین زیانەکانە لەگەڵ ئەوەشدا شکان و شێوانی ئۆتۆمبیلەکانی بەردەرگازانە ئەو شیانیەکێکی دیکەی ئەوەی ئێمە بە درێژایی ئەو 11 ڕۆژی تێبینیمان کردو ڕۆژتینە لە لای هاوڵاتیان و زیانیان پێگەیشت و قسەیان بۆ کردوون زۆرترینیان شێشەی ئەویان هەبووە کە ئۆتۆمبیلەکانیان زیانی پێگەیشتووە و لەگەڵ ئەوەشدا خانوەکانیان هەم ڕووکاری دەرەوەی پێشەوەی هەم شکانی جامەکانیان کە بەهۆی زەبر و بەهێزی دەنگەکەیەوە یاخود بەهۆی بەرکەوتنی پارچەی بچووکی درۆنەکانەوە ئەو چێشەیان بۆ دروست بوو زیانیان بەرکەوتووە لە دوای ئەو هێرشانەوەک ئاماژەم پێدا ئەو شەو چەند درۆنێک با بڵێن وەک باس ئەکرێت لە ئاسمانی شاری هەولێر تەقێنراوەتەوە بە سیستەمی بەرگری ئاسمانی هاوپەیمانان وەک ئاماژەم پێدا بەڵام تاوەکو ئێستا ئەوە هێزەکانی دژە تیرۆر یان ئاسایش و هیچ یەکێک لە هێزە ئەمنیەکان ئەویان پشتڕاست نەکردوەوە تا ئێستا چکە زانە زۆر جار بە گرنگە ئاماژە بۆ بدەم چەند جارێک ئەو هەبووە لە بەدرێژایی ئەو جەنگات لە ڕابردوودا چەند جارێک بۆ نمونە هێرش کراوە لە ئاسمان تەقێنراوەتەوە ئەو پارچانەی کە ڕۆشتون ئاراستە کراون لە لایەکی دیکەی ئاراستەیەکی دووری چەند کیلۆمەترێک لە دەرەوەی سنووری پارێزگای هەولێر کەوتونەتە خوارەوە نمونەشمان هەیە کە لە سنووری بەحرکە هەیە چەند با بڵێن چەند کیلۆمەترێک لە سنووری ناوسەنتەری شاری هەولێر دوورە چەند جارێک بە شێوەیەکی بەرچاو پارچە درۆنیەکان و هێرشەکان لەوێ کەوتونەتە خوارەوە و لەگەڵ ئەوەشدا لە گوندەکانی دەوروبەر لە دەوروبەری خەبات لە سنووری گوندی سێبیران ئەوانە دیارترین ئەو ناوانەنەکە پێشتریش ئەو شوێنانە پارچەی درۆنیان لێکەوتۆتە خوارەوە خۆشبەختانەوەی کە تا ئێستا هەیە کەمترین زیان هەبووە بە شێوەیەکی گشتی و لە ئێستاشدا وەک دەبینن دۆخی زانە دۆخی ناو سنتەری شاری هەولێر ئارامە وەک دەزانین لە کۆتا ڕۆژەکانی مانجی ڕەمەزانین خەڵک بە شێوەیەکی بەرچاوتر لە سەرەتاکانی ڕۆژی جەنگ هاتۆتە دەرەوەی ئێمە تێبینیمان کردووە قەرەباڵغی زیاتر پێوە دیارە ناو شار تاوەکو ئێستا ئارامە و هێزە ئەمنیەکانیش لە شوێنە جیاوازەکان و زۆر ینی با بڵێن شوێنەکانی ڕامان باش لە گوندی دارەبەنەکەن لەنەوە درۆنێکی خراوەتە خوارەوە لە گوندی دارەبەن کەوتۆتە خوارەوە گوندی دارەبەن دەکەوێتە کوێ هەولێر ئەو پرسیارێکی جۆغرافیە بەڵێ ئێستا زانیاریش بە من گەیشتووە ئەوەی کە هەیە چەند زانیارێک گەیشتوە تاوەکە ئێستا ویستم ئاماژە بۆ بدەم زانەکە چەند زارێک لە کاتی ئەوەی کە هێرشەکان ئەکرێن بۆ سەر ئاسمانی شاری هەولێر بۆ نمونە نیو سەعات یان سەعاتێک دوای ئەوە پارچەکان لە شوێنی زۆرا و زۆر ئەبیسترێتەوە ئەوەی کە ئێستا هەیە بە ئاراستەی ڕێگای خەبات لە گوندی قەرەچووغان
دەڵێن درۆنێک بربووتەوە بەڵام تاوەکو ئێستا وێنە و زانیاری پشتڕاستکراوە نەهاتووە بە دیاری کراوی و ئەوەی دیکە کە پارچەکانی دیکەش لە بەشێک گوندی سێبیران با بڵێن سنووری سێبیران کەوتۆتە ڕاستەوخۆ کەوتۆتە ئاراستەی پشت فڕۆکەخانەی و دەوڵەتی هەولێر زانە لەوێەوە چەند پارچەیەشی تەقێنراوە دیارە بەپێی ئەو زانیاریانی کە ئێستا هاتووە بۆ لای من تەقێنراوە پارچەوەکان دۆزراونەتەوە بەڵام بە دیاریکراوی پشتڕاست نەکراوەتەوە لەلایەن هێزە ئەمنیەکان تاوەکو ئێستاش هیچ وێنەیەک بەدەستمان نەگەیشتەوە بە دڵنیاییەوە لە ئەگەری بوونی زانیاری زیاتر و ڕامان پێم خۆشە باسی بابەتێکت کرد ینی ورە و جم و جۆڵی خەڵک چۆن ئەوە گرینگە ینی خەڵک گوێبەوە نەداتمە ڕاستە خۆ پارێزێ یارمەتی زەمنیەکاندا بەڵام لە ڕووی بازارکردن و ئامادەکردن ئامادەکاری خۆیان ینی ژیان ئاسایە زانم دوو بابەت هەیە کە لەو دوو ڕۆژەی کۆتاییدا خەڵک زیاتر جم و جۆڵی کردووە بانی بۆتە هۆکارەوەی خەڵک زیاتر بێتە دەرەوە دابشکردنی موچە دابشکردنی موچە هۆکارێکی سەرچێک کە خەڵک زیاتر بێتە دەرەوە و شت بکڕێت و پێداویستەکانی خۆی جێبەجێ بکە و با من بڕۆمە ئەو لاوە چەند دیمەنێک هەیە لەو دەوروبەر ئەگەر هاوکارم پیشانیان بدا و بزانم ئێرە هێز ئەمنیەکانی لێنە و ئاماژەمان بۆ ئەکەن کە نەیگوازنەوە بەشی دەستە ڕاستی منزانە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوەی کە هەیە بابەتی بوونی دابشکردنی موچە با من بێمەوە بابەتی دابشکردنی موچە باش بابەتی دابشکردنی موچە کاریگەری هەبووە لەسەر ئەو دۆخەی کە ئێستا خەڵک زم و جۆڵی زیاتری هەبووە بازارەکان ما بڵێن بە شێوەیەکی بەرچاو قەرەباڵغتر بوون خەڵک ئۆتۆمبیلی زیاتر لە شەقامەکانە بیسترێن لەگەڵەوەشدا ڕاهاتنی خەڵکە کە بە دۆخەکەی ئێستای کە مەسەڵەن ئەمڕۆ لە 11مین ڕۆژی جەنگ داینزانە خەڵک بە تا ڕادەیەک ڕاهاتووە بەزدی یعنی ئەوەی کە هەیە ڕۆژانە شەوانە هەمووی درۆن هەرشی تێکشکاوە هەبووە ڕاستە لە گەڕەکەکان زۆر جار پارچە خراوەتە خوارەوە خەڵک تووشی دڵە ڕاوچێ و تووشی ئەوە بووە کە ترس و ترسێکی زۆری لێبنیشت جاروە هەبووە من چەند هاوڵاتێک پەیوەندیان پێوە کردوم و قسەم لەگەڵیان کردووە بەڕاستی شوێنی نووسنەکانیان گۆڕیوە لەو شوێنەی کە نزیکە لە پەنجەرەکانەوە زۆر کەس هەیە کە بەڕاستی ڕساوی ئەو بابەتە ئەکات لە ئێستادا خەڵک هەبووە قسەی لەگەڵ کردوم کە شوێنی نووسنەکانیان ئێستا ئەگۆڕێ لە نزیک پەنجەرەکانەوە ناخەون بەڕاستی ترس و دڵە ڕاوچێ هەر پارێزی خراپ نییە بەڵام گرنگەوەی خەڵک ترس و دڵە ڕاوچەیەکی ئۆتۆی نەبێت وانە بەڵێ بێگومان ئەوەی کە هەیە ئێستا جیاوازی هەبوو وەک ئاماژەم پێدا دابشکردنی موچە و لەگەڵ ئەوەشدا لە دوای شەوی ڕابردووە ئەو هێرشێنەی کە لەسەر ئاسمانی پارێزگای هەولێر هەبوو و پارچەکانی کە لە کونسوڵخانەی ئیمارات کەوتۆتە خوارەوە لەگەڵ بەرەبەیانی کە چەندەنجی تەقینەوەی بێسرا بوو ئەمڕۆ بە درێژایی ئەمڕۆ هیچ هێرشێک لە سنووری پارێزگای هەولێر نەبووە بۆیە خەڵک تاڕادەیەک هەم ڕاهاتووە لەگەڵ دۆخەکە و هەمیش وا هەستەکە کە تۆزێک جەنگەکەیان بابەتی ئاراستەی گوتار و جەنگەکان تاڕادەیەک هێوریەکی پێوە دیارە ئەمە بۆتە هۆکار بۆ ئەوەی بە شێوەیەکی گشتی خەڵک بە شەوانە بێتە دەرەوە و ڕوو لە بازارەکان بکات و بە تایبەت خۆی ئامادە بکە بۆ زژنی ڕەمەزان لا خۆت جەژنیش نزیک کردەوە ڕامان دەست خۆش بێ سوپاس بۆ زانیارەکان تیوادارین هەم خەڵک لە خۆشی و سەلامەتیدا بێ سوپاس بۆ پامنێرمان ڕامان لە هەولێرە و لەگەڵمان دکتۆر ینی بابەتێک هاتە پێشەوە ئێستا من تۆزێک باسمان کرد لە سەگەروی هورمز سیێنێن ئەڵێ سوپای پاسداران ئەوەی بۆم ڕێژ کردووە بۆ شانی هەڕەشەش هەبوو لە تقریبان پێش دەست پێچ ڕووماڵەکەبان وتیاگە گوێری ئەویان نییە نزیک بنەوە ناتوانن نزیک بنەوە پێ ئەمە پێشاتێکی نوێ تۆ لەمە پێش بن باسەوە کەوتم ڕۆژانی داهاتوو لەوجە تەکنیکی شەڕەکە بگۆڕێ چونکە بەم جۆرە و هەم تێچووی زۆر زۆرترە لەوە چێ موشەکانیشی کەم بوو بنەوە و سەکۆ موشکەکانی لە هەمووی گرنگتر کەم شەو باسمان نەکرد سەکۆی موشکەکانی زۆر بێتیا چوو کە سەوکان بۆ بەتابەت بالیستەکان ئەویان ئاسانێت و بتوانین لەسەر دووتەنیەک و کۆمانەی لای خۆمان ئەولیا دەم و نەجەبا و کیلۆمەتر ئەویان جیاوازە وەک هەندێکیان کڵاوەدارن نەدیزانین تۆزێ ئاسان نییە بۆیە تەکنیکی شەڕەکە لەوچە بگۆڕێت بگەڕێتەوە سەر ئەوەی کە لە ئەزمموی شەڕی ئێران عراقیشی هەیە البەتە لە ئەو جۆر ئەزمونانەی زۆرە بەکارنانی گروپی تر بەکارنانی تەکنیوەیەکی لەو تەکنیکانە بریتە لەوەی کە ینی مفاجئە دروستکردن بۆ نیارەکە مەسەلەن لەو شتانە ئەوەیە کە ئەمڕۆ مین ڕێژکردن ئەم مین ڕێژکردن تۆزانین لە جەنگی 8 ساڵەیە بە درێژای جەنگی 8 ساڵە ئەمە کراوە لە سنووری ئێران عراقەوە بەشێکی زۆریشی مێنێتەکەی دوایی بۆ ئێمە بە جەماکە کوردستان ینی کەواتە ئەم وانە مێژوویە هەیە کە ئێران بەکاری بێنێ بۆ خۆی لە کاتێک گەشتە گیاڵ ئەگەر چی ئەمە حاڵاتێکیانی لە شەڕێکە ئەنی تر شەڕە بەڕاستی تۆ بڵێ ئیشێکی باشەیە خراپە ئەو لە شەڕایە و ئەمە ئەکات ئەگەر ئەم هەواڵە ڕاست بێت کە من گەڕام لە سایتە ڕسمیەکانی ئێرانە
پشتڕاستی کەمەوە تا ئێستا هیچم نبینیوە یا من نبینوە بەڕاستیەوە لە بەرەسمان لە تەسنیما یا سەدا و سیمای لە شوێنترا هیچ لەو کراڵانم ئەمەم نبینی بەڵام ئەوەی کە تۆ لە سیێنن دای بزانووە دیارە ئەوی شتێکی بیستووە ئەڵبەتە سیێنە خۆتان نازانن لەم ماوەیە لە کاتی شەڕا هەڵەی کردووە بەڵام گریمان ڕاستە لەبەرەوە ترەمپ حسابی ڕاستی بۆ کردووە بە پێچەوانەوە دۆناڵد ترەمپ خێرا هاتە سەرخەت قسەی لەسەر کردو ئەڵێ ئەگەر بێت و ئێران ئەویش دڵنیانیە لەوە ئەڵێ ئەگەر بێت و ئێران من ڕێژی گەروی هورمزی کردبێت پێویستەکە بە زووی ئەم مینانە هەڵگرێت کە چاندونی هەر سەبەبێک بێت ئەبێ ئەم مینانە هەڵگرێتەوە لایەن بات ئەگەر ئەمە نەکات ڕوبەڕووی سزایەکی سەربازی زۆر زۆر تونە بێتەوە کە پێشتر وێنەیان نەبووە بەڵام ئەمەشی تایشتەوە ها بە پێی خەبەرەکە ینی لە ڕاستیا زۆر پیشەی مامەڵی کردووە ئەڵێ بەڵام ئەگەر بێت و ئەو مینانەی کە دایناون هەڵیان گرێتەوە و بەگوێ مامکە و ئەو مین ڕێژەکە ینی هەڵگرێتەوە مینەکان نەمێن لە گەروی هورمزا ئەوە هەنگاوێکی ناوە بەڕێوتی ڕاست و بە هەڵبژاردنێکی ڕاستی کردووە بۆی کە ئەوی شەی کردووە ئەمە ترەمپ ینی هەردوو قسەکەیتی ینی یەکەم گومانەکە کە دای نابێت بەڵام دوو ڕێگەی لە بەرەم ناداناوە ئەڵێ ئەگەر داو نابێت و ئەمە لایەن نەبیت ئەوە مەسیری جەنگ چەند بەرامبەر قورسرە بێت و سزایەکە درەی پێشتر نەوبینی بێت پێشتر نەوبینی بێت نازانم ئەمەیان لەوە چێتر ینی ئەوە بێت کە هەڕەشەکەی لە یابان کرد کاتی خۆی لە تاکردنەوە دووەمیان ئەڵێ ئەگەر بێت و ئەگەر داو نابێت و هەڵیان گریتەوە ئەوە ڕێگەی ڕاستە هەڵبژاردووە ئەویان جێگەی دەستخۆشیە و لەوە دەرگایەکیش بۆ ئاسای بوون سێرچێ بکەی لە ئینستاگرامەکەی خۆت تەسنیم نیوز لای من هەبوو نەماوە تەسنیم من لە تەلەگرامە سێریەکەم ڕاستەکەی تەسنیم بەڵێ تەسنیم خبرگوزاری تەسنیم لای من ماوە لە تەلەگرامەکەم ماوە لە تەلەگرام نا لە تەلەگرام منیش هەمە بەڵام پیجێکیانێ ڤێریفایشە مەسەلەن لە تۆ لە کوێوت لە ئینستاگرامە ئینستاگرام ڕاستەکەی بەڵام ئەگەر نەژمێنێت ئاساییە چونکە بەشێکە لە مێتاش لە فەیسبوک لای ینی ئەتوانێت چونکە ئەمریکیە ئەتوانێت دەستی بەسەر ینی بەڵام تەلەگرام لە ڕاستیە شەپۆلی میدیا ئێرانی زیاد تەرکیزی سەر تەلەگرامەکە بە پلەیەکەم بەڵام شەقامی ئێرانی جەختی لەسەر ئینستاگرامە خەڵک کۆمەڵگەی ئێران پشت ئینستاگرامە بەستێت بەتایبەت بازرگانی و کارکتەرە کۆمەڵایەتەکان و ئەوانەی ناوەڕۆک بەرمێنن بەڵام مارکێتینی وانیان لەوێ بڵێ بۆچی پشت بە تەلەگرامە بەستێ بەڵام ئێران دەستگا ڕسمیەکانی ئێران زیاتر بۆ برادکردن یاخود بۆ تسویقی بابەتەکانی خۆیان یا گەیاندنی پەیامەکانی خۆیان پشت بە تەلەگرام بەسن چونکە تەلەگرام ڕوسیە تەلەگرام بەزەوە دوای قسەی زیاتر لەسەر بکەین چکە ناهات هەر ئەخیر پۆستی ئەوەی تەستیم ئەوەی بابەتێکە لەبارەی وانەیەکی مجتەبا خۆی چەند سەفحەیەکیان هەیە سەفحەیەکی ینی پەڕێکی ڤێریفای کراوە ینی ڤێریفای پێدراوە بەڵام مەساڵی ناتوانانی خەبەرگوزاری تەنسیم دۆزیتەوە لەوە بلۆ کرابێت وەکو منی بلۆ کرد چم نەوتۆتان بلۆکەن دکتۆر لەگەڵم مێنەرەوە بەڕێز بەختیار مامشێخ ئەندامی ئەنجومەنی پارێزگای لەندەن و بەڕێزیان کە چاودێری سیاسی لەگەڵمانە بێت لە لەندەنەوە سلااو کاک بەختیار ئەم کاتت باشە گەر گوێت لە دەنجی من بێت بە سەرەتامێت تێڕوانی جەنابەت بزانم لەبارەی و جەنگە کە ئەمڕۆ لە 11 ڕۆژین ینی بەرەو شوێ هەنگاو دێنێت شەوتان باش باش کاک بەختیار یەک شت پێم خۆشە سەرنجی جەنابتان ڕاکێشم بۆ ئێوە لە دیقەتمدا لە میدیای کوردی زۆر باخی پێ نەدرا بە جەنجی دهانی دووەم تا ئەوڕۆ یەکەمین جارە درست بکەوێتە نێوان هەڵوێستی سیاسی لە سیاسەتی دەرەوە لە نێوان حکوومەتی شانشینی یەکگرتوو کە دەکا بەریتانیا لەگەڵ حکوومەتی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ڕاستە دوو حزبی جیاواز حکومڕانی دەکەن لەو سەر کۆماریەکان کە لە دەستی ڕاستی سیاستن لە بەریتانیا پارتیکارە لە دەست لە لای سەپی سیاستدا بەڵام هەمیشە تۆنی بلێر هەمیشە کەس سەرۆکی پارتیکار بوو سەرۆک وەزیرانی بەریتانیا بوو هیچ کێشێکی لەگە ئەمریکانە بوو هەموو شتێک لەگە ئەمریکا کرد لە عێراق و لە ڕۆژهەڵاتی ناوەست ئەوە یەکەمین جارە حکوومەتی بەریتانی ئەو هێرشەی ئیسرائیل و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە هێرشێکی نایاسایی لە قەڵەم دەدا ئێمەشتی نایاسایی ناکەین هیچ بنمایەکی یاسایی نییە
بەڵێ دێگای سەرنجە ئەو گۆڕانکاری 24 ساعت هۆکارەکەی چییە بە پێی بۆ چوونی جەنابەت کە بەڕێز کاک بەختیار مەسەلەن شانشینی یەکگرتوویان بەریتانیاەوەی کە زۆرتر لێرە بۆ ئاشناین ینی لەو هەڵوێستیا لەگەڵ ئەمریکانە بوو پێیان وابوو ئەوە خزمەت بە سیاسەتی ئارامکردنەوە ڕۆژهڵاتی ناوڕێزنەکە بە پلە یەکەم دوایە خزمەت بە کۆنتڕۆلکردنی بازارەکان ناکەین لەبەر ئەوەی هەموو دنیا بە قەیرانێکی ئابووری یەکدار سەخت تێدەپەڕێن و هەمیشەش لە کاتی زەنگە گەورەکان هەموو وڵاتان مرۆڤایەتی بە قەیرانی دارایی گەورەدا دەڕوە دەرەنجامەکەشی دەبێتە شەڕ بەکردار ئەوە شەڕی جیهانی سێمە ئەوەی ئەو هێرشە گەورەی کە کرایەسە ئێران دوێنە لە بیرتانە بە پێشی ئەو قسانی کە ترامپ کردی سەرۆک ترامپ کردی نەوت گەیشتووە $120 بەرەو زیاتریش دەڕۆ بەڵام ئەو قسانی ئەو کردی بازارەکانی ئارام کردووە تۆزێک ئەو ڕۆگەیشتە لە بینی $85 و $90 بەڵام لە چەند ڕۆژی داهاتوو ئەگەر بەکردار ئەوانەی ماوەڵی بازار و نەوت و سوتەمەنی دەکەن ئەگە بەکردار هیچ شتێک نەبینن کە بازارەکە بەرەو ئارامی دەبێتەوە نەوت و غازی کەندا و بەرەو بازارەکانی کاک بەختیار لە ڕووی ئیکۆنۆمیەوە چ کاریگەریشی لەسەر بەریتانیا دروست کردەوەی کە جەنابەت دەستی پێ بکەیت قوربان پێشی ئەو شەڕە نرخی نەوت لە بازار بە $6 ئێستا پاش دابەزینەکە دەوروبەری $90 150 زیاد بوو لە پێش شەڕی ئۆکرانیا و پێشی کۆڤید لە دوای ئەوەی کە شەڕی ئۆکران دەستی پێ کرد نرخی نەوت لە بەریتانیا وڵاتانی جیهان هەندە جاران 100% زیادی کرد لە هەندێک شوێن 200% زیادی کرد ئەوە شوەی کرد زۆربەی کارخانە و ئەوە شوێنانی پشتیان بەوزە بەستووە بۆ بەرهێنان و بەڕێوەبردنی کارخانەکانیان ئیفلاسیان کرد کارخانەکانیان داخست اقتصادی دنیا ئابووری دنیا تحملی ئەوە ناکە ئێستا دوێنێ پێرێ وڵاتانی G7 فکریان بیریان لەوە دەکردەوە یەدەجی استراتیژی بێنە بازار کە نزیکە 400 میلیۆن بەرمیلە بۆ ئەوەی کۆنتترۆلی نرخی نەوت بکەنەوە کە ئەو تەسریحی ترامپ درا بازارەکەی بکردەوە پێم وایە ئەوە کاتیە بۆیە باشترین ڕێگا ینی سەرەتای شەڕەکە لای جەنابتان و دڵنیام زۆربەی میوانەکانتانیش باسی ئەویان کردووە هەدەفی ئاشکرای ئەمریکا و ئیسرائیل ڕوخانی ڕژێمی ئێران بوو لەناوبردنی توانە ئەتۆمی و موشکەکانی ئێران بوو 2 ساعت پێش ئێستا ساعتونی پێش ئێستا وتەبێژی کۆشکی سپی قسەی کرد قسەکانی تۆزێ لەوە زیاباز بوو هەموو توانەکانی جودەخەوە سەر کردۆ لەسەر دووخە وتی ئەنجامی ئامانجی ئەو شەڕە بۆ ئەوە بووە توانە ئەتۆمیەکانی ئێران لەناو ببرێ کە بەشێکی زۆری بەدەست هاتووە لەگەر لە ناوبردننی توانای شەکە بالستیەکانی ئێستا ئەو دویان کردوتە ئامانجی خۆیان ترامپ نیوەڕۆ باسی کرد که دەمانەوێت ئێران بە هیچ جۆرێک ڕێگە لە وەکو جەنابتان دکتۆری باسی کرد کە نابێ ڕێگە لە هاتوچۆی نەوت و وزە لە کەنداو بگرێت ئەوان تەسەوریان نەدەکرد بەڕاستی ڕاستیەکەی ئەوەیە ئەمریکاش و ئیسرائیلش خۆیان بۆ شەڕێکی 3 ڕۆژە و 4 ڕۆژە ئامادەکرد ئەگە جەنابتان دیقەت بدەن لەوەتەی ئەمریکا شەڕ دەکات لەگە هەر لایەنێ شەڕی کرد بێ هیچ کاتێک هاوهێزی تەکنەلۆژیا و لەشکر و ئابووری نەبوو هەمان سینارۆ لە ئێران دووبارە بووە هاوهێزی لەشکر و هێزی توانای تەکنەلۆژی و توانای دارایی لەگە ئێران وڵاتێکی لەژێر ئابلوقەدا وڵاتەکەی ملەتەکەی لەژێر وەزعێکی زۆر خراپدا دەژیان بردنەوەی شەڕی عسکەری زۆر ئاسانە لەو شوێنانە بەڵام هەمیشە لە کۆتاییەکە فشلی هێنەوە 20 ساڵ لە عێراق 22 ساڵ ئاخیرێکی بینمان عێراق چی بەسەرهات لە ڤێتنام چی بەسەرهات لە ئەفغانستان ئاخیری تەسلیمی تاڵەبانی کردنەوە ئەمریکیەکان ئازان بۆ تێکدان و ڕوخاندنی حکوومەت بەڵام لە دوای ئەوە ناتوانن ئازانن و ناتوان چی بکەن باشە کاک بەختیار پۆینتە سەرنجڕاکێشەکانی لای بەریتانیەکان لای ئینگلیزەکان مەسەلەن کامێ لەو جەنگەکەت پێیان خۆش بێەوە ئەو پۆینتانە کامانن کە پێیان ناخۆشە مەسەلەن ناو جەنگەیە ئەکید مەسەلەن دوو ڕاهەیە بە تایبەتیەوەی جەنابیشتکە زانی لە ناو خەڵکی ئەوەیە بەڵێ قوربان لێرە پاش شتێکی پێدرن پابلیک ئینکوایری ینی لێکۆڵینەوەی گشتی پاش شەڕی عێراق داگیرکردنی عێراق لە 2003 بە عێراق داگیرکرا بە هەنجەتی ئەوەی سەرچی کۆمەڵ کوژی هەیە سەدەم لە پاشان چەند ساڵ دەرکەوت ئەوە ڕاست نەبوو ڕاست بۆ ڕاست نەبوو بەڵام حکوومەتی بەریتانی لێکۆڵینەوەی گشتی کرد
چەند ساڵی پێچوو چەند وەزیر و چەند بەرپرس و چەند فەرمانبەر لە کۆنەوە لەگەڵ کرا دەرەنجام راپۆرتە چەند پێشکەش کرد گوتیان ئەو بشەڕە لەسەر بنەمای و زانیاری ناڕاست کرایە حکوومەتی بەریتانیش لەسەر بنەمای زانیاری ناڕاست هەندێک پێشنیار پێشکەش کرا لە دەرەنجامی ئەو لێکۆڵینەوە کە جارێکی تر حکوومەتی بەریتانی دەبێ زانیاری زۆر ڕوون بەبێ شک لەبەردەستی دابێ پێش ئەوەی بڕیاری هیچ شەڕێک بداتن هەموو هەمیشە باسی ئەوە دەکەن داگیرکردنی عێراق بڕیارێکی هەڵەبوو وڵاتێک تێکدرا بە ملیۆنەها کەس دەربەدەر کرا هەماشت دوا لە ئێران یعنی ئەوروپیەکان هەموو ئۆترسیان هەیە ئەگە حکوومەتی ڕژەمی ئەو حکوومەتی ئێستای ئێران بڕوخێ چۆن لە 79 ملیۆنەها ئیرانی سەربەشە ئێرانیان بەجێهێشت ئەو جارە دەیان ملیۆن ئێرانی سەر بەو ڕژێمە بوو لە ئەوروپا دەکەن وڵاتان دەکەن ئەوە ترسێکە لای بەریتانیەکان بەڵێ ئەوان لە ترسی ئەو دەرسە هەمیشە باسی ئەوە دەکەن نابێ ئەزمموی عێراق دووبارە بێتەوە بۆیە گوتیان ئەوە شەڕێکی نایاساییە پشتی نەبەستەوە بە بنەما و ڕێساکانی یاسای نێودەوڵەتی هیچ بنەمایکی یاسایی نییە بڕیاری نەتەوەی گرتوەکانی پێدەرنەچووە ئەنجومەنی ئاسایش و هیچ بنەمایەکی یاسایی نییە بۆیە حکوومەتی بەریتانی خۆی بەدوور کرد ئێستا ئەوڕۆ هەفتەی ڕابردوو بڕیارێندا کەشتیەکیان هەیە بە تایبەت دژە درۆنە ڕاداری زۆر بەهێزی هەیە ئێستا ئەوڕۆ بەڕێکەوت دوای هەفتەیەکی تر دەگاتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆی خۆ بەرز و پارێزێت حکوومەتی بەریتانی هەتا پێی بکرێ خۆی بەدوور دەگرێت لەبەرەوەی قەیرانی ئابووری تەنگوسەڵەمی ئابووری یەکجا زۆر گەوران هەیە لە پێچەوانەشەوە ئەو حزبانی کە دۆستی ترمپ و ڕاستڕەوەکانن وەکو حزبی ریفۆرم و حزبی پارتی پارێزگارانە ئەوان مزایدە دەکەن و دەبێت لە یەکەم لەحزاوە لەگەڵ دۆستەکانمان بێ لەگەڵ ئەمریکا بەڵام حکوومەتی بریتانی ئەوە ئێستا پۆینتی سەرنجڕاکێش چێ کاک بەختیار پۆینتی سەرنجڕاکێش چێلەوە بۆ لای ئینگلیزەکان یان لای ڕاستڕەوەکانەوانەی یا ریفۆرم خوازبەکانەوانەی دۆستی ترامپن ئەوان یەک خاڵیان هەیە دەڵێن ئێمە نابێ پشتی دۆستەکانمان بردەین حکوومەتی ئەمریکا و سەرۆک ترامپ دۆستی دێرینی ئێمن دەبێت هەمیشە بۆ ڕاست بن یا غەڵەت بن براوە بن یا دۆڕاو بن دەبێت هەر لەگەڵیان بین ئەوە هەنجەتەکەیانە بەڵێ لەگەڵمان بێنە کاک بەختیار دکتۆر هەردیمە دیژێریا دکتۆر مەسەلەن ئەو پۆینتێکی سەرنجڕاکێشی باس کردیانی کاک بەختیار وتی لە مێژوای یەکەمی جار شانشینی یەکگرتی بەریتانیا مەسەلەن لەگەڵ ئەمریکای هاودەنگ وای هاودەنگنیە تەبانیە ڕاستە جرا بۆ قەیرانێکی قوڵی ئابووری ڕاستە هەر ئەوروپیەکان تقریبان بەگشتی لە سەردەمی ترامپا هیچ کات لە هەم لە خولی یەکەمی ترامپا هەم ئێسش کە ئەتوانین بڵێن خولی دوومێتی ئەگەرچی یانی لە بینیا بایدن هاتووە جۆرە لە ناکۆکی لە بۆچوونە هەبووە ناکۆکی لە بەڕێوەبردننی ژینگەیە هەبووە ناکۆکی لە بەڕێوەبردننی ناتۆیە هەبووە و تەنانەت ناکۆکیشی هەبوو لەگەڵ بەڕێوەبردننی شەڕی ئۆکرانیاش ینی بۆیە ئەم خلافە لەوەی هەبووە بەڕۆنی دەرکەوت ڕاستە ئێمە لە جەنگی یەکەمی جیهانیە ئەمریکا هاوکارێکی مەزنی بەریتانیا لە جەنگی دووەمی جیهانیە ئەمریکا فریای بەریتانیا کەوت و تقریبان بەڕێوەبردننی بەڵام پۆینتی ئێران جیاوازە هەنی لەوەچێ ئەوە دیوێکی تری بێت کە ئێمە کەمتر قسەمان دوێنێ شتێک کەم باسمان کرد لە ڕاستە پەیوەندیەکی زۆر دێرینە هەیە کە ئەگەڕێتەوە بۆ سەدەی هەژدە هەتا ئێستا ئەگەر بڵم زیاتر ئاساییە بەڵام تقریبا لەو کاتەوە بە چڕی بەریتانیا و دەوڵەتی قاجار بەریتانیا دەوڵەتی پەهلەوی بەریتانیا کۆماری ئیسلامی ئێران هەمیشە پەیوەندیان هەبوو ئەگەر تاڵەمی مەعاوێش بووبێ پەیوەندیان هەبووە بەیەکەوە تەنانەت لەوچ لای خەڵک سیر بێت ئێستا بەشێک لە مرکزەکانی بڵاوکردنەوەی بیر و باوەڕی تەشەیوع لە بەریتانیا لەلایەن بنەماڵی شانشای بەریتانیەوە پشتیوانی ئەکرێن و تەنانەت چارەسەری دەرمانی زۆر تایبەت کە لە ئێرانە نەکراوە بۆ منە خودی ڕێبەری سێمی کۆماری ئیسلامی ئێران کە بۆ چارەسەری خێزانی ساڵەکانی کۆتایی نەوەدەکان چووەتە بەریتانیا و لەوێ چارەسەری وەرگرتووە لە کاتێکە هەموو دنیاوای ئەزانی بەریتانیا و ئێران زۆر دژی یەکترن پەیوەندیی مخابراتی تەنانەت پەیوەندێکی بازرگانی مخابراتی تەنانەت سیاسیش یعنی ئەمە تەنیا ئێستا نیە لە سەردەمی قاجاریشە ئەم بابەتە هەبووە و بیرمان نەچێت دامەزراندنی بنەماڵی پەهلەوی کودتای پەهلەوی ڕەزا میرپەنج لەگەڵ سەید زیادین تەباتەبایی ئەندازیارەکەی بەریتانیا بوو جەنراڵێکی بەریتانی بوو ئەو خوتەیدانەوە ڕەزا میرپەنج کە سەرۆکی لەشکرێکی بچوک بوو لە باکووری ئێران کردی بە سەر لەشکری قوزاق بوو لەوێ کە لەشکرێکی ڕۆسی بهێنای و کردی بە ینی ستەیجی سیاسەتی کامل ئێرانی یا بەدەستی تازە دوایی لە سەردەمی
محەممەد ڕزای پەهلەویش دووبارە ئەم پەیوەندیە گەشەکردوتر بوو هەتا ئەو کاتێک کە بەریتانیا لە پشتی ئێران وەسا ئەو هەموو خۆپیشاندانە کرا دژی محەممەد ڕزای پەهلەوی نەکەوت بەڵام ئەو کاتێک کە BBC کەوتە تەقەکردن لە محەممەد ڕزای پەهلەوی ئەو جا خەڵک باوەڕیانە کەتر محەممەد ڕزاشا ئەکەوێت چونکە BBC یەکەمین کەناڵەکانی ئەوروپیەکان بوو کە لەبارەی مافی مرۆڤ و دیموکراتی و ئیستیبدادەتی محەممەد ڕزای پەهلەوی قسەی کرد کەواتە بەریتانیا لقمەیەکی ئاسانیە تەنانەت بەریتانیا پەیوەندی تونوتۆڵی لەگەڵ مەرجعەکانی دینی هەیە جیا لە دەوڵەت پەیوەندی هەیە لەگەڵ ئەو سەرمایە کۆمەڵایەتی و بازرگانیانەی کە لە چینی ناوەند یاخود لە پێگە ئاینەکانە کارەکەن دنیای مەشروتەیە ینی لە هەروەها لە ساڵانی 53 و مەسلەی مانەوەی شاو دژی مسەدا قسێکێکە لە مستەفا خامانەیش مەسەڵەن هەندێک مینی بازرگانی هەیە پێتەڵە مستەفا خامنەی هەم بەرجەوەندی بازرگانی لەوێ هەیە هەم بۆ چارەسەر سقی بە هیچ وڵاتێک نەبوو چۆن لێو چارەسەری بۆ خۆی وەرگرتووە خێزانی بە هەمان شێوە پەیوەندیکی تونتۆڵیان لەگەڵ بەیەکەوە هەیە تەنانەت لە مەسلەیەتی ئەوروپا سوپای کۆماری ئیسلامی ئێرانی خسە لیستی تیرۆرەوە بەڵام بەریتانیا دوایمین وڵاتە لەم جۆرەشتانە قسەکان بۆ بلۆکردنی پارەکانی بەریتانی سەر لەم بابەتەیە خاوە جێربەجێر پەیوەندیکی زۆر تونتۆڵ و گەورەیان هەیە ئەمەژەر ئێستا نییە ینی وەکوتم بەرژەوەندەکان لە سەردەمی قاجارەوە تەنانەت زۆر جار ئەوترا ئەسڵەن سەرمێزی قاجار سەفیری بەریتانی ئیدارەیەەکە و لە بیستەکانە لە سەردەمی سوق دەولەیە ینی ئیتفاقی گەورە ئیملاعاتی بۆ نووسرا و ئیمزایە کرد پەیوەندیکی تونتۆڵ لە بینی بەریتانیا و ئێرانە هەیە چ لەسەر چ بە ئاشکرا چ لەسەر مێز لە ژێر مێز بەڵام لە ئێستەیە باوەڕم وانە تێفڕۆکەی بۆم هاوێژی ئەمریکا لە زۆری بیوەن بارکێک لە بنکەی فارفۆردی بەریتانیا بەڵام ئەو بۆ ترم هەر ئەسڵ گاڵتی پێکرد ینی زۆر گەورەنی ئەو هاوکاریە لە چاو ئەو هاوکارەی کە میوانەکەمان باسی کرد ئەو تەبایی کە هەیە بۆ پێشتر کێشەکە لە چیایە باوەڕ ناکەم بەریتانیا تا ئاخیر لەسەر هەڵوێستی بمێتەوە وەکو باوەڕی خۆم بە مێژووی بەریتانیا من ئاگداری سیاسەتی ئێستای بەریتانیا نیم ئەوکرێ میوانەکە زیاتر ڕوونی کاتەوە بەڵام سیاسەتی پێشینەی بەریتانیەکان لە ڕاستی ئەگەر ئێران لە دەرچێت بەریتانیا زەرری زۆر گەورەکە لە ئێرانە ئەگەر بێت و بەم شێوەیە کۆماری ئیسلامی ئێران بگۆڕێ و سەرجەم کێکەکە بەر ئیسرائیل و ئەمریکا بکەوێت بەدڵنیایی و بەریتانیا زەرری زۆرەکات بۆیە ئەمەش زۆرێکە لە بەرپرسیاتی سەر حکوومەتی ئێستای بەریتانی ئایا چێتە ژێرباری ئەوە لەوە ئەچێت بەشێکی پەیوەندی بەوە بێترم وەکو ئیشای میشەکانی پرسی باو بەشەکانی نەکرد بێت لەم بابەتەیە و ئەمە زۆر ڕێیەکی نزیکە لە ڕاستیەوە دووەم لە کۆتایی هێنان لە چڕا لەگەڵ سەرۆکوەزیرانی بەریتانیا نەگەشت بێتە ڕێکەوتن ئەمە بابەتێکە کە لەوە لە داهاتووە بەریتانەکان و وەتەنانەت بۆ فەڕەنسەکانیش ئەو قسەی ڕاستە تۆتاڵی فەڕەنسی بەرژەوەندێکی زۆر گەورەی هەیە لە ناو ئێرانە ئەم کۆمپانیا ئەوروپیانە حەقی خۆیانە نیگەرانن لەوەی کە هاوپەیمانەکەیان کە ترەمپە ئەوان نیگەران نین لە کەوتنی کۆماری ئیسلامی چونکە هەر وڵاتێک بێت پێویستی بە ئەوروپا هەیە پێویستی بە بەریتانیا هەیە پێویستی بە یەکێتی ئەوروپا هەیە بەڵام کێشەکە لەوەیە لە ئەنجامگیری و دەرەنجامی شەڕەکە ئەوەیە کە ئەمان شەریک نەکرێن لەمەیە کە ترەمپ زۆر هاوبەشیان ناکە لە شتەکان لەشاری جەنابەت گوازمەوە بۆ بزانین پێکاتی ئێستا بەریتانیا کاک بەختیار پێت وایە لە قسەکانی دکتۆر هەردی گوێ بووەکەیت مەسەلا باس لەوە کامە پەیوەندێکی قوڵ و مێژین لە مێژنەی هەیە لە نێوان بەریتانیا و ئێرانە جا قازارەکان بوو سەردەمی محەممەد ڕزا شام نووسی ئێران پەیوەندی هەیە لەگەڵ وڵاتانە مەبەست لەگەڵ ئێرانە ئەوە ڕاست بکرێتەوە طبعا بەریتانیا پەیوەندی بەس لەگەڵ هەموو وڵاتانی دنیا هەیە بەڵام بە تایبەت لەگەڵ ئێران پەیوەندی تایبەتی هەیە کەناڵی تایبەتە پەیوەندی لە سیجێگاوە ڕاستیکەنە باشترە لەگەڵ وڵاتانە لەگەڵ ئێرانە ئەو جارێکتر هێرشکرا سەر بنکەی ڤیکتۆریا لە بەغدا بڕش کاک بەختیاریانی پێ دوایە بەریتانیا پەیوەندیە لە مێژینەوە هەیە یاخود لە ڕۆژانی ئایندا ئەو بەپێ و پێکاتی لە دەسەڵاتی ئێستای بەریتانیا ئەچنە ناو جەنگەکە من پێم خۆش ئەوە دووبارە ڕوون بکەمەوە من وەسم لە قسەکەم ئەوەیە لە شاری جیهانی دووەم نەک یەکەم لە دووەمەوە تا ئەمڕۆ یەکەمین جارە درزێکی گەورە بکەوتە نێوان ئەو دوو وڵاتە لە سیاسەتی دەرەکی تایبەت پەیوەنددار بە پرسێکی وا گەورە و مەزن مەبەستم ئەوە بوو مانای وێ بۆچوونی جیاواز هەیە قسەکانی میوانەکەت ڕاستە لەک هەر ئێران بەریتانیا پەیوەندێکی سێ وڵات هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە هیچ شتێک بەریتانیا نانگۆڕیتەوە عەرەبستانی سعودی خەلیج هەمووی بەڵام بە تایبەت عەرەبستانی سعودی ئێران ئەوزە تورکیا ئەو سێ وڵاتە
پەیوەندێکی تۆکۆ استراتیژی حتا لەگە تورکیا پەیوەندێکی هەواڵگری لەو پەڕی هەیە لەگە بریتانیا ئەو قسانە ڕاستن بەڵام بەستم ئەو کێشە ئەو دەزای معنای وەیە بەنای یاسایی بوونی شەڕەکە ڕاستە ئێستا پەیوەندی نێودەوڵەتەکان گۆڕا واقعەکە گۆڕا هیچ حیسابێک بۆ UN ناکرێت حیسابێک بۆ یاسای نێودەوڵەتی ناکرێت ئێستا مەبدەئی هێز چێ هێزی هەبی ئیشەکەی خۆی دەکات ئەوەی ترامپ کردی ئێستا داگیرکردی پێشکردە سەر ئێران لەگە ئیسرائیل گەورەترین قازانجی بە پوتیندا سلماندی کە پوتین ڕاست بوو هێزی هەیە وڵاتێکی تر داگیر دەکات ئەوانیش ئەوە دەیانەوێت وڵاتێکی تر بەناوی ئازادکردنی گەرەکەی داگیر بکەن خۆی ئینسان دەبێت ڕاستیەکە ببینی و وێنە گەورەکە ببینی وێنە گەورەکە ئەوەیە لە بیرمانبی مانگونی وەکدومان پێشێستا ئەمریکا چوو سەرۆکی ڤەنزوێلایان گرت و دەستیان بەسەر سامانی نەوتی وزەی ئەو وڵاتە داگرت لە پاش ئەوە ئێران و کەندا و هەمووی لەبەردەستی خۆیانە جگە لە ئێران کێشە سەرەکیەکە ئالۆزیە و گرژە سەرەکیەکە لە کۆتاییدا لە نێوان چین و ئەمریکایە چین گەورەترین بەرهەڵگاری بەرهەسیاری ئەمریکایە چالنجە تحدایکی زۆر گەورەی بۆ ئەمریکا باش کاک بەختیار بابەتەکە بۆ ئەوەیە ببوورە بابەتەکە بۆ ئەوەیە کە بەڕاستی ینی بەریتانیا دەیەوێت قورستر بچێتە ناو بابەتیانەکەی دکتۆر ئەردی وتی پرسی پێ نەکراوە پێشڕاوێکی پێ نەکراوە چکە ڕەنگە وەکو جەنابەت وتە سبەینێ کێکەکە گەورەتر بێ یانیش بە دیوێکی تردا شەڕەکەش گەورەتر بێ چینیش دەست و پێ بجوڵێنێ کە بێوێ کۆتوبەندیکەن بەتایبەت لە ڕووی وزەوە ئەمن چەند ڕۆژە پێش ئێستا لە شوێنێکی تر باسی ئەوم کرد سەرەتا باسی هاوهێزیم کرد هاوهێزی لە نێوان لەشکری و یان سوپای پاسدارانی ئێران و ئەمریکا و ئیسرائیل بەهیچ جۆرێک نییە بۆیە ئێرانیەکان ئەویان زانی پێشی شەڕەکە دەسەڵاتەکانیان دابەش کرد هەر لە سەرەتای بدا پێشی شەڕەکە بڕیاریاندا بوو شێوازی شەڕی دوو دەوڵەت نەکەن هەموو هێزی ئێران کۆکراوەتە لەسەر لە دووشن یەکیان هێزی موشک و درۆنەکانی دووەمیشیان کۆنتترۆلکردنی و ناو وڵات ناو بازار و خەڵک و نیشتیمان و وڵاتەکە لە ڕووی سەربازی لە ڕووی ئاسایشی لە ڕووی ئەمنی ئەوە هێزی سەرەکی ئێرانە لەو شەڕە ئەوان سەرەتا گوتیان دەمانەوە ڕێژەمەکە بگۆڕێن لە کۆتاییدا یانی ئێستا ئەوەی من بیستم 1-2 ساعت پێش ئێستا وتەبێژی کۆشکی سپی کە دەڵێ ئامانجی هێرشەکانی سەر ئێران بۆ نەهێشتنی مەترسی ئەتۆمی و نەهێشتنی بەرنامە موشکێکەکەی بیدن ئەگە ئەومان پێکە دوێنێ شەو جێشمان لێ بوو ترامپ گوتی خەریکە لە ئامانجەکانمان دەگەین و ڕەنگە بە ماوەیەکی نزیک شەڕای کۆتایی پێبێ ئەمریکا دەبێت لەو قەیران دەربێ چونکە درێژەدانی شەڕەکە جەبهەی چین بەهێز زەعیف دەکات ئەگەر سەک و تەقەمەی لە شوێنتر بگۆزنەوە بۆ ئێرە و ئەو شێرە درێژەی بخایەنە لە قازانجی ئەمریکا و ئیسرائیل بەتایبەت ئەمریکا لە قازانجی ئەمریکانیە بۆی ئەوان ئەو ڕاستیە بزانن چاوەڕوان بن بە 2-3 ڕۆژ بە کوشتنی ڕێبەر نظامەکە بڕوخێ و سیستم بێ و کوڕەکەی شایانی چێکی در حکوومەتێکی در بێ و وەکو ڤەنزوێلا کۆنترۆل بکەن بەڵام بۆیان دەرکەوت ئەو سیناریۆ ڤەنزوێلا لە ئێران جێبەجێ ناکرێت دەرکەوت کە حکوومەتی ئێرانی بەهێزە و کۆنترۆلی خەڵکە و وڵاتەکەی کردووە بەڵام کێشەکە لە چێدایە حکوومەتی ئێرانی هەرچەندە وا دەردەکەوێت بەهێزە شەڕ دەکات مقاومەتی ئێران دەکات کێشە گەورەکە لەو لەحزەیە دەست پێ دەکات کە شەڕ ڕادەوەستێ ئەو حکوومەتە چۆن ئیدارەی ئەو دەوڵەتە دەکات ئەمە بەست ئێرانە ئاملوقەت لەسەرە ئەمریکا پێت وایە چی دەست دەکەوێت کاک بەختیار ئەمریکا چی دەست دەکەوێت ئەمریکا یان تا چی دەستکەوتووە ئێستا زۆر دەستکەوتووە ئەمریکا ئێستا دەیەوێت سەرچاوی وزە لە بەردەستی خۆی دادی بۆ ئەوەی معاملە و مسابقە بلاکمێلی پێ بە ئینگلیزی یعنی وشە کوردەکەم لەبیر چووە بلاکمێل یعنی تۆ شتێکت هەیە بەرامبەر کەس کە بەکاردێنی بۆی لاوازێکی چین ئەگەر نەوت و غازی نبی ئەو هەموو کارخانە و شتانی چۆن بەکاردێن چۆن کارەبا و وزە دابین دەکات چۆن کارخانەکانی هیچ دەکەن تەنها دەوێت ئەمریکا دەوێت سەرچاوەی وزە لە کەندا کۆنترۆل بکە بەکەیفی ئەو بێ پۆشت کۆنترۆلی بازارەکەی بێت بازار بکە و نرخەکەیشی لە بیرمان بێ ئێستا ئەمریکا لە حاڵەتێکدایە بەرهەمهێنانی وزە ئەندۆت لە ئەمریکای گەرێک زۆرە یەکزار زۆرە کوورەی ئەتۆمیان هەیە غازیان هەیە نەوتیان هەیە و هەر بە زیاتریشی دەکەن بۆیە لە قازانجی بەرزیش بێتەوە بۆ ماوەیەک احتیاطی فدرالیان هەیە
بەکاری دێنین پێم وایە ئەگە ئەو شەڕە ڕاوەستا هەم ئیران دەتوانێت بڵێ بە سەرکەوتوو هەم ئەمریکاش ئەلای سەرکەوتوو لە ئێستادا مەبەستەوە لە ئێستادا کاگەرە و شەڕ ڕابە من پێم وایە ئەو شەرە درێژەنە تەحمل ناکات دنیا تەحمل نە ئەمریکا نە بازاری جیهان وزە تەحملی ئەو ناکە ئەو شەڕە مانگێکی تر بەردەوام بێت من لێ ڕۆژی یەکەم و دووەمە گوتم ئەو شەڕە بە بڕوا من لە 14 ڕۆژ ڕەت ناکات یعنی ئەگە چەند ڕۆژێ لەوە زیاتر بوو کە باس کرا بە ئاشکرا هەچەندە ئێمە فێر بووین کە متمانە بە قسەکان و بەڵێنەکانی سەرۆکی ئەمریکا نەکرێت ڕۆژی 10,000 قسەی دوش بەیەک دەکاتن بەڵام تەمەشای بازار بکەیت تەمەشای ئەو کەیسێت چێرمان لەبیر بێت لە مانگی 11 هەڵبژاردی نیوەی هەیە لە ئەمریکا ئەمریکا وڵاتێکی دیموکراسیە هەڵبژە ترامپ بە حکمی دیموکراسی بە هەڵبژاردن بە دەنجی دەنگدەر هاتۆتە بۆتە بەسەرک دوو کۆمەڵێک بەڵێندا دوو بەڵێنی سەرۆکی ترامپ ئەوە بوو کە شەڕ ناهێلێ نایلی شەڕ دروست بێ و ئیکۆنۆمی ئابووری وڵاتەکە دەبوژێنێتەوە ئێستا نەوت و بنزین و گاز لە ئەمریکا گرانە بەڵێن یەکەمیشکان بەڵێن دووەمیشیشکان کە شەڕێکی زۆر گەورەی بەرپا کرد ئەگە زوو ڕاینەگرێ 6 مانگی کە هەڵبژاردن دەبێت ترامپیش لەوە تۆقیوە ئێستا ئەوان حزبەکەی ترامپ کۆماریەکان ئەوان باڵادەستن لە کۆنگرەسی ئەمریکا ئەگەر دیموکراتەکان باڵادەست بن ڕەنگە هەموو سیاسەکانی هەموو ڕیسەکەی لێ دەبێتەوە خری و 2 ساڵ دواتر ترامپیش ڕەنگە تووشی محکەم بێتەوە لە بیرمان بێن پێشی ئەو شەڕە فایلەکانی ئیپستین لە هەموو شوێنێ باز دەکرێت ئێستا کەس باسی نەکرد لە ئەو شەڕە ترسی ئەوەی هەیە ئەوە ئاشکرا بێت لێکۆڵینەوە زیاتر بکرێت دیموکراتەکان کۆنتڕۆلی کۆنگرس بکەن ئەو جارە ئەو فایلەنە ڕەنگە سەری ترامپ و حزبەکەیشی بخوا کاک بەختیار باس لەوە ئەکرا کەمێک پێشدەستا کە باس قسەیەکە بۆ ینی فەرمینیە کە گەروی هورمز ینی من ڕێژ کرابێ تەقینەوە کرابێ ئەو وەختە زەرری بۆ ئابووری جیهانەیە بە تایبەتی بە وڵاتانی دیکەش پێت وایە لە حاڵەتێکی وەهادا بەریتانیا یان لانی کەم بۆ ڕاستکردنەوەی بابەتەکە یان بۆی لە ڕەوتی ڕووداوەکان یان لە داهاتووی نەخشەی سیاسی لانی کەم ئێراندا نەبڕێت بەنەوەیەک لە نەوەکان بچێتە ناو جەنگەکەوە حکوومەتی بەریتانی بەکردار لە ناو جەنگەکەیە لە ڕۆژی دووەمەوە لە ڕۆژی دووەمەوە فڕۆکەکانی لە ئوردنن لە قوبرسیشن بکار دەکەن بەکارە درۆنەکان و موشەکانیان بەردەداوە کە دیفاع ئەوان گوتیان لە بۆ غەرەزی بەرگریکردن بەهۆی بەرگریکردن بەکاردێن ئەوان گوتیان پێگە و چەکی ئێمە بەکارنایە بۆ هێرشکردن لەسەر ئێران یا وڵاتێکی تر بەڵام بۆ بەرگریکردنی بەکاردێن لە ڕۆژی دووەمەوە ئەو قسەیان کرد ئەوە هەنجەتەکەیان بوو ئێستا ژۆ گوتم ئەو کەشتی گەلەی ئێستا ئەوڕۆ بەڕێکەوت لە بۆ قۆبز دەچێ کە قەرارە 5 ڕۆژی تر بگات ئەوان بۆ پاکردنەوە لادانی مینەکان بۆ دوای شەڕ ئامادەن لە ئێستا ئەوان بەشێکن لە شەڕ بۆ دیفاعکردن لە دۆستەکانیان لەبیرمە بێ ئەو وڵاتانەی کەندا و قەتەر ئیمارات بەحرێن ئەو ماڵانەی کەمیوانەکەت باسی کرد ماڵەکانی خاڵەکانی مشتبە کە خریتی هەر 15 دقیقە بەپێ لە ماڵ دوورە دەزانن لەکوێ شوێنەکەم بینی و بەدەیانجار بەبەر لە شارەوانیەکەی منن دەزانم شوێنسیە بۆیە تێدەگەم حکوومەتی بەریتانی لە ئێستادا بەکردار لە ناو شەڕەکەدا بۆ دیفاعکردن لە دۆستەکانی ئوردن دۆستە ئوردن ئیماراتی عەرەبی کوێت عەرەبستانی سعودی بەحرین سەڵتەنەی عومان ئەوانە هەم بە عێراقیشەوە ئەوانە هەموو دۆستی وڵات بەریتانیا بۆیە دێ فرۆکەکانی بەکاردێنێ ئەو فرۆکانی ئەو شۆش B1 و B52 B2 کە هەستاون بچن لە ئێران بدەن لە بنکە سەربازیەکانی بەریتانیا هەستاون چ لە قوبرس بێ چ لە قاعدێش ئاسکەری بێکە ساعتونی وەک لێرەوە دوورە لە لەندەنەوە دوورە ئەوە بەکردان بەریتانیا تێیدا خەریکە وەزعکەچا دەکەن لە ئەمریکا یعنی جیاوازێکە یان ئێمە هێرش ناکەینە سەر ئێران و ڕێگەشتان پێ نادەین کەشتیگەل و بنکەیمە بەکاربێن بۆ هێرشکردن بەڵام بۆ بەڵێ کای وەختیا لەگەڵ منە دکتۆرە بابەتێکی مەسەلەن هەر لەسەر گەروی هورمز بابەتەکە زۆر زۆر چڕ و پڕە وەرگرتو قسەیەکی کردووە مەگەل لە پلەیستەیشن عراق قسەیەکی تری عکسی ئەوەشی کردووە دووسێ قسە هەیە کە ینی قابلی گرنگی پێدانەوە یەکیان قسەی ترم بە قسەیەکی تری کردووە ئەڵێ زۆر بە توندی ئەو بۆمبانە بەکارێنی کە بەسەر مافیەکانی تریاکە ڕژاندومانە وەڵامێکی زۆر کوشندیان ئەینەوە تەمە ئەمە ڕەشانەی ئەمریکا لە تەجروبەشە کردووی چەکیەیە کە تاقییان دەکاتەوە بەسەر ئەم شوێنانەیە
ئەڵێ زۆر زۆرێک لە مارکێتینگیان بۆ ئەڵێ بەڵێ ئەڵێ گەربێت و ئەمەی کردبێت مەبەستی بۆم ڕێژکردنی هورمزە بەڵام ئێستا هەندێک هەواڵی دیکە هەیە CNN العربیە هەندێک شوێن بڵیان کردەوە کە ئەڵێن لە ڕێگەی غەواسە و لە ڕێگەی ئەو بەلەمە بچووکانەوە وا بە کیلۆ ینی بە تەن و ئەلغامە هینانە نێرێتە ناو هورمزەوە نازانم تا چەند ڕاستە منەوە هەواڵێکی CNN هەواڵێکی عەربیم خوێندەوە کە ئەڵێ بەتەکید دەستی کردو بە بەو بابەتە چەندێکی بەمڕێژە بەڵام عراقچی نییە عراقچی شتێکتر ئەڵێ عراقچی ئەڵێ ئەو قالیباف ئەوەی تر بامژە دووباریکەمەوە ئەڵێ بینیتان کە شتێکی ئەمریکی تێپەڕێ بەناو گەری هورمزە مەگەر لە پلیستیشنە ئەو ڕابێرێ ئەو زمانە هینەی هەیە زبرێکی تەنزامێزی هەیە قالیباف وەسەکردێکی دیاری سوپایە سەرۆکی پەرلەمانە ینی ئێستێکێک لە پایەکانی ڕاگررتنی کۆماری ئیسلامی ئێران ئەو محسن ئەژەیی لاریجانی جیان لە باڵەکەی مشتبا ئەمانە لە ڕاگرەکانی قسەکانیان نەڕوینی ینی وەکو وەزیری بەرگری قسەی کردبێت ئەوە اعتیباری هەیە بۆ دەرەوەی دیپلۆماسیەتیانە بەڵام عراقچی شتێکی زۆر سەیرەڵە ینی وەکو نازانم لەوەی پزیشکیانە چێ ئەو ڕۆژەکە دەستی درێژ کرد بۆ ئاشتی عراقچی بەڵێ ئەو ئینەکەی خۆیان سەیرم کرد ئەڵێ درۆیەکی گەورەیە کە هەندێک شوێن بڵاویەکەنەوە کە ئێران هێرشی هێرش عفوونەکە ئێران هێرشە کاتە سەر ئەمریکا ئەمە درۆیەکی گەورەیە ئیسرائیل ئەم شەڕەگەر مەکات و ئێوێ وەکوم لە شەڕەکەی هیچ گەرم نەبێت ئەڵێ ئیسرائیل ئەمە دروستەکە ئێران بەنیازی شتیوانی ینی ئەمە دەرخستنیەت پاکیە بۆ گفتوگۆ دیارە باڵی دیپلۆماسی ئێران هەر خەریکی گفتوگۆیە جاکاک لە تەجروبەی کۆنیشە ئەو ئێران ئەم جۆرە شتانەی هەبوو کاتی خۆی لە شەڕی 8 ساڵەیە لەگەڵ کوردەکانە کەوتە شەڕۆف کە فتوای قەتڵ و ئامی کورد لەلایەن خومینیەوە دەرکرا گروپێکیانە بوو تاڵەقانی ڕەفسنجانی هاتن بۆ گفتوگۆ تەنها سادقی زیباکەلام لەناو ئەو دەستیە بوو لەو حەلقە بچووکانی گفتوگۆیە وجودیە بوو لە مەهاباد گروپیان نارد بۆ گفتوگۆ بەڵام لەولا ئەمە لەناو حکوومەت یاخود لە پەرلەمان یاخود لە شوێنی ترا بەڵام دیسانەوە گروپی سوپای پازداران یا ئەوەی کە پیاوت خەتی ئیمام ئەوان لەوێ خەریکی تێکدار بوون ئەم دوو جەمسەریە هەر هەبووە لە ئەزمموی کۆماری ئیسلامی ئێرانە ئێستا سەیرە عەباسی عراقچی مەسعودی پزیشکیان ئەم جۆرە قسانەکە ئێستا تویتر ڕێک پێچەوانەی قالیباف بێگومان پێچەوانەی هەڕەشەکانی لاریجانیەکە وتی یا هیچ یان هەمومان تێکتیاچی یا هەمومان لێ خۆی ناومان زەرری لێ ئەم پێچەوانی ئەوەیە دیارە قسەی تری شەبوو کە ئان هەوڵ هەیە لەگەڵ ویتکافاکە کۆبنەوە بکرێت و ئێران ئامادەی نیشاندابێت دیار لەوەی ئەم باڵە بێت بەڵام من وەکو دیراسات کە سەیری مێژوو ئێرانم کردو ئەم دوو باڵی و ئەم تەناقوزەی هەیە دیارە ئەمریکاش لەوچێت ئەوش دەبێت لەم حاڵەتە تێگەیشتووە شتێکەیە کە نامێت زۆر تەفاسیلی پێ بم لە ڕاستیان ڕاگررتنی شەڕ تەنیا پەیوەندی بە وەزەلیلکردنی ئێرانەوە نییە بەڵکو بڕینی ئەو دەمارانەی پەیوەندی ئێرانە بە چینەوە پەیوەندی ئێرانە بە رووسیا و ئەم بیرمانە چ لە ساڵانی شەڕی سووریایە بنکەی هەمەدان بەکار هاتووە بۆ بردومانکردنی حەلەب و بۆ بردومانکردنی ئۆپۆزیسیۆنی سووری ینی پێشەکردنی دەستورە کە ڕێبەری دووەم ئایەتوڵا خامینەی ڕێگەی بە رووسایە بەکاری بێنێت چکە بۆ خۆی جۆر لە قسەکانی لە سەر دەستورێ هەر بەپێ دەستورەکە خۆی هەروەها مەسەلەی چین ینی کاتی خۆی شتێک هەیە ڕوخانی ڕەزاشای پەهلەوی مؤسسەی نزای ساڵی 39 بە یەک بەریتانیا پشتی تێکرد وتی تۆ چووی پەیمان لەگەڵ ئەڵمانیا بەستووە جاسوسی ئەڵمانی هێناوە بۆ ناو ئێران و بەرژەوەندەکانی ئەڵمانیا و لە ئێرانە پەرە پێیاوە ئەو کاتی هیتلەر بوو بەرژەوەندەکانی هیتلەر پەرە پێیاوە لەسەر ئەم خاڵە شەڕیان پێ فرۆ لەگەڵ رووسایە هەتا خستیان ئێستش ئەم جۆرە گەورەکردنی ئەم جۆرە شتانە لەوە چێ ینی ڕاستیا شەڕێکی ئاشکراش هەیە لە ڕووی بازرگانی و نەرمەهێزەوە لە نێوان ئەمریکا و رووسیا ئەمریکا و چین و ئەم دوو وڵاتە زۆر بەچڕی لەناو هەواڵگری ئێرانە هەن لە بازرگانی ئێرانە هەن لە سەکۆ سەربازەکانی ئێرانە هەن لە پێکە سەرباز هاوپەیمانی سەربازیانە 25 ساڵ ئیتفاقی چینی ئێرانی هەیە هاوپەیمانی استراتیژی سەربازی لە نێوان رووسیا و ئێرانە هەیە ئەمانەش شەڕەکە ئەگەر ئێرانیش دەیلکەن ئەبێ بەڵێن وەرگن لە ئێران ئەڵێ ئەمانە بپچڕێنی وەکو چۆن محەممەد ڕەزاشا بەڵێنی بە بەریتانیایە هەموو پەیوەندیەکان لەگەڵ ئەڵمانیا قەتعەکەم دا ئەبڕم بەڵام با ببێنمەوە بەبەستمەوەی شەڕەکە ئەو دیوانەشی ماون کە زۆر ڕێشەی دوور و درێژن تەنها پەیوەندی بە ئێرانەوە نییە زۆر باشە لە سێم جارە ترمپ ئێستا هەندێک ڤیدیۆ هەبوو تخوا هینێ مەریوان ڕێبن بتوان بیخنەوە سەر شاشە بۆی هاوکات بێ لەگەڵ قسەی ئەوەی بەلەمەکان ناو ئاوەکە ترمپەڵێ لە چەند سەعاتێکدا
دەبە لە موکەشتی چاندنی مینی دەرای ئێرانیمان لە ناو بردووە یاکە دەستی پێ کرد هەیە ئەو ڤیددیۆ هەیە ئەمە بەس بۆ کەشتی ئینا نەبوو کە بەتەن ئەلغامێنن ئەلغامێن بۆ بیر ڕێژکردن ئەمانن بەڵێ ئەم درۆن هەڵگرن هەم بەشیان لە شەڕەکە لە ئێوارەوە تۆزێک ساردی پێ و دیار بوو وا دیارە هەموو جارە پێشەوەی بڕێنە گەرمیەکەنەوە بۆی بە ئیسراحەت ینی ئەوەراحەت بخەوێت بێست و سەلام ئەو بۆ سێم جارە لە بنکەی ڤیکتۆریادا لە ناو مەتاڕی بەغدا بێست و سەلامە لەگەڵە لە بەغدا بێست و سڵاو لێبێم کاتت باش دو زانیاریەکان چین بۆ یەخەی بنکەی ڤیکتۆریایان گرتووە زانا بێگومان لە ماوەی کاتژمێرێکە 5 جار بنکەی سەربازی یاخود ئەو بنکەی کە ئەمریکیەکانیانە لە نێو فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا کراوەتە ئامانج تەنها یەک جار نەبێ کە دووکەڵێک بەرز بۆتەوە لە نزیک ئەو سەربازگە یاخود ئەو بنکەی سەربازی ئەمریکیەکانە لەوێ ئەگەرنا ئەوی دیکە هەمووی لە ڕێی درۆنەوە بۆ کەوت بڵێن پێشەوەی بکەوێتە عەرز لەلایەن ئەمریکیەکانەوە تەقێنراوەتەوە هەر بە ئاسمانەوە بەڵام هێرشەکە پێچێ بەردەوام بێ ئەم شەو و هێرشێکی سەختە بێ ئەمە لە کاتێکدایە کە ئەمریکیەکان یاخود وەزیری بە جەنگی ئەمریکا باسی لەوە کرد کە ئەم شەو شەوێکی سەختە بێ و هێرشێکی زۆر تون دەکرێت بەسەر کۆماری ئیسلامی ئێرانە لە لایەکی دیکەوە بەپێی ئەو زانیاریانەی کە دەستێمە کەوتووە هێزێکی ئەمنی دەوروبەری هەندێک لە بنکە سەربازیەکانی حەشی شعبی لە تاجی داوە تا ئێستا هۆکارەکەی بڵاو نەبووتەوە تا ئێسش بە فەرمی لەلایەن هێزانیەکانەوە ئەو پرسە پشتڕاست نەکراوەتەوە بەڵام بە هەندێک سەرچاوی لە گروپەکانی حەشی شعبی ئەمەیان بڵاو کردوتەوە باس لەوەکەن بە فەرمانی هێزەکانی ئەمریکا هێزێکی ئەمنی دەوروبەری هەندێک لە مەقەڕاتی حەشی شعبی داوە لە تاجی ئەمە ئەگەر بەو شێوە بێ ئەوە کاردانەوەیەکی زۆر خراپیە بێ و پێدەچێت کاردانەوەی خراپتر بێەوە بەڵێ کاردانەوەکەەوە دروستە بێ کێشەکە گەورەترە بێت و ئەم شەو پێچێ هێرشی زیاتر ئەگەر بەو شێوەیە بێ کە خۆیان باسیەکەن کە بە فەرمانی ئەمریکیەکان فەرمانراوە بە هێزی ئەمنی کە دەوروبەری ئەو بنکانی حەشی شعبی لە تاجی بدرێ ئەگەر نا پێچێ هەندێک زانیاری هەبێت لەو شوێنەوە لە تاجیەوە موشک ئاراستەی بنکەی ڤیکتۆریا کراوە لە بڵێن لە نێو فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغداوە بەڵام چاوەڕێکەین لایەنە پەیوەنددارەکان چه شانەی ڕاگەاندنی ئەمنی بێ بە شێوەیەکی بڵێن پشتڕاستی ئەو قسەوێ بکاتەوە ئایا ڕاستە یاخۆت تەنها دەنگۆیە بەڵام لە هەندێک لە گروپی حەشی شعبیەوە بڵاو کراوەتەوە و لەگەڵەوەشدا هەر ئەمڕۆ قائم کە لە پارێزگایان بارە ئاویش کراوەتە ئامانج لەلایەن فڕۆکەی جەنگیەکانی ئەمریکا و ئیسرائیلەوە و کوژرا و برینداری شەیە لەو هێرشە ئەیستا بەر لە چەند خولەکێک ناوی شەهید ناو یەکێک لە کوژراوەکانیان بڵاو کردەوە کە لە قائم کوژراوە لەلایەن فڕۆکەکانی ئەمریکا و ئیسرائیلەوە کە یەکێکە لە حەجدی لە ئەندامانی حەجی شعبی کە لە قایم بووە بەڵێ بەڵێ بێستون بێستون قسەیەک هەبوو گوێ لە دەنجیم نە بێستون قسەیەک هەبوو کە ئەمڕۆ نیوزیلند تاوتوی بابەتێکی کرد بۆ وەزارەتی ناوخۆی ڕاستپاری بۆ کڕینی سیستەمی بەرگریان سیستەمی دژە موشک و درۆن شتیوا هەیە لە ناوەندە مێدیاکان تا ئێستا بە شێوەیەکی فەرمی دەبێتەوە چه فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان باس لەوە بکە یا فەرمان بدا بە کڕین بەڵام بۆ کڕینی ئەو سیستما دەبێت حکومەت دەسەڵاتی تەواوەتیە بێ خۆمان هەموو دەزانین حکومەتی عێراقی ئەیسا حکومەتێکی کاربەڕێکەرەوە لەگەڵەوەشدا کێشەی ئابووری هەیە لە عێراقدا ئەو سیستما پێویستی بە پارەیەکی زۆرە پێ ناچێت بەم نزیکان حکومەتی عێراقی بتوانێت ئەو سیستما بکڕێ. بێستون سەلام پەیامنێری کورسات نیوز لە بەغدا لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیاریەکانت. دکتۆر ماتومان کردووی پرسیارێک لێکەم و ئەتوانی بەجێمان بێڵی بە سوپاسێکی زۆرەوە پێت وایە مەسەلەن ئەو بابەتە ئێران هیچی پێ بەدەستە هێنێ بە تایبەتی مەسەلەی مین ڕێژکردنەکە
ئەگەر مین ڕێژکردنەکە ئەوەی کە ترامپ ئەڵێ لە دەکەشتی مین ڕێژکراومان بە ئامانج گرتووە سەرکەوتوو بن ناوبردنیا ئەگەر بێت و لەگەڵ ئەم بە ئامانجکرا گەر سپێنێ یا لە 24 ساعت داهاتووە هەواڵی کاریگەری ئەم مین ڕێژە کار بکاتە سەرکەشتەکان بە دڵنیاییەوە لەوە چێ ئەمریکا زۆر دەست پێش خەرارەتر و تونتر بێتە شەڕەکە ڕابگەنەوە فرلایەنتریکا بۆی ئێران بواری ئەمێ نەمێنێت چونکە هەر دەنگۆی ئەوەی کە مین لە گەری هورمزا هەیە ئەوە بۆ خۆی بازرگان قسێکی لە بازرگان ترسنەوەکە و بە شوێنی خەتەران مجازەفە ناکات بۆیە ئەوانش هەر بازرگانی گەورەشە نەگە بازرگانی ئاسایی بەڵام ئەگەر لەما سەرکەوتوو بن و ینی ئێران بکشێنەوە یا لە بەرامبەر شتێک بکەن ئەوە ئێران لەوا سەرکەوتووە بێت ئەگەر بتوانێت ئەو تۆقااندنە دروستکە بۆ هاتوچۆی کەشتێوانی بەڵام ئەگەر بێت و نەتوانێت کۆنتترۆلەکە ئەمریکا و ئەمریکا لە شەڕا ینی هێزێکی بێخەتی سوورە ڕاستێکی دەزوەشێنە و چەک مەرج نییە تۆ وابزانانی ئەو چەکانی کە قەدەغن ئەمریکا بەکاریان نایەنێت هەموو ئەو چەکانی کە لە هەموو دنیای قەدەغن بەتایبەت لایترم لە مەتاری بەغدا لە جەنگی یەکەمی کەندا جەنگی دومی کەندا و کاکە بۆچی کۆی کە لە هیرۆشیما بەکارێنە ینی بۆیە خەتی سوور و ئەو چەکانەشی هەیە کە بۆ خەڵک بە قەدەغی ئەزانێت ئەگەر لەما سەرکەوتوو بێت چونکە بەڕاستی بۆ ترم ینی ژمارە گرنگە لە مەسلەی نەوت و وزە لە مەسلەی بازاڕە ینی ناتوانێت شەڕێکی یارگیرسانووە ئۆپەراسیۆی گەورە دەست پێ کردووە لەسەر ئەمە بێدەنگ بێت وەم باوەڕمانی بێدەنگ بێت وەرچێت تونتر لەوەش وەڵامی ئێران باتەوە کە یا بیر لەوە نکات و یان ئەوەیەتر ئێران لەوچێت لە هەموو کەشتەکانی پشتی خۆی سوتاندی بێت کە دەست بەرێ بۆ میش پەرسەندارە بەڵێ زۆر پەرسەندێک چونکەوە ئیتر نەگەر بەرژەوەندی ئەمریکاش سەررجەم بەرژەوەندی وزە لە جیانە ئەگەر چی بەدیل هەیە بۆ کاتی بەڵام هیچ لەو کەم ناکاتەوە کە ژمارەی وزە بکاتە سێ ڕقەمی زیاتریش بەڕێز دکتۆر هەردیمادی نووسەر و شارەزای کاروباری ئێران سوپاس دەکەم سپاس بۆ ئێوە انشاءالله سبەی شەو بەیەکەگەینەوە سپاس بە هیوایەوەند کە دکتۆر مۆمینیش بێتەوە کاتێکی خۆش بە لایەک و سەلامەتی بۆ کوردستان انشاءالله پرۆسەی ئاشتی وردەورە تاوتێ بکەین بەڕێز کاک بەختیار ببوورە قسەیەکە بوو کە ئەم شەو سوپای پازاران سەر ڕایگەیاندووە کە ئەڵێ گورجێکی جیاواز لە شەوانی ڕابردوومان ئاراستەی ئیسرائیل کردووە لە هەمان کاتیشا بابەتی ڕۆژەوی گەروی هورمز زۆ گەرم بۆتەوە کەمێک پێشستا دۆناڵد ترامپ باسی لەوە کرد کە ئەوان بەلەمیان یان ئەوان کە سەرقاڵی دانانی مین بوون لە ناو بردووە پێت وایە ئەمە ئەچێتە پێشاتێکی نوێ یان لە چەند کاتژمێرە بابەتەش ئەچێتە ینی پەراوێزەوە یەک لەو شتانێک کە نابێت زۆر پشتیان پێ بەستین هەموو قسەیەک کە لە میدیا دەکرێت باسی پێ نەکرێت شەڕێکی دەرونی زۆر گەورە بەڕێوەیە لەلایەن ئەمریکا و میدیا غەربی دۆستەکانیان لەلایەن ئێرانیشەوە بۆیە ڕەنگە ئەو بچێتە بەشێک بچیتە میدیای دەرونی شەڕی دەرونی بەڵام بە بڕوای من ئەو هێرشە گەورەی کە ئەو شەوێکەکەن ڕەنگە دوا هەوڵە بۆی ئەو هەنجامە ئەو ئامانزێنەیان پێکەن ئەو شوێنایی تێکیان نشکاندووە تێکی بشکێنن ئەگەر دیقەت بدەیت لەسەر ڕۆژی ڕابردوو تەنانەت هێرشەکان دەکرا سەر پۆلیسخانە شوێنی کۆبوونەوەی پشکنین شوێنی بچوو کە زۆر بایەخیشیان نەبوو پێدەسی ئەوان هەموو ئەو ئامانجە دەیانویست ئامانجەگریەکانیان پێکا چاوەڕوان ڕژێم بڕوخێ ڕژێم نەڕوخێ لە کۆتاییدا پێم وایە ئەو ئاخر هێرشە دەیکەن سبەی ڕەنگە باسرێتی ماسی بکرێت لەسەر ڕۆژی داهاتوو ڕەنگە پێم وایە لە دەستپێک تا کۆتایی تاردە ڕۆژانی چوار ڕۆژی تر زیاتر نابە پێم وایە هیچ تەقەیە نامێنێ ئللاگە ئەو شتێک ڕوو بدا ئێران یان لە بیرمان بێ ئێران هەموو چەکێکی بەکار نەهێناوە ڕاستە ڕۆژ ئەمریکا و ئیسرائیل هەموو شتێک بەکار هێناوە بەڵام ئێران موشکی تازەیان هەیە دەستیان بۆ نەبردووە لە هێشتا هەتا ئێستا لە دەیمونیان نەداوە یعنی ئەو مەترجێ هەیە کاک بەختیار هەم لە ئێرانەوە ئەم لە ئەمریکاوە مەسەلەن بۆ یەکلاکردنەوەی بابەتەکە گەر نەگەنە دەرەنجامێک هەردوو لایەن چی قورستر بەکاربێنن بەڵێ ئێران سەرڕای ئەو هەم فشار لەسەرەتی هێشتا هەموو کارتەکانی بەکار نهێنەوە هەموو چەکەکانی بەکار نهێنەوە ئەگە ژمارەشیان کەم بێ من ئەو ڕۆژ گوتم دیسان بەرێم ئەگە ئێران بتوانێت تەنها ڕۆژی یەک دانە موشک بەهاوێژێتە ئیسرائیل بۆ ماوەی مانگێک یعنی شەڕەکە بەردەوام بە ئەگە 5 درۆن بنێرێ بۆ ئیمارات و بۆ خەلیج شەڕەکە بەردەوامە بۆ دڵنیام ئێران ئەو توانایی ماوە ڕاستە دەرێن 170 تواناکانی موشەکی و درۆنی ئێرانیان تێکشکاندووە بەڵام دڵنیام لە هەمان کات ئێران دەتوانی یەک دوو مانجی تر بۆ وەزع بەردەوامی بۆیە
بازاری جیهان ئابووری جیهان تەحمل ناکە نرخی 90 گرانتر بێت ئێستا 85 دلارە بۆ تەسریحانەی دوێندان باسی ئاشتیان کرد دەیانوێت بیهێنەوە 60 دلار چونکە لەوە زیاتر بێ اقتصادی دنیا لە هەموو شوێنێ ئێستا لە بریتانیا ئەوڕۆ گوتیان ڕێژەی ئینفلیشن هەڵاوسان 100 ئێستا پێشی شەڕەکە کەمتر بوو لە 100 ئێستا 100 یەک و شتێک بوو یەک و نیو یەک و جارێک بوو ئێستا 100 یەکەوە بەردەوام بێ زیاتریش دەبێت ئەوە لە هەموو دنیا چکە تۆ 150 ئێستا بەو ئەوەی بۆ پاش تەسریحەکەش 150 نەوت نرخی زیاترە لە پێش شەڕەکە ئەگە شەڕەکە ڕاوەستێ دڵنیام لە ماوەی هەفتەیەک ڕۆژ دێتەوە 60 و 70 و ڕەنگە کەمتریش لە 60 هەموو دنیا و غەرب پێویستیان بەوەیە چین پێویستێتی ئەمریکا خۆی پێویستێتی دۆستەکانی ئەمریکا لە بیرمان بێ وڵاتانی کەندا و هەمووی دۆستی ئەمریکان گەورەترین زەرمەند ئەوان فشار لە ئەمریکا دەکەن دەبێت ئەو شەڕە کۆتایی پێبێ لە خازانجی کەس نییە شەڕە پێیان بە دوستی ڕۆژ نیزامەکە دەڕوخێ سەریان نەگرت زانیاریەکانیان تەواو نەبوو بەڵام دیسان دەڕێنەوە کاتێک بۆ حکوومەتی ئێرانی زەحمەت دەبێت کە شەڕەکە ڕادەوەستێ ئاودانکردنەوە دەست پێ دەکات ئەو خەسارەتە زۆرە دەژمێری ئەو کاتە حکوومەتی ئێران وەزعی زۆر بەخراب دەبێت کاک بەختیار پێ دوایە بابەتەکە ینی زۆر جار کەوترێ بۆم ڕاستە هەندێک شتێ لە ڕووکە شاوترێ بە تایبەتی مەسەلەی بڵێنەوە بۆ ئازادی میلەتی ئێران و نازام کۆمەڵک لەو بابەتەمانە کەڤەرن ینی پێ داپۆشەری ئەو بابەتەکە خەریکە بە تەواوەتی ڕووی ڕاستەقینەی دەرەکەوێت کە اقتصادە ئیکۆنۆمیە ینی بۆ شەڕی ئیکۆنۆمیە ینی بە تەواوەتی ئەگەینە ئەوە گەیشتوونێتە ئەوە ببوورە 100% هیچ پەیوەندی بە ئازادی گەلان و دیموکراسی و ملەتانەوە نییە ترامپ شەقێکی لە هەموو ئەو بنەما و پرسیبە نەتەوەیانەدا یاسای نێودەوڵەتی و گەڕانەوە بۆ ئەنجومەنی ئاسایش و نەتوێتگرتوەکان و شەقی لە هەموویدا کە بە گرتنی سەرۆکێک بە شێوەیەکی نایاسایی خۆشت بۆ ڕخی دەبیتەوە بەڵامەوە باڵانسی تێکدا لە دنیا یعنی ڕەنگە هەر کەسێک سبەی ڕەنگە هێزێک بێ دابەزێ سەرۆکی عێراق بگرێت یان سەرۆکی کوێت بگرێت یان سەرۆکی تورکیا بگرێت ئەگەر ڕێگا بۆ بدرێت دەبێ بەلانس بگەڕێتەوە دەبێ بنەمە هەبی یاسای نێودەوڵەتی هەبی ئەگەر کەم و کوڕشی هەیە ئەگەر نەتوێتگرتوەکان بە شێوەی خۆیش ناکە دەبێت چاک بکرێت دام و دەستراوەی نێودەوڵەتی دەبێت بەهێزتر بکرێت دەنا فەوزا دروست دەبێت هەر کەسێک بەهێزە ملەتێکی ژەردەستا ئەوەکە لە بیرمان بێ گەورەترین زەرمەند من 2 ساڵە قسەی دەکەم ئەگەر ئەو ڕەوتە بەردەوام بی گەورەترین گەلە ژێردەستەکان بە کوردیشەوە چکە بەژێردەستی لە هەموو شوێنە دەماسۆسێنەوە ئەگە یاسای نێودەوڵەتی و مافی مرۆڤ و پرینسیپە ئاساسیەکان نەما بە هەر هەنجەتێکدان ناومان بن حکوومەت نەمینێ دامەزراوە نەمینێ خەڵکێکی تر بێتن وڵاتەکە داگیر بکە نەوت دەبا غاز دەبە باز بەسەردا دەچەپێنێ بۆیە ینی شەڕەکە شەڕی نەوت و وزەیە لەبیرشمان بێ شەڕە ئەساسیەکە ئەمریکا دەیەوێ زڵەبی چین بگرێ بۆی کۆنتترۆلی بەڕێوەبردنی دنیا لە دەست ئەمریکا دەرنەسێ چینیش زۆر بە ئاشکرا دەڵێ ئێمە ئامادەین لەگەڵ ئەمریکا بێکەوە دنیا بەڕێوە بێن ئەمریکا ئەو ڕێگای پێنادا ناوێ ئەو تاکەڕێگەی لە ساڵی 90 تا ئێستا هەیەی لە دنیا لە ئەوێ دەست بچێت بڵێ کاک بەختیار زۆر باسیەوە کرێکەڵێن ئەمە بۆ ئەوەی قورجی سیم بگرێت ئەمریکا فەنزوێ لای هێنا ئێرانی ژێهێنێ پێڵێ وەرەدانی کەم لەوەیە مەسەلە فشاری لەسەر دروستکە چین لەوەها ڕەوشێکداگەر بابەتەکە گەیشتێک یەک لابووەوە پێت وایە مەسەلەن دەست بکاتەوە جوڵەیەک بکە یارمەتیی ئێران بدایان شتێک بکات نەچین و نە رووسیا جارە رووسیا هیچ بخەلکی هیچ نایە چونکە هەر وڵاتی دۆستی رووسیا بوو حسابی لەسەر رووسیا کردبێ هەناسە ساردبوو هەموو وڵاتەکان رووسیا هیچ حسابش لەسەر ناکرێت بەڵام چین لە بیرمان بێ بوژانەوە هەڵسانەوەی چین من لە 2010 کتێبێکم لەسەر چین تەرجمە کرد بۆ لە ئینگلیسیەوە بۆ کوردی بۆی خوێنەری کورد ئاگادار بێ بزانی چین چۆ هەڵستاوە بە ناوی چین چۆن بیر دەکاتەوە چین وڵاتێکە بە پشت بەستن بە بازار و بە ئابووری خۆی دروست کردووە ڕاستی هێزی سەربازی هەیە موشکی هەیە شت دروست دەکات تەکنۆلۆژیا بەهێزی هەیە بەڵام قەت شەڕ ناکەن پێویستی بە شەڕ نییە 170 بازاری دنیا کەلوپەل داگیری کردووە بەبێ شەڕ پێویستی بە شەڕ نییە وڵاتان پێویستیان بە سینە بە کاڵای هەرزان و کەلوپەل و تەکنۆلۆژیا سینە سین و ئەمریکا پێویستیان بۆ نییە شەڕ بکەن چۆ دەتوان ڕێککەون سەرۆکی سین لە بیرمە 2 سال پێشێستا سەرۆکی سین سەردانی مۆسکۆی کرد لە ڕۆیشتنەکە لەگە ڤلادیمیر پوتین
تۆ دەستی لە دەستی ناو هەندێک قسەی کرد لە دوورەوە کامێرایەک ڕسمی گرت لب ریدین خوێندیانەوە سەدەڕێ پێی گوت بە پوتینی گوت بەیەکەوە دەتوانین دنیا بگۆڕین بەیەکەوە دەتوانین سیستەمی جیهانی بگۆڕین خەونی چین ئەوەیە ببێتە شەریکی هاوبەشی ئەمریکا بەیەکەوە دنیا بەڕێوەبن بە لە ڕووی ئیکۆنمی ڕووی ئابووری بڕێوە دەبە چین پێویستی بە وزەی پێویستی بەوتە پێویستی بە غازە بۆی کارخانەکانی لەکار نەوەستن و دنیاش پێویستی بە چینە بۆی کەلوپەل و کاڵاکانی خۆی بە نرخێکی ەرزان بگەێنێتە دنیا ئێستا وەک عەرزم کردی ئینفلیشن لەو دەڕۆژە چەند بەرز بووتەوە لە وڵاتێکی وەکو بەریتانیا باشە بێنە بەرچاو دەگا ئەو شەڕە 3 مانگ بەردەوام بوو ئەمریکا زەرەر دەکات ئێستا ئەمریکا ڕۆژانە تێچووی شەڕەکەی بەس ئەمریکا لە ملیارە دۆلار زیاترە چەندە ئیسرائیل چەندە وڵاتانی خەلیج چەندە خەسارەتەکەی یەکجار زۆرە نەوت و غاز ناڕوە خواردن یانێک ئەو تەنگەبەرە بەڕێکەوتن نەکرێتەوە بەشەر ناکرێتەوە من پێم وایە ئێرانیەکان یعنی ئەمریکەکان و غەربیەکان غەڵەتێک دەکەن پێیان وایە بە لەناوبردنی کەشتیگەلی ئێرانی کۆنتترۆلی دەریا هورموز دەکەن ئێران پشتی بەستووە بە موشک و درۆن دوای بیرمان بێ کەشتی کە دەڕوا تۆ دەتوانی چەند کەشتێک بیپارێزی و کەشتیگەلی سەربازی لەگەڵ حیمایە بگەێنە بیوە بەڵام بۆ چەند مانگێک 2 مانگ 3 مانگ ئەوەش تێچووی زۆرە ناکرێت کەشتیگەلی مەدەنی کە سەفەر دەکا هەموو کەشتێک هەموو بارێک تەمینی هەیە تەمینەکەی گریمان 105 یاندەی ئەو بارەیەکە هەڵیگرتووە ئێستا کۆمپانیاکانی تەمین هیچ کەشتێک تەمین ناکەن یعنی من کە کەشتێکم هەبێ کۆمپانیاک دووسێ کەشتی هەبێ ئەگە کەشتێک هەیە سوتا و ڕۆیشت لە خۆی دەچێت هیچ تەمینی نییە کەس تۆڵی بۆ ناکاتەوە بۆیە کەس ناوێرێ بچێت دەبێت بەڵێ بەڕێز بۆ خۆمان ینی ئەو هەموو کەلوپەلی تاجیرە کوردەکان بەواسی کوردستان بکەین لە سینەوە لە شوێنەی تر دەهین بۆ کوردستان و لە بیناکانی بەسرەوە بە هەزاران کۆنتێنەر ئێستا لە بەسرە ئاسی بوو دەرناسێت بۆ قانون گۆڕەوە یعنی تۆ جەنابەت ئەگەر بەیانی بۆ هاوین ئەو هاوین دادێ ئێرکۆندیشنەکەت بێ ئەگە زاران بە $1000 بێ ئێستا دەبێتە $2000 لەبەر ئەو شەڕە تۆ بێ هەستی کە تۆ بازەکەی دەدەیت بەڵێ دکتۆر سوپاس بۆ بەڕێز کاک بەختیارمان شێخ ئەندامی ئەنجومەنی پارێزگای لەندەن و سەر و چاودێری سیاسی سوپاس بۆ شرۆفەکانت مادوومان کردی بەڕێز کاک بەختیار هەڵبەتە ئێمە بەردەوامی لە شرۆڤەی بۆی بەرچاوی تۆ ڕوون بێ بۆی بە ئاگات لە هەموو وردەکارێکان بێ و ماداوە بە بێلایانی و بە ئاوسەنجیم و شرۆڤە و زانیاریەکان بە ئێوە بگەێنین لەگەڵ ئەو کارەمان دوونە ناسەکان لە بەشی تەکنیک من لێرە کۆتایی پێێنم بەڵام کورسات دوست کۆتایی پێ نایانێ لەسەری سەعاددا بە گەشتێکی هەواڵ دێنەوە خزمەتان تا ئەو کات من بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ سلێمانی گەورەتر دەبێت هەروەها خەونی ئەوانەش کە سلێمانی ماڵیانە لە نێو پرۆژەیەکی نیشتەجێبوونی هاوچەرخ لە شوێنێکی زۆر تایبەت و دڵگیری شار لێرە 3 باڵەخانەی مۆدێرن دەبن بە دەرگایەک بەڕووی جیهانێکی نوێدا شوقەی ئاستبەرز بە ڕووبەری جیاواز گەراجی داخراو دووکان و بازاڕ کافێ و ڕێستۆرانت و زۆر خزمەت گوزاری تر هەروەها باخچە جوانەکان و شوێنەکانی کات بەسەربردن ئاسوودەیەکی بێکۆتات پێدەبەخشن وایت تاوەرز ستانداردێکی نوێت بۆ ژیانێکی هاوچەرخ پێدەناسێنێت دەبێت بە ژینگەیەکی تەواو بۆ ژیانێکی ئاسانتر و جوانتر ئێرە دەبێتە یەکەم و کۆتا هەڵبژاردەت لە پێناو ئەو ماڵەی خەونی پێوە دەبینیت و ئەو داهاتووەی سبەینێتیایدا ئاسوودەیت وایت تاوەرز شکۆیەکی نوێ بۆ شار بەهێزترین ئۆفەرتان پێشکەش دەکەین پاکێجی ئینتەرنێتی بێسنوور لە ئاسیا سیاڵەوە 6 خولەک پەیوەندی بە ئارەزوی خۆت چەند دەوێت قسەی لەگەڵ ئازیزانت پێ بکە لەگەڵ خێراترین ئینتەرنێتی 4G+ لە عێراق بەشت دەکات و سەر و زیاتە چونکە بۆ ماوەی 2 مانگ کارایە و لەبەردەستدایە تەنها و تەنها
باسی 1000 دینار ئەم پاکێجا لە شارەکانی سلێمانی و هەولێر و دۆک بەردەستە بۆ بەشداریکردن ژمارەنەوە بنێرە بۆ ژمارە 291 و هەلی بەشداریکردن لەم ئۆفرە بەهێزە لە دەستمەدا. قاوەی مححموود قاوە و شیر و شەکر لە کیسەیەکدا لە باخچە و کێڵگەوە جوانترین تەماتەی سروشتی وەرە تەماتە و بەمێ سڵاو خوشکم بەخێر بی چەند کیلۆ بۆ دانێ بێ زەحمەت ئەتوانی باشترین و جوانترین تەماتەی سەر عەرەبانەکەت بکەیتە ناو ئەم قوتووە؟ خوشکی ژیانەوە مەحاڵە بێ خوشکم وەرە برام تەوا سروشتی لە کێڵگەوە تەماتە فرۆش؟ فەرموو خوشکم چەند کیلۆ؟ ئەتوانی جوانترین و تازەترین تەماتەی پشت ئۆتۆمبیلەکەت بخەیتە ناو ئەم قوتووەوە؟ خوشکم ئەواڵی چی؟ ئاڵتونسا ئەتوانێت ئاڵتونسا ئەتوانێت